نهێنی مۆمەکان ڕۆمان محەممەد هەڵۆی. ناوی کتێب نهێنی مۆمەکان. ناوی نووسەر محەممەد هەڵۆی. بابەت ڕۆمان. تایپ محەممەد هەڵۆی. دیزاین هەرێم عوسمان. هەڵەچن گۆران قادر. تیراژ 500 دانە. نۆبەتی چاپی یەکەم ساڵی چاپ 2020. نرخ 5000 دینار. لە بەڕێوەبرایەتی گشتی کتێبخانەکان ژمارەی سپاردنی 1278 ساڵی 2020 پێدراوە. هەموو مافێکی ئەم پەرتووکە دەگەڕێتەوە بۆ نووسەر. خوێندنەوەی ئەمیر عومەر. کاری دەنگ ئامەد. ئەم پەرتووکە لە هەر جێیەکی ئەم جیهانەدا پێشکەشە بە هەر مرۆڤێک. بەشی یەکەم. کەسێکی جیاواز لە گەڕەکێکی باکووری شارە، لە یەکێک لەو باڵەخانانەدا کە بۆ نیشتەجێبوونی ژمارەیەک خێزان دروست کرابوون. کوڕێکی ڕوخسار جوانی باڵا مام ناوەند و گەنم ڕەنگ بە تەنها ژیا. ئەو کوڕە خۆی نەدابوو بەدەستی ئەو جیهانە نوێوە کە خەریکی گۆڕینی هەموو شتەکان بوو بە مرۆڤەکانیشەوە. ئەو دەستی گرتبوو بە مۆرکی مرۆڤایەتیەوە. لە کاتی دەست بەتاڵی خۆیدا سەرقاڵی نووسین و خوێندنەوە بوو. ئەو کوڕە زۆر تێکەڵاوی هاوتەمەن و هاوڕێکانی خۆی نەدەبوو. ڕەفتار و هەڵسوکەوتی لە پیرەپیاوێکی جیهان بین دەچوو. هەرچەندە کۆلیژی ڕاگەیاندنی تەواو کردبوو، لە ئەمان کاتا نووسەریش بوو، بەڵام کارێکی نەبوو سەرچاوی داهاتی بێ. کوڕەکە ئەو شقەیەی بەکرێگرتبوو کە تیایدا دەژیا. ناخۆشترین کاتەکانی ئەو کاتانە بوو کە خاوەنی شقەکە هات بۆ کرێ و ئەویش پارەی کرێکەی پێنەبوو بیدا بە خاوەنی شقەکە. شەو هەبوو کاری قورسی بارداگرتنی دەکرد. کۆڵی قورسی لە کۆڵ دەنا بۆ ئەوەی پارەی بژێوی خۆی و کری شقەکە پەیدا بکە. ئەگەر چی جارجاریش بەهۆی شارەزایی لە تایبکردنا هاوڕێ نووسەر و شاعیرەکانی بەرهەمەکانی خۆیان دەدایە هەتا بۆیان تایب بکە، کە لە تایبکردنەکە تەواو دەبوو بڕێک پارەیان دەدایە. ئەو پارەیە چەند ڕۆژێک چارەسەری دەستکورتی ئەوی دەکرد. سەرەڕای ژیانە سەختەکەی ئەو هەرگیز بیری لەوە نەدەکردەوە وڵات جێبهێڵێ وەکەوەی وابەستەی بەڵێنێکی ئاسمانی بێ ڕۆحی وابەستی خۆشەویستی شارەکەی بوو کە درەختێکی شارەکەی خۆی دەبینی شکا بوویەوە. وای هەز دەکردی کێک لە ئێسکەکانی جەستەی خۆی شکاوە کە چاڵێکی لەسەر شەقامەکان دەبینی هەستی دەکرد برینێکە بەسەر جەستەیەوە. ئەو شقەیەی کوڕەکە تیایدا دەژیا لە ناوەوە زۆر هەڵوەشاو بوو. ژووری میوان و خەوتن و هۆڵ و چێشخانەکەی وەک یەک بوو. ئاسایی بوو لەلای کە لە چێشخانەکەدا خۆی بگۆڕێ یان لە ژووری نووسنەکە ژەمە خۆراکێ دروست بکات، چونکە تەنها جیاوازی ژوورەکان ئەو ناونانە بوو کە خۆی ناوی نابوو. ئەگەرنا هیچ بەنی ئادەمێ ناو شقەکەی نەبینی بوو. هیچ کەلوپەلێکی تایبەت بەو ژوورانەش لە ناو ژوورەکاندا نەبوون. هەموو کەلوپەلەکانی بریتی بوون لە چەند کەلوپەلێکی زۆر سەرەتایی بۆ ژیان. ئەگەر مرۆڤێک بە سەرنجەوە سەیری ژیانی و کوڕی بکردایە، ئەو بێکەسی و تەنهایی ببینایە ئاگر لە دەرونی بەردەبوو. هەرچەند بەشێکی هۆکاری تەنهاییەکەی خۆی بوو. ئەو شەرمی دەکرد بەو بارودۆخی ناوماڵەکەیەوە بانگێشتی میوان بکە. هەمیشە شوێنی بینینی هاوڕێکانی لە ناو باخ و شوێنە گشتەکان بوو. هیچ کات بۆ ماڵی هیچێکێ لە هاوڕێکانی نەدەچوو، هەتا ئەوانیش نێنەوە بۆ ماڵی ئەو. ئارەزووی نەدەکرد هیچ کەس ماڵی بزانێ بۆ ئەوەی تووشی دۆخی ڕووگیری نەبێ. هەمیشە خۆی لە پرسیارە کەسێکانیش لا دەدا و باسی بەسەردا دەهێنا. هەر کاتێ بۆ هەر مەبەستێت دەچووە بازار، لە گەڕانەوەیدا پێش ئەوەی سوار پاسەکان ببێ چەند جارێ ڕێی دەگۆڕی و ئاوڕی دەدایەوە بۆ ئەوەی کەس نەزانێ بۆ کوێ دەچێ. لە ناو پاسەکەشدا سەری خۆی کەس دەکرد. شەوان هەستی بەوە نەدەکرد لە ناو تەنهاییدا نوقم بووە، چونکە هەر شەوەی دەرگای پەرتووکێکی دەکردەوە. بە شێوەیەک دەچووە ناو ڕووداوەکانی خۆی دەبوو بە کەسێکی ناو پەرتووکەکە. بە چاوی سەری ڕووداوەکانی دەبینی و بەرخۆشی و ناخۆشیەکان دەکەوت. کوڕەکە بە دیواری ژووری میوانەکەوە پارچە مەقەبایەکی گەورەی هەڵواسی بوو کە بە دێڕێکی جوان لەسەری نووسرا بوو. چ کارێک هێندەی خوێندنەوەی پەرتووک بۆ کەسی تەنها و زیندانی بەسوودە کە جگە لە خۆی هیچ کەسێکی دیکە ئەو نووسراوەی نەبینی بوو. کوڕە تەنهاکە ڕوخساری لەو ڕوخسارانە بوو کە کچان شەیدای دەبن. تیری لە دڵی هەر کچێک دەدا کە دەیبینی، بەڵام ئەو بە پێچەوانەی سروشتی نێرینەکانی ئەو کۆمەلگایەوە هیچ کاتی ڕێگەی نەدەدا ئافرەتان لی نزیک ببنەوە. بیریشی لاو سەرگیری نەکردبەوە. ئەو لە کاتی پێگەیشتنیەوە زۆر جار لەلایەن ئافرەتی ئارەزوبازەوە تووشی گێچەڵی سێکسی دەبوویەوە. بەردەوام لەو گێچەڵانە هەڵدەهات، چونکە دڵی تەنها یەک ئافرەتی دەخواست کە لە یەکەم خەوی سێکسی کاتی پێگەیشتنیەوە خەوی پێوە دەبینی.
هەمیشە لە خەوەکانیدا کوڕەکە لەم دیوی پەنجەرەیەکەوە بۆ دەرەوەی دەڕوانی. ئافرەتەکەش لەو دیوی پەنجەرەکەەوە دەردەکەوت و دەهات بۆ لای. لە کۆتایی خەوەکانیدا ئەبوو بە خاوەنی عشقێکی نەمر و بێکۆتایی لەگەڵ ئەو ئافرەتەدا. زۆر کات هاوڕێکشەکانی سەردەمی خوێندنی زانکۆ بە تەلەفۆن و قسەی خۆشخوتوکەی هەستەکانیان دەدا و حەزیان دەجوڵان، بەڵام ئەو هەرزوو فریا دەکەوت و هێڵی ئینتەرنێتی دەکوژاندەوە هەتا کۆتایی بەو حەزانە بهێنێ هەموو جارێک بەپەلە دەچووەوە ناو جیهانی پەرتووکەکانی. ئەو هەمیشە ڕادەمابیری لە خەڵک دەکردەوە، هاوکاری دەکردن، کەسێکی خەمباری بەرچاو بکەوتایە پرسیاری لێ دەکرد و دڵنەوایی دەکرد. هەرچەند کەس بۆ ئەو وا نەبوو، ماوەیەکی زۆر لەو شقەیەدا مایەوە و یەک دراوسی لە دەرگاکەی ئەویان نەدا، بەڵکو هەندێ پیاوی ناو باڵەخانەکە ڕقیان لێ هەڵگرتە بوو، چونکە وایان هەز دەکرد بەو ڕوخسارە جوانەی ژنەکانیان لە خشتە دەبا. تەنها دوو کەس لە دەرگای شوقەکەی ئەویاندا بوو، ئەوانی ژێکێکیان پیاوی خاوەنی شوقەکە بوو کە مڕۆمۆچێکی پارەپەرز بوو، هەموو سەری مانگێ بۆ پارەی کرێی شوقەکە دەهات، ئەگەر کرێکەی وەربگرتایە پێکەنینێکی شاگەشکەبوونی دەگرت و دەڕۆیشت، ئەگەر کوڕەکەش پارەی پێ نەبوایە هاواری دەکرد کە دەنگی تا کۆتا نهۆمی سەرەوەی باڵەخانەکە و یەکەم نهۆمی خوارەوە دەچوو. کاتێکی بۆ کوڕەکە دیاری دەکرد و دەیگوت ئەگەر لەو ماوەیەدا کرێکە نەدەی شڕ و شیتاڵت فرێدەدەمە دەرەوە. ئەوی دیکە ئیشپێکەری مۆلیدەی باڵەخانەکان بوو کە سەری مانگ بۆ پارەی کرێی مۆلیدەکە لە دەرگای دەدا. کاتێ کوڕە تەنهاکە دەرگای دەکردەوە بە پێکەنینەوە دەیوت بۆ هاتووی، خۆ من لێرە نیم، وەک ئاماژەیەک بۆ ئەوەی پارەم پێ نییە کاتێکی دیکە پارەکەت بۆ دەهێنم. ساتێ بەیەکەوە پێدەکەنین و کابرا دەڕۆیشت. پاش هەوڵدانێکی زۆر و ماوەیەکی زۆر بێکاری کوڕە تەنهاکە لە چێشخانەیەکی بەناوبانگی شار کاری دەستکەوت کە ئەو چێشخانەیە میوانێکی زۆری ناوخۆی و گەشتیارانی بیانی ڕویان تێدەکرد، خواردنی بۆ نەکۆمەڵایەتی و ئاینیەکانیشیان دروست دەکرد. بۆ هەموو جێگەیەکی شاریش گەیاندنیان هەبوو. ئەو ڕۆژەی خاوەنی چێشخانەکە چاوی پێیکەوت و ئەو ڕوخسارە جوانی کوڕەکەی بینی، زۆر خۆشحاڵ بوو کە گەنجێکی جوان و پاک و خاوێن و خاوەن بڕوانامەیەکی بەرز کاریان لەگەڵ بکە، چونکە بڕوای وابوو بۆ ڕاکێشانی میوانی ئافرەت سوودێکی زۆری لێ دەبینێ. هەر لەبەر ئەوە کارێکی پێسپارت کە ڕۆژانە لە نۆرەی کارکردنی بەیانیدا هەتا پاشنیوە ڕۆ تیانووسێک بگرێ بەدەستیەوە و بچێتە لای میوانەکان هەر خواردنێکیان داوا کرد بینوسێ. زۆر جار ڕوبەڕووی دۆخێکی نەخوازرا و دەبوویەوە، بەتایبەت کاتی هاوڕێکانی زانکۆی داهاتن بۆ چێشخانەکە، پێیان دەوت بەو بڕوانامەیەوە ئەم کارە دەکەی؟ ئەویش بەبێ ئەوەی وەڵامیان بداتەوە ڕووی تێدەکردن و دەیوت بەڕێستان چی خواردنێ دەفەرمونون؟ خواردنی داواکراوی دەنووسی و وەک نەناسراوێ مامەڵی لەگەڵ دەکردن. پاشان لە جێگەیەک دەوەستا، ئەو ئیشەکەی خۆی لەلا شەرم هێنەر نەبوو، ئەگەر تانەی خەڵکی نەبوایە شانازیشی پێوە دەکرد. ڕۆژەیەکێ لەو کچانەی لە کاتی زانکۆ خۆی لێ نزیک دەکردەوە، لە دوای زانکۆش عوداڵی قسەکردن بوو لەگەڵیدا، بەڵام کوڕەکە بەردەوام خۆی لێلا دەدا. هات بۆ چێشخانەکە کە کوڕەکەی بینی دەرفەتی تۆڵەکردنەوەی بۆ ڕەخسە، بە دەنگێکی بەرزوتی ئاپێش کەشکار بچۆ خواردنێکم بۆ بهێنە وەک هەواڵ گەرم بێ، کەوا هەز بکەم گوێ لە هەواڵ دەگرم. لەو کاتەدا بێدەنگی ناو چێشخانەکەی گرتەوە. کوڕەکە ڕەنگی تێکچوو نەیدەزانی چی بکە. خاوەنی چێشخانەکە لە کچەکە هاتە پێشەوە وتی ببوورە خانم، ئێرە هیچ خواردنێکی بۆ تۆ لێ نییە، ئێستا توانی بڕۆی. ئەویش بەبێ ئەوەی هیچ دەنگێکی لێوە بێ لچێکی دابەیەکدا و قژی هەڵدایەوە سەرشانی و چێشخانەکەی بەجێهێشت. قسەکانی ئافرەتەکە زۆر ئازاری کوڕەکەیدا. لە ئەمان کاتا قسەی خاوەنی چێشخانەکە جۆرە دڵخۆشیێکی بۆ هێنا کە قەرەبووی قسە ناخۆشەکانی کچەکەی کردەوە. کاری چێشخانەکە وای دەخواست بەیانیان کوڕەکە زوو لە خەو باگابێتەوە و خۆی بگۆڕێ، پاشان بڕوا سواری پاس ببێ، بچێتە ناو بازاڕ و بە پاسێکی دیکە بڕات و لە نزیکی چێشخانەکە دابەزێ. ڕۆژانە 4 جار کرێی پاسی دەدا هەتا دەڕۆیشت و داهاتەوە. لە ناو چێشخانەکەش دەبوو لە بەیانی هەتا پاشنیوە ڕۆ وەک ستونی کارەبا بە پێوە بوەستێ و بەدەم میوانەکانەوە بچێ. شەوانیش ئازاری پشتی و قاچەکانی ئارامیان لێ هەڵگرت بوو. وردە وردە گۆڕانکاری لە هەموو شتێکی کوڕەکەدا ڕوویدا. بڕوانامەکەی بوو بە پەڕەیەکی ون بوو لە ناو پەرتووک و ڕۆژنامە و گۆڤارەکاندا. لە خوێنەوەی پەرتووک دوورکەوتەوە. ئەو کەسەی پێشتر نەما لە ڕی پەرتووکەکانەوە کنە و پشکنین بۆ جیهان بکات و هەرچی بکەوێتە بەرچاوی بینوسێتەوە. وشەی ناو ئاخاوتنەکانی لە وشەی ئەکادیمی و ڕۆشنبیرانەوە بۆ وشەی بازاڕی و گشتی گۆڕدران. هەر بۆ نەوەستا سەرەتا کە چووە چێشخانەکە جۆرێک لە نابەدڵی لە ناخیا هەبوو بۆ نەگونجانی ئیشەکەی و بڕوانامەکەی. هێواش ئەوەش نەما و وای هەز دەکرد بۆ ئیشکردن لە چێشخانەکەدا ئافرێنراوە. وردە وردە ئازاری قاچەکانی و پشتی کەم دەبوونەوە و لەگەڵ کارەکەی ڕادەهات. بوونی کوڕەکە لە چێشخانەکەدا زیاتر و زیاتر سەرنجی دەستە دەستەی کچان و ژنانی ڕادەکێشا کە دەهاتنە چێشخانەکە لە گفتوگۆکردنیاندا چپەچپ دەکەوتە نێوانیان.
لە ژێر چاوەوە سەیری کوڕەکەیان دەکرد. هەندێکیان ژماری تەلەفۆنە گەڕۆکەکانیان لەسەر خشتەی خواردنی چێشخانەکە بۆ کوڕەکە دەنووسی، پێش داواکردنی خواردن پیشانیان دەدا. ئەویش پشتگوێی دەخست و سەرقاڵی کاری خۆی بوو. ئافرەتگەلێ هەبوون کە دەهاتن جوانی کوڕەکە ئابڕووی لەبەردا دەماڵین، دەکەوتنە گفتوگۆی سرنجڕاکێشیوە کە هەستی سێکسی ئەو بجوڵێنێ. بەڵام کوڕەکە هیچ خۆی تێک نەدەدا، لەبەرەوەی بڕوای وابوو ئەو وتانە کۆمەڵە قسەیەکن، بنەمایەکی ڕاستەقینەیان نییە. لە بەرامبەر ئەوانەدا لە خەیاڵی خۆیدا هەمیشە چاوەڕێی دەرکەوتنی ئافرەتی ناو خەونەکانی دەکرد. بڕوای وابوو ڕۆژێک وەکو خۆر دەردەکەوێت و خەونەکانی دەکاتە ڕاستی. بەو کاری دەیکرد پاش تێپەڕبوونی کات کوڕەکە بوو بە خاوەنی بڕێپاری پاشەکەوتکراو. بەو پارەیە لەسەر خۆ و بەپێی دەرفەتەکانی دیمەنی ناو شقەکەی گۆڕی، بەپێی پێویست ژوورەکانی بە کەلوپەل پڕ کردەوە. هەروەها باڵاترین بڕوانامەی کە بڕوانامەی زانکۆ بوو لە چوارچێوەیەکی جواندا بە دیواری ژووری میوانەکەەوە هەڵواسی، وەکەوەی قسەی لەگەڵدا بکات. جار دەچووە بەرامبەری و دەیوت تۆ بە ڕەنجێکی زۆر بەدەست هاتی، ئەبینی ئێستاش ڕەنج دەدەم، هەرگیز بێ ئومێد نابملێت، ڕۆژێک دێ ئەبی بەهۆکاری خۆشبەختیم. ناوماڵەکەی بە جۆرێ ڕازاندەوە کە چی دیکە شەرم لە هیچ کەس نەکات تا میوانداری بکە. ئەوە بوو بۆ یەکەمین جار لە ناوماڵەکەی خۆیدا میوانداری 4 کەس لاوەپیشەکانی چێشخانەکەی کرد کە ئەوان خەڵکی وڵاتێکی دیکە بوون، بۆ ئیشکردن هاتبوون بۆ شارە. ئەوان شەوان لە ناو چێشخانەکەدا دەمانەوە و هەر لەوێش دەخەوتن، هەتا سبەینێ بۆ ئیشکردنی چێشخانەکە کوڕەکەنەی دەهێش میوانەکانی بڕۆن. ئەو شەوەیان بەیاری و پێکەنین و لاساییکردنەوەی میوانە جۆرا و جۆرەکانی چێشخانەکە بردەسەر. لە پاش چەند ساڵێک کارکردن لە چێشخانەکەدا کوڕەکە توانی هەر لە نزیکی و شوێنەی تیای دانیشتەجێ بوو شوقەیەکی بچووک بە نرخێکی گونجاو بکڕێ، کە شوقەکە لە یەکێک لەو باڵەخانانەدا بوو کە ساڵانێکی زۆر بوو دروستکرا بوون. هەرچەند شوقەکە پێویستی بە نۆژنکردنەوە هەبوو، بەڵام زۆر دڵگیر بوو، چونکە دەیڕوانی بەسەر تەواوی شار و ئەو گەڕەکەشدا کە باڵەخانەی شوقەکەی تێدا بوو. لە پاش نۆژنکردنەوەی شوقەکەی کەلوپەلەکانی گواستەوە بۆ ناو ماڵە تازەکەی. لەو کاتە بەدواوە کوڕەکە هەستی بارامیەکی دەرونی دەکرد، شەوان بارامی دەنووست، بەیانیانیش بەدڵێکی خۆشەوە لە ناو پێخەفەکەیدا خۆی دەکێشایەوە، بەردەوام بەدەم ژیانەوە خەندەی دەکرد، چونکە هەم خاوەنی شوێنی نیشتەجێبوونی خۆی و هەم خاوەنی کارێ بوو کە بژێوی پێدابین دەکرد و پاشەکەوتیشی لێ دەکرد. لە پێناوی ژیانیدا بەڕۆژ ڕەنجی دەدا، شەوانیش وەکو پێشتر دەستی بە خوێنەوە کردەوە، دەچووە ناو جیهانی چیرۆک و ڕۆمانەکانەوە، هەر شەوە دەچووە کەنارێ یان سەرزەمینێکی جیاواز، گوێی دەنا بە سنگی زەوی و مرۆڤی سەردەمە جیاوازەکانەوە، میوەی باخە جۆرا و جۆرەکانی تام دەکرد، درەخت و باڵندە و گوڵ و پەپولەی جۆرا و جۆری دەبینی، بارودۆخ و مرۆڤی جیاوازی دەبینی، وەک ڕابردووی خۆی کەوتەوە سەرنجدان لەبوون لەو شتانە ڕادەما لە دەوروبەری ڕوویان دەدا. بەمەبەستی ڕوویشتنی بۆ سەرکارەکەی بەیانیان زوو کوڕەکە لە شوقەکەی داهاتە دەر، بە پلیکانەکاندا دەچووە خوارەوە، کە دەگەیشتە ناو دەواازەی باڵەخانەکە دەرەوەی لێوە دەردەکەو. لەو شوێنەوە ئەو سەری شار دیار بوو، تیشکی خۆردەیدا لەو باخەی کە بەرامبەر باڵەخانەکە بوو. هەموو جارێ لە ناو باخەکەدا پیاوێکی دەبینی کە بە عەشق و خۆشەویستیەوە خزمەتی باخەکەی دەکرد، ئاوی دەدا و سەرنجی گەڵای درەختەکانی دەدا. کۆمەڵێ باڵندەی زۆریش دەهاتن و دەفڕین، خەریکی خواردنی ئەو دان و ئاوە بوون کە پیاوەکە لە شوێنی تایبەتا بۆی دانابوون. بەیانیەک نەبوو کوڕەکە ئەم دیمەنانە بە چاوەکانی نەبینێ، شتێکی نامۆی لە کارکردنی ئەو پیاوە لە باخەکە بەدی دەکرد. پیاوەکە لە باخێکی بچووکە کاریە کرد، کەمتر لە 100 درەخت و نەمامی تیا بوو، تەلبەندێکی جوان کرابوو. دیمەنی ئەو پیاوە بەو شێوەیە لە بەیانیاندا شتێکی ئاسایی نەبوو، چونکە لەو سەردەمەدا هیچ کەس سەر و کاری لەگەڵ درەخت و ژینکە نەمابوو. بەیانیان لە دوای بینینی بۆ ماوەیەکی زۆرە و پیاوە دەبوو بە خەیاڵی لە ڕێگا و لە ناو پاسەکاندا و لە کاتی ئیشکردن لە چێشخانەکە بیری لێ دەکردەوە. بیرکردنەوە لەو پیاوە شتێک نەبوو بتوانێت بیرکردنەوەی خۆی لێدا ببڕێ. زۆر جار بە بڕوای خۆی هۆکاری بیرکردنەوەی لەو پیاوە بۆ ئەوە دەگەڕایەوە کە تایبەتمەندیە لەو پیاوەدا دەبینێ پێشتر لە هیچ بەنی ئادەمیەکی دیکە نەیبینی بوو. کارکردنی ئەو پیاوە لە کاری دڵۆپێک ئاو دەچوو کە بیەوێ بەردێکی گەورە کون بکە. زۆر جار کوڕەکە بە خۆی دەوت من نازانم ئەم باخە بچووکانە چۆن جەنگی ئەم هەموو کارگە پیشە سازیان پێدەکرێ. هەر بۆ خۆی وەڵامی خۆی دەدایەوە و دەیوت ئەی خۆ لەوە باشترە کە هەر نەبن. کوڕەکە هەر جارێ ئەو پیاوەی لە ناو باخەکەیدا دەبینی گومانی نەدەما کە پیاوەکە یەک بەیەکی درەخت و باڵندەکانی هێندەی ژیانی خۆی خۆش دەوێ. ئەو پیاوەی ناو باخەکە هەموو باڵندەکان هەر لە پاساری و کۆتری هەمەجۆر و هەتا باڵندە گۆشخۆرەکانیش خۆشیان دەویست بە دەوریدا دەهاتن و دەچوون بەبێ ئەوەی ئازار بە یەکتر بگەێنن.
بوونی ئەو باڵندانە لەناو ئەو باخەدا لە دەوری ئەو پیاوە لە کاتێکا بوو کە جگە لەو باخە لە هیچ جێگەیەکی دیکەی باڵەخانە کۆن و نوێیەکان باڵندەکان نەدەبینران. چەند جارێک کوڕەکە باسی پیاوی باخەکەی بۆ کارمەندانی چێشخانەکە کردبوو، هەمویان ئارەزووی بینینیان دەکرد. هەر لەبەرەوە بڕیاریدا بە هەر جۆرێک بووە لەو دیمەنانەی بەیانیان دەیبینێت تۆمارێکی ڤیدۆی تۆمار بکات و پیشانی هاوڕێکانی بدا. بەیانیەک لەگەڵ هاتنە دەرەوەی لە دەروازەی باڵەخانەکە کوڕەکە تەلەفۆنە گەڕۆکەکەی خستە سەرگرتەی ڤیدۆی و نای بەلای گوێی خۆیەوە لەبەر خۆیەوە قسەی دەکرد بۆ ئەوەی وای دەربخا کە بە تەلەفۆن قسە دەکا. بەدەم تۆمارکردنی ڤیدۆوە تەواو نزیک بوویەوە لە باخەکە. پاشان چەند هەنگاوێ لە باخەکە دوورکەوتەوە، لە ناکاو دەنگێ لە دواوە بانگی کرد: کوڕم. کوڕەکە ئاوڕیدایەوە و بینی کابرای باخەکەیە بانگی دەکا. پیاوی باخەکە بە کوڕەکەی وت: جارێکی تر وێنە مەگرە، ئەگەرەتەوێ ڕاستیەک بزانی وەرە پرسیار بکە. کوڕەکە بەپەلە تۆمارە ڤیدۆیەکەی ڕاگرت و ئەوەی تۆماری کردبوو لەناو تەلەفۆنە گەڕۆکەکەی سڕیەوە. بە بیانووی ئەوەی پەلەیەتی ڕۆیشت. لە دوای ئەوە خەیاڵ و بیرکردنەوە وڕ و گێژی کرد. بیری لە قسەکانی پیاوی باخەکە دەکردەوە. بە خۆی دەوت: من ئەمەوێ ڕاستی بزانم، چ ڕاستیەکەیە دەبێ من بیزانم؟ یانەو پیاوە چۆن زانی بە تەلەفۆنەکەم ڤیدۆ تۆمار دەکەم؟ ئەو بەیانی خەیاڵ و بیرکردنەوە دەستی کوڕەکەی گرتە بوو. هەنگاوی پێدەنا، سوارپاسی دەکرد و دایدەبەزان، سوارپاسی تری دەکردەوە. هەر خەیاڵ گەیاندیا چێشخانەکە. لە چێشخانەکەش مەستی خەیاڵەکانی بوو. وای هەز دەکرد پەیامێکی لە ئاسمانەوە بۆ هاتووە و دەبێ بەرەو پیری بڕوە. زۆر هەوڵیدا بیر نەکاتەوە و خۆی بەشتی تر و بەکارکردنەوە سەرقاڵ بکە. بەڵام سوودی نەبوو. هێواش خەیاڵەکان دەهاتنەوە ناو مێشکی و دەکەوتەوە بیری پیاوی باخەکە و نەی دەتوانی لی دەرباز ببێ. بەبێ ئەوەی هیچ ڕووبدا کابرا بوو بە سێبەرێ بەدوایەوە. کە بیری دەکردەوە لەگەڵ خۆی دەکەوتە گفتوگۆ. لە کۆتاییدا مافی بەخۆی دەدا بەو جۆرە بیرە لەو پیاوە بکاتەوە لەبەرەوەی زۆر جیاواز لە خەڵکی ئەو سەردەمە دەردەکەوت. زۆر جار بەخۆی دەوت: باشە بۆچی ئەم پیاوە هەموو بەیانیەک زوو بە تەنها دەچێتە ناو ئەو باخەوە؟ بۆچی خۆی لەو خەوە شیری نەدەکا؟ باشە ئەم باڵندانە چین؟ نەکام پیاوە وەک سلێمان پێغەمبەر لە زمانی باڵندەکان تێبگا وا لە دەوری کۆدەبنەوە. بیرکردنەوە و سەرنجدان لەو پیاوە بوو بە بەشێکی دانەبڕاو لە ژیانی کوڕەکەدا. هەر پیاوی باخەکە بوو بە هۆکاری ئەوەی کوڕەکە دەست بداتەوە پێنووس. نیگای شیعری بۆ بێت و شیعر بۆ باڵندە و سروشت و مرۆڤ بنووسێ. هەر کاتێکیش شیعرێکی دەنووسی دڵخۆشی دایدەگرت. چەند جارێ شیعرەکەی دەخوێندەوە و لە دەفتەرێکی تایبەت بە شیعرەکانیدا دەینووسیەوە. باخی پیاوەکە لە پەنجەرەی شقەی کوڕە تەنهاکەوە دیار بوو. بیری کردەوە دووربینێ بکڕێت و لە شوشەی پەنجەرەکەوە هەر کادویستی سەیری ناو باخەکەی پێ بکە. پاشنیوە ڕۆیەک لە کاتی هاتنەوەی لە چێشخانەکە لە یەکێک لە دوکانەکانی سەر ڕێگەکەی دووربینێکی بە بڕەپارەیەکی زۆر کڕی. تەنها لەبەرەوەی ئەو دووربینە تایبەتمەندیەکی هەبوو کە بە شەویش دەتوانرا تەماشای دووریەکانی پێ بکرێ. لەو ڕۆژە بەدواوە ئێواران و شەوان و هەندێک بەیانیش لە ناو پەنجەرەی شقەکەیەوە بە دووربینەکەی سرنجی پیاوەکە و ڕووداوەکانی ناو باخەکەی دەدا. نێوانی باخەکە و شقەی کوڕەکە زۆر دوور نەبوو. تەماشاکردنی باخەکە بە دووربین تەنها بۆ ڕواڵەتی باخەکە نەبوو، بەڵکو هەستێکی ناوەوەی کوڕەکە پێی دەوت لە وردەکاری ئەو باخەدا نهێنیەکەیە. لە چاوی دووربینەکەەوە کوڕەکە سەرنجی لە هێلانی باڵندەکانیش دەگرت. ئەو هێلانانەی کە پیاوەکە بۆی دروست کردبوون یان ئەوانەی هەندێک لە باڵندەکان خۆیان دروستیان کردبوو. ئەو سەتڵە بچووکە بەکار هاتوانەی بینی کە پیاوی باخەکە دووبارە بەکاری هێنابوویەوە. لە بن هەر درەختێکە دانەیەکی جێگیر کردبوو. پڕی کردبوون لە نانەڕەقی وردکرا و ئاو دانەوێڵە و پاشماوەی ژەمە خۆراکیەکان کە بۆ باڵندەکانی دانابوو. لە دەوری هەر سەتڵێکیش پەرش و بڵاوبوونەوەی ئەو شتانە بەدی دەکرا کە باڵندەکان لە کاتی خواردنا بە چینەکردن لە سەتڵەکان ڕشتە بوویان. ئەو گۆشت و خۆراکە تایبەتانی دەبینی کە بۆ باڵندە گۆشخۆرەکان دانرابوون. پیاوی باخەکە لە ڕواڵەتە پیاوێکی سادە بوو، بەڵام لە هەڵسوکەوتا قوڵ دەرەکەو. بێ ئاگا دەردەکەوت لە کاتێکە ئەگەر بە وردی سەیرت بکردایە بێ ئاگا نەبوو. ئۆتۆمبیلێکی مۆدێل کۆن و ناوازەی هەبوو کە زۆر دەگمان بوو. پیاوەکە ئەو ئۆتۆمبیلەی زۆر خۆش دەویست، بەردەوام لە ژێر خێمەدا بوو. تەنها کاتێ بەکاری دەهێنا یان پاکی دەکردەوە خێمەی سەر ئۆتۆمبیلەکەی لا دەبرد. جلوبەرگی پیاوی باخەکە بەپێی ئەو مەبەستەی بۆی دەچووە ناو باخەکەوە جیاواز بوو. ئەگەر بۆ خزمەتی درەخت و باڵندەکان بچوایە جلوبەرگی ئیشی دەپۆشی، بەڵام بۆ کاتەکانی دیکە بەردەوام جلی جوانی دەپۆشی بە شێوەیە کە پێویست نەکا بێتەوە ناو شقەکەی ئەگەر بۆ ئاهەنگ و پرسە یان هەر بۆنیەکی تری کۆمەڵایەتی بچێ. کوڕەکە هەرچەند ماوەیەک بوو سەرنجی دەدا، نەجگەرە
نەنێرگەلە نە تەلەفۆنی گەڕۆکی بەدەستی پیاوەکەوە نەدەبینی. هەموو خویەکیە و پیاوە ئەوە بوو شەوان لە پارچەداری وشک و چیلکە و چەواڵ ئاگری دەکردەوە و چای لێدەنا. دوای ئەوەی چایەکە ئامادە دەبوو دوو پەرداخی تێدەکرد لەسەر ئەو خولۆکەی کێبڵە دایدەنان کە کردبووی بەمێز. پاشان پیاوەکە یەکێک لە پەرداخە چایەکانی دەخواردەوە و ئەویتری لە بەرامبەر خۆی دادەنا تا سارد دەبوویەوە. دواتر پەرداخی دووەمی دەڕشت و قۆری و هەردوو پەرداخەکەی دەشۆرد و دەیخستنەوە شوێنی خۆی. پاشەوە سەرقاڵی خوێنەوەی پەرتووک دەبوو. کوڕەکە هەر شەوە لە ناو باخەکەدا پەرتووکێکی نوێی بەدەستی پیاوی باخەکەوە دەبینی. بەشی دووەم. نهێنی مۆمەکان. یەکێک لەو هەڵسوکەوتە سەیر و سەرنجڕاکێشانەی کە پیاوی باخەکە ئەنجامی دەدا ئەوە بوو لە هەندێک شەوی ساڵدا لە ناو باخەکەدا مۆمی دادەگیرسان. لە یەک شەوی ساڵیشدا مۆمەکانی بە کوژاوەیی دادەنا. کوڕە تەنها کە هەموو ڕێکەوتی ئەو شەوانی لای خۆی یاداش دەکرد. کوڕەکە لەگەڵ هاوماڵەکانی لە ناو باڵەخانەکەدا هێواش پەیوەندی کۆمەڵایەتی دروست کرد. سڵاوی لێدەکردن و گفتوگویان لەگەڵ دەکرد. بە ماوەیەکی کەم ناوی هەندێکیانی زانی و پێیان وت پیاوی باخەکە لە هەمان باڵەخانەی ئەواندا خاوەنی شوقەیە کە بەرامبەر باخەکەی. لە گفتوگوی هاوماڵەکانیدا بۆی دەرکەوت بە تەنها ئەو نییە عەوداڵی نهێنیەکانی پیاوی باخەکەیە، بەڵکو هەموو خەڵکی ناو ئەو باڵەخانانە پرسیاریان لەبارەی ئەو پیاوەوە لا دروست بووە. شەوان سەرەڕای ئەوەی زۆر جار کارەبای گشتی هەبوو ڕۆشنکەرەوەی بەردەم باڵەخانەکان لە بڵندیدا ئیشیان دەکرد، بەڵام پیاوی باخەکە گوێی بۆ ڕووناچە نەدەدا. لەسەر خولۆکەی کێبڵەکە مۆمێکی دادەگیرساند و بلووری چرای دەکرد بەسەر مۆمەکەدا هەتا با نەیکوژێنێتەوە، وەکەوەی زۆر پشت بە کارەبا نەبەستێ. دواتر لەبەر ڕووناچی مۆمەکەدا دەستی دەکرد بە خوێندنەوە. لە یاداشتەکانی کوڕەکەدا سەبارەت بە شەوی مۆمەکان کە وەک یادێ پیاوی باخەکە دای دەگیرساندن نووسرا بوو. پیاوی باخەکە ئەو شەوانەی مۆمەکانی دادەگیرسان پەرتووکی نەدەخوێندەوە جگە لەو شەوەی کە مۆمەکانی بە کوژاوەیی دادەنا. ئەو شەوە دوو پەرتووکی دیاریکراوی دەخوێندەوە. هەر لە ناو یاداشتەکانیدا نووسرا بوو یەکەم جار کە پیاوی باخەکەم بینی مۆمە زۆرەکانی داگیرسان کۆتا شەوی دەڕۆژی یەکەمی مانگی دیسەمبەر بوو. مۆمەکانی داگیرساند و بەلایانەوە دانیشت هەتا شنە با هەمویانی کوژاندەوە. دوای ئەوە یەک مۆمەکانی ماچ دەکرد و بە سنگێوە دەنان وەک ئاماژەیەک بۆ ئەو خۆشەویستی لە ناودڵیدا هەبوو بۆ ئەو یادەی کە مۆمەکانی بۆ داگیرساند بوو. سەبارەت بە دووەم جار کە پیاوی باخەکە مۆمەکانی داگیرساند بوو کوڕەکە بەم جۆرەیە داشتی کردبوو. شەوێ پێش دەیەی دووەمی مانگی مارس سەرڕای ئەوەی باران زۆر باری پیاوی باخەکە هیچ خۆی تێک نەدا لە ژێر چەترەکەیدا مۆمەکانی داگیرسان. لەو کاتەدا کە مۆمەکان دەسووتان بە دەستێکی چەترەکەی گرتبوو بە دەستەکەی دیکەی یاری لەگەڵ دڵۆپە بارانەکان دەکرد. واماز دەکرد ئەو یادەی مۆمەکانی بۆ داگیرسان دەبوو لەگەڵ باران پەیوەندیەکی ڕۆحیان هەیە. بەلای مۆمەکانەوە جۆشداما بوو تا ڕەهێڵی تاوە بارانەکە بەباوە هات و سەرجەم مۆمەکانی کوژاندەوە. هەتا و کاتەی خەوم لێکەوت پیاوی باخەکەم بینی بە دیار مۆمە کوژاوەکانەوە دانیشت بوو. 12مین شەوی مانگی ئەپرێل پیاوی باخەکە مۆمەکانی بە کوژاوەی لەسەر خلۆکەی کێبڵەکە دانا. دوای دانانی مۆمەکان وەکو پرسەبارێ بەلای مۆمەکانەوە دانیشت و لە مۆمەکانی دەڕوانی. لەو شەوەدا دوو پەرتووکی شیعری پێبوو یەک دەیخوێندنەوە. کوڕەکە لە ناو یاداشتەکانیدا نووسی بووی بە هەوڵدانێکی زۆر ناوی ئەو پەرتووکانم لە چاوی دووربینەکەمەوە بینی کە یەکێکیان ناوی دڵێک لەون بووندا و ئەوی دیکەش ناوی باڵی خەیاڵ بوو. هەرچەند هەوڵمدا ناوی نووسەری کتێبەکانم بۆ نەخوێنرایەوە کە ئەم کۆمەڵە مۆمە کوژاوەیە پرسیارگەلێکی زۆری لای من دروست کرد. بەخۆمم وت بۆ هەر یادێک کە پێویست بکا مۆمی تێدا بێ مۆمەکان دادەگیرسێنرێ نەک بە کوژاوەی دابنرێ. شەوێ دوای ناوەڕاستی مانگی مای پیاوی باخەکە کۆمەڵێ مۆمی داگیرسان وەک مۆمەکانی دەهەمین شەوی مانگی دیسەمبەر. بە ئەمان شێوە دوای کوژانەوەی مۆمەکان ماچی یەک بەیەکیانی کرد دەینان بە سنگیەوە. دواتریش زۆر بە پارێزەوە مۆمەکانی هەڵگرت و ماچی بۆ ئاسمان هەڵدەدا وەکەوەی لەو یادەدا گران بەهاترین خەڵاتی پێدرابێ. 5 شەو پێشێکی مانگی جوون
پیاوی باخەکە کۆمەڵێ مۆمی لەسەر خلۆکەی کێبڵەکە بە ڕقێکی زۆرەوە داگیرسان. لەو شەوەدا وا دەردەکە و جگە لە مردن ئارەزووی هیچ شتێ نەکا. دوای داگیرساندنی مۆمەکان لەسەر کورسیەک دانیشت بە نابەدڵیەکی زۆرەوە بۆ ئاسمانی دەڕوانی، وەکەوەی پرسیارێکی هەبێت و وەڵامەکەی لە توانای ئەم گەردوونەدا نەبێ. هەتا مۆمەکان توانەوە ئەو لە جێی خۆی نەجوڵە، مۆمەکانی هەڵنەگرتەوە. چەند ڕۆژێک باران و خۆر لێدان هەتا یادێکی دیکە ئەو مۆمانە هەر لەوێدا بوون. لە شەوی یەکەمی مانگی جوڵای وەکەم و شەوێ پیاوی باخەکە دوو پەرداخچایی تێکرد، چەند مۆمێکی داگیرساند و لە مۆمەکانی دەڕوانی پەرداخێ چایی خواردەوە، پەرداخە چایەکەی دیکەی نەڕشت هەتا مۆمەکان تەواو توانەوە. پاش نەمانی تروسکایی لەسەر بنە مۆمەکان پەنجەی دەکرد بەناو ئاوە تواوەی مۆمەکاندا و وەک سوراوی ئافرەتان ئەو پەنجەی بە لێوی خۆیدا دەهێنا کە تواوەی مۆمەکانی پێوە بوو. وەک ئاماژەیەک بۆ بوونی پەیوەندی لە نێوان ئەو یادە و لێو و خۆشەویستیدا. دواتر پەرداخە چایەکەی دیکەی بە دەوری مۆمە سوتاوەکاندا ڕشت. لە سەرجەم کردارەکانی ئەو شەوەدا عەشق و خۆشەویستیەکی بێکۆتایی ڕەنگی دەدایەوە. هەر لەو شەوەدا پیاوەکە زۆر سەرقاڵی نووسین بوو بەبێ ئەوەی بزانرێ چی دەنووسێ. شەوێت دوای شەوی ناوەڕاستی مانگی نۆڤەمبەر پیاوی باخەکە مۆمی ئەستێرەی دادەگیرسان، جوڵە و هات و چۆ و هەڵس و کەوتی نامۆی دەنوان وەک لە دەستدانی زۆر شت لە پێناو شتێکی دیکەدا. لە یەک کاتە هیوا و ئامانج دەبینرا لەگەڵ شکست و لە دەستچوون. پەیوەندی یادی ئەو شەوە لەگەڵ مۆمە ئەستێرەیەکان جوانیەکی تایبەتی هەبوو. ئەو شەوە زیاتر لە یاد و ڕێوڕەسمی سەربازی دەچوو نەک یادێکی دیکە. کوڕەکە شەوان هێندە لە چاوی دووربینەکەیەوە سەیری ئەو پیاوەی کردهبوو، خەریک بوو چاوەکانی تروسکای لەدەست بدەن. ئەو باخە بچووکەی لێبوو بوو بە گەورەترین نهێنی، وەکو ئەو نهێنیانەی کە شارستانیە کۆنەکان لەگەڵ نەمانی خۆیاندا بردیانن، وەک نهێنی ئەو شارانەی لە کۆندا بوون بەژێر ئاو و لم و خۆڵەوە، یان وەک نهێنی ئەو کەشتیانەی لە ئۆقیانوسەکاندا نوقم بوون و کەس گەواهی دەری نوقمبوونیان نەبوو. هەزارەها ڕاز و نهێنیان لەگەڵ خۆیاندا بردووە. جگە لەوەش پیاوی ناوباخەکە بووە تارماییەکی سیر لە دەرونی کوڕەکەدا و لێی جانە دەبووە. شەوانە کوڕەکە لە تەنیشتی پەنجەرەی شوقەکەی خۆیەوە دادەنیشت. لە ژێر کاریگەری پەرتوک خوێندنەوەی پیاوی باخەکەدا پەرتوکی دەخوێندەوە، بەڵام نەیدەتوانی وەک جاران بچێتە ناو ڕووداوی پەرتوکەکانەوە هەز بە خۆشی و ناخۆشیەکانیان بکە. بەڵکو خوێندنەوەکانی لەو کاتانەدا ڕووکەشی بوون و زیاتر ڕۆحی بەرەو باخەکە دەڕۆیشت. کاریگەری ئەو پیاوە لە خەیاڵی کوڕەکەدا کارێکی کردهبوو کە هاوڕێیانی چێشخانەکە ئامۆژگاری کوڕەکە بکەن سەردانی پزیشکی دەرونی بکە تا سێبەری ئەو پیاوە بەسەر دەرونیەوە نەمێنێ. بۆیە ڕۆژێک پاشتەوە بوونی کارکردنی لە چێشخانەکە سەردانی یەکێ لە ناودارترین پزیشکە دەرونیەکانی شاری کرد. لە نۆرەیەکی زۆردا دانیشت و پاش چەندین کەس چووە ژوورەوە و لەگەڵ پزیشکەکە کەوتنە گفتوگۆ. بەسەرهاتی پیاوی باخەکەی بۆ گێڕایەوە کە کێشەیەکی دەرونی بۆ دروست کردووە. لە کاتی گێڕانەوەکەدا هەستی کرد پزیشکەکەش کەوتۆتە ژێر کاریگەری چیرۆکەکانی پیاوی باخەکەوە. پزیشکەکە پرسیاری شوێن و ناوی پیاوی باخەکەی لێکرد وەکەوەی ئارەزووی بینینی بکە. کوڕەکە لە وەڵامداوتی بەڕێز من هاتووم چارەم بکەی، نەک بێم کەسێکی دیکە تووشی هەمان وەهم و تارمایی بکەم. پزیشکەکە کەوتە دۆخێکی بەرگریەوە بە ئاماژە کوڕەکەی تێگەیان کە لە دۆخێکی ئاساییدایە، هەرچەند ئاسایی نەبوو. پزیشکەکە ڕێنمایی کوڕەکەی کردماوەیە لەو جێگەیە نەژی کە ئەو پیاوە دەبینێ تا بزانێ بارودۆخی چۆن دەبێ. هەندێک ڕێنمایی دەرونیشی پێدا و دڵنیای کرد کە هەڵسوکەوتی ئەو پیاوەی باسی دەکا هەڵسوکەوتگەلێکی ئاساییە. پاشان وتی مرۆڤەکان لە هەڵسوکەوتە هەمە جۆرن، ئەبێ ئەوە بە ئاسایی وەربگرین کە ئەو پیاوە جیاواز بێ لە کەسانی دیکە. پاشتەوە بوونی قسەکانی پزیشکەکە کوڕەکە ماڵ ئاوایی کرد. لە دڵی خۆیدا بڕیاریدا ڕێنمایەکانی پزیشکەکە جێبەجێ بکە. کوڕەکە پەیوەندیەکی کۆمەڵایەتی و توی لەگەڵ هیچ کەسێکا نەبوو کە بە شێوەیە بێ لە ماڵەکەیدا بمێنێتەوە. ئامادەش نەبوو پارە لە شوێنێکی وەک میوانخانەدا خەرج بکە یان ماوەیەک لە خانووی کرێدا بژی. تەنها جێگەیەک لە خەیاڵیدا دەیهێنا و دەیبرد مانەوەی بوو لە چێشخانەکەدا لەگەڵ ئەو کارمەندانەی دیکە کە شەوان هەر یەک بە هۆکارێ لەوێ دەمانەوە. بۆیە بە ناچاری داوای لە خاوەنی چێشخانەکە کرد ڕێگەی بدا ماوەیەک لە ناو چێشخانەکەدا بمێنێتەوە. خاوەنی چێشخانەکەش ڕەزامەندی لە سەرمانەوەی دەربڕی. لەو کاتەوە کە ڕەزامەندی مانەوەی لە چێشخانەکە وەرگرت، دوای تەوابوونی کارەکەی دەڕۆیشتە ناو بازاڕ و بای باڵی خۆی دەدا و هەندێک پێداویستی دەکڕی. شەوانیش بۆ چێشخانەکە دەگەڕایەوە. ئەو ماوەیە لەگەڵ هاوپیشەکانی بە گفتوگۆکردن شەوگاریان بەڕێ دەکرد
چەند شەوێکی کەم بەسەرمانەوەی کوڕەکە لە چێشخانەکە تێپەڕی بوو. شەوێک کابرای باخەکە چوو بۆ خەوی کوڕەکە و چرایەکی بەدەستەوە بوو. بە کوڕەکەی وتبوو: کوڕم، بۆچی خۆت لەبەر پرسیارەتی دەدزیتەوە؟ بۆ ئەرکی خۆت فرامۆش دەکەی؟ بگەڕێرەوە ناو شقەکەت، لە چاوی دووربینەکەتەوە بە دوای نهێنیەکانمدا بگەڕێ. من و تۆ زۆر لەوە نزیکترین کە تۆ دەیزانی. مەهێڵە بمرم وەکەو کەسانی بێدەنگ و بەبێ ئاشکرابوونی نهێنیەکانیان مردوون. وەرە نهێنیەکانم ئاشکرا بکە و لە دێڕی نووسینەکاندا چیرۆکەکانم بنووسەرەوە، هەتا بەنەمری لەناو ئەو دێڕانەدا بژیم. وەرە زۆر شوورەیە مرۆڤ هێندە بچووک بێ خۆی بنووسێتەوە. وەرە تۆ من بنووسەرەوە. هێندەم نەماوە بڕۆم، وەک تارمایی ئیتر بە دواتە نایەم و لە کۆڵی خەیاڵی تۆ دەبمەوە. ڕۆژێ دێ ئیتر بە هەناسەم ژینگەی زەوی پیس ناکەم. دەبێ ئیتر تۆ دان بدەی بە باڵندەکان، تۆ دڵنەوەی درەختەکانم بکەی، تۆ مۆمەکاندا بگێرسێنی. وەرە وەک داخوازی کارێ کە کۆڵ لە دڵخوازەکەی نادا، کۆڵ مەدە، نهێنیەکانم بەدەست بهێنە و بیان نووسەرەوە. لە خەوی کوڕەکەدا تەنها پیاوی باخەکە قسەی کردبوو. کوڕەکە بێدەنگ گوێی بۆ گرتبوو کە لە خەوەکەی ڕاپەڕی لەسەر دەست شۆرەکە ئاوێکی کرد بە دەم و چاویدا، چەند قومێ ئاوی خواردەوە. هەستی کرد زیاتر لە جاران ڕۆحی وابەستەی پیاوی باخەکە بووە. وشەی نهێنی ناو خەوەکە جادویانە کاری تێکردبوو. هەر لە منداڵیەوە کوڕەکە باوەڕی وابوو گەورەی هەر شتێک لە نهێنیەکەیدا ڕەنگ دەداتەوە. زۆر شت بە ئاشکرابوونی نهێنیەکەی وەک جادوویەکی بەتاڵ بێنرخە بێ. هەر بەو شەوە چووە بەردەم چێشخانەکە، لەبەر تیشکی گڵۆپەکانی شەقامەکەدا ڕاوەستا. ئۆتۆمبیلێکی کرێ هات، دەستی لێ ڕاگرت و سەرکەوت. ئەو ناونیشانەی بە شۆفێری ئۆتۆمبیلەکەدا کە بووی دەچوو. لە ڕێگادا هەزاران خەیاڵ لە دەرگای بیرکردنەوەی کوڕەکەی دەدا. خەوەکەی لە مێشکی خۆیدا دووبارە بە بیری خۆی دەهێنایەوە کە گەیشتن لە تەنیشتی باخەکە دابەزی. کوڕەکە ڕاوەستا و ڕۆ و ناو باخەکە دەیڕوانی. لە ناو باخەکەدا وەک ناو قەڵایەکی زۆر مەزن باڵندەکان بە ئارامی نووست بوون. دەنگ لە هیچ شتێکەوە نەدەهات. سەرنجیدا پیاوی باخەکە لەوێ نەبوو، هەرچەند بوو ئەوە هاتبوویەوە قسە لەگەڵ پیاوی باخەکەدا بکە. بەڵام ڕێگەی بەخۆینەدا لەو ناکاتەدا لە دەرگای شقەکەی پیاوی باخەکە بدا. بۆیە بە ناچاری و بەدڵێکی شکاوەوە گەڕایەوە چێشخانەکە. لە ناو جێگەکەیدا پاڵکەوت تا کاتی کردنەوەی چێشخانەکە خەوی لێ نەکەوتەوە. بە درێژایی ئەو ڕۆژە کوڕەکە ئاگای لە خۆی و کارکردنی نەبوو. لە نیوەڕۆدا خێزانێک کە میوانی چێشخانەکە بوون داوای چەند جۆرە خواردنێکیان کرد. کوڕەکە خواردنی دیکەی بۆ داواکردن. پیا و ژنەکەی ئەو خێزانە هێندە قسەی ناشرینیان کرد، مەگەر هەر ئەوانەی لە ناو چێشخانەکەدا ئامادەبوون بزانن چەند وشەی ناشرین لە دەمیان هاتە دەر بەبێ ئەوەی داوای خواردنەکەیان بکەنەوە. لە کاتی جێهێشتنی چێشخانەکە پارێ و خواردنەشیان نەدا کە بە هەڵە بۆیان هاتەبوو. دواتر کوڕەکە لە گیرفانی خۆی پارەکەیدایە دەست خاوەنی چێشخانەکە. دوای یەک دوو کاتژمێر لە ڕۆیشتنی و خێزانی کە قسە ناشرینەکانیان کرد، کوڕەکە هێندە خەیاڵی لای ئەو خەوە بوو کە بینی بووی بەبێ ئاگایی خۆی کێشا بەسینی یەکێک لەو کارمەندانەدا کە خواردن پێشکەش دەکەن. تەواوی خواردنی سەرسینەکەی ڕژ بەسەر مێز و جلو و بەرگی خێزانێکی دیکەدا. هەندێ لە قاپی شلە و خواردنەکان شکان لەسەر زەویەکە بەو ناوەدا بڵاو بوونەوە. ئەوەی جێی سەرنج بوو ئەوە بوو ئەو خێزانە یەک وشەی خراپیان نەوت، تەنها هەستانە سەر پێ و چوونە لای دەست شۆرەکان بۆ ئەوەی جلو و بەرگەکانیان پاک بکەنەوە. لە دوای ئەوە خاوەنی چێشخانەکە قسەی کرد، ئەوەی تا ئەو کاتە بە کوڕەکە نەوترا بوو پێیوت. کوڕەکەش ئەو تیانوسەی کە بەدەستیەوە بوو لەگەڵ پێنووسەکەی لەسەر مێزی خاوەنی چێشخانەکە داینا و پێیوت: بێڕێزەکانت ڕابگرە، وەک وەفایەک بۆ یەکتر ناسین و ڕابردوومان هیچ ناڵێم، ئەگەر نا ئەو وشانی تۆ شایەنی لێخۆشبوون نییە. بەرەو دەرگای سەرەکی چێشخانەکە هەنگاوینە بۆ ئەوەی بڕوا. کارمەندانی چێشخانەکە بە زۆر کوڕەکەیان ڕاگرت. پێیانوت ئەگەر تۆ بڕۆی ئەوە ئێمەش دەڕۆین. ئەو ڕۆژە زۆرترین میوان هاتبوون بۆ چێشخانەکە. ئەگەر شاگردەکان کارەکانیان جێبهێشتایە ئەوە خاوەنی چێشخانەکە تووشی زیانێکی مادی زۆر دەبوویەوە. هەر لەبەرەوە بەناچاری دەستی خستە سەرشانی کوڕەکە و داوای لێبوردنی لێ کرد. شاگردەکانیش چوونەوە سەرکاری خۆیان و دەستیان بە کارکردن کردەوە. دووسێ کارمەندیش بەپەلە زەوی و مێزەکەیان پاک کردەوە. سەرەڕای ئەو هەموو ڕووداوە ناخۆشانەی ئەو ڕۆژە هێشتا کوڕەکە خەیاڵی هەر لە دەوری خەوبینینەکەی شەو دەسوڕایەوە. بە خۆی دەوت: تۆ بڵێ پیاوی باخەکە هەر بەڕاستیەوە بزانێ کە من بە دووربین سەیری ئەو دەکەم. هەر خۆی وەڵامی خۆی دەدایەوە و دەیوت: ئەی ئەگەر نازانێ بۆچی لە خەوەکەمدا ئەوەم پێ دەڵێ. ئەو ڕۆژە کوڕەکە زۆر وڕ و ماندوو بوو.
توانا و حوسڵەی ڕوویشتنی نەبوو هەتا وەک ڕۆژانی دیکە ڕوو لە جەنجاڵی بازار بکە و بەپاس بۆ ماڵەوە بڕواتەوە چونکە بڕیاری دابوو چیتر لە چێشخانەکە نەمێنێتەوە. دوای تەواوبوونی کار چووە دەرەوە لەسەر شەقامی بەردەم چێشخانەکە دەستی لە ئۆتۆمبیلێکی کرێ ڕاگرت و بەرەو ماڵەوە بەڕێکە و لە ڕێگا شۆفێرەکە زۆر هەوڵیدا قسەی لەگەڵ بکە. ئەویش زۆر بە کورتی وەڵامی قسەکانی دەدایەوە و دەچووە ناو خەیاڵەکانی خۆی. بیری لەوە دەکردەوە بۆچی خەیاڵی ئەم پیاوە یەخەی دەرونی بەرنادات، بۆچی ڕزگاری نابێلەی. سەرنجام لەگەڵ خۆی دەگەیشتە ئەو باوەڕێی کە وەک ڕووداوێکی هاتوچۆ یان وەک سەرکێشان بە بەشی سەرەوەی دەرگایەکدا یان وەک قەدەرێک تووشی خەیاڵی ئەم پیاوە بووە کە ئۆتۆمبیلەکە گەیشتە بەردەم ئەو باڵەخانەی کە شوقەکەی کوڕەکەی لێبوو. کوڕەکە سەرنجی باخەکەی نەدا بەڵکو سەرنجی شوقەی پیاوی باخەکەیدا. بینی هەموو پەردەکانی دادرابوونەوە. یەکێک لە پەردەکان بینێکی بچووکی تێدا بوو. لەو بینەوە هەستی بە جوڵەیەکی کتوپڕ کرد. ورتر سەرنجی دایەوە و هیچی نەبینی. کاوڕیشی بۆ باخەکە دایەوە بینی پیاوی باخەکە لەناو باخەکەدا سەرقاڵی ئیشکردنە. پیاوی باخەکە بەتەنها ژیا. ئەی ئەو جوڵەیە چی بوو؟ بۆیە ئەو جوڵەیەی بینی پەردەکەش بوو بە تارماییەکی دیکە بەسەر ڕۆحی کوڕەکەوە. پرسیار گەلێکی تری لا دروست کرد کە سەرجەم پرسیارەکان بێوەڵام بوون. خویەکی شەوانەی کوڕەکە تەماشاکردنی باخەکە بوو بە دووربینەکەی. لە سوچێکی ئەو پەنجەرەیەوە کە بەسەر باخەکەدا دەیڕوانی شەوێ بە دووربینەکەی تەماشای باخەکەی دەکرد. سەرنجی پیاوی باخەکەی دەدا. لە ناکاو تیشکێک دای لە یەکێک لە هاوێنەکانی دووربینەکەی. هەستی بە نابینایی ئەو چاوی دەکرد کە تیشکەکەی بەرکەوتووە. دواتر بە چاوەکەی دیکەی کە تیشکی بەرنەکەوت بوو بینی ئامێرێکی لەیزەری دەستی بوو بە دەستی پیاوی باخەکەوە. سیر لەوەدا بوو بە یەک جوڵە و لەگەڵ داگیرساندنی لێزەرەکە تیشکەکە لە ناوچاوی کوڕەکەی دابوو. هەرچەندە کوڕەکە بەنهێنی سەیری پیاوەکە و باخەکەی دەکرد. ئەو تیشکدانە لە چاوی کوڕەکە ئاماژەیەک بوو لە پیاوی باخەکەوە هەتا پێی بڵێ ئاگام لێتە کە سەیرم دەکەی. ئەو پیاوە کارێکی بە دەرونی کوڕەکە کردبوو. زۆر شەو بەڕاکردن بە پلیکانەی باڵەخانەکەدا داهاتە خوارەوە بەنیازیەوەی لەگەڵ پیاوی باخەکەدا دابنیشێت و قسەی لەگەڵ بکە. بەڵام لەگەڵ دەرکەوتنی باخەکەدا ئەژنۆی دەشکا و هێزی پێی نەدەما بەرەو ڕووی بڕوە. ئێوارەیەک پێش دنیا تاریک بوون. لە گەڕانەوەیدا بۆ ماڵەوە کوڕە تەنهاکە نزیک بوویەوە لە باڵەخانەی شوقەکەی خۆی. کۆبوونەوەی کۆمەڵی خەڵکی بینی. لەناو ئەو خەڵکەدا پیاوی باخەکەی بینی. ڕۆیش دەرگای باخەکەی داخست. بەپەلا بەرەو خەڵکەکە گەڕایەوە. منداڵێکی کردە باوشی کە دەم و چاوی هەمووی خوێن بوو. خستیە ناو ئۆتۆمبیلەکەیەوە. بە خێراییەکی زۆر لە چاون بوو. دواتر کوڕەکە بووی دەرکەوت کە ئەو منداڵە لەسەر دوو چەرخە کەوتۆتە خوارەوە. کوڕەکە چووە پێشەوە و لەگەڵ خەڵکەکە داوەستا. پاش کەمێ بینی دایکی مناڵە بریندارەکە بەدەم هاوار هاوار و لە خۆدانەوە هاتە خوارەوە و بە ئۆتۆمبیلێ بەرەو نەخۆشخانە بەڕێکەوت. چەند ڕۆژێک دواتر دوای ئەوەی منداڵە بریندارەکە لە نەخۆشخانە دەرچوو هاتەوە ماڵەوە. کوڕەکە بە بیانووی هەواڵپرسینەوە چوو بۆ ماڵی ئەو منداڵە کە ئەوە یەکەم جاری بوو لەوەتەی بیری بێ بچێ بۆ ماڵێکی دیکە. لەو سەردانەدا دەرفەتی بۆ ڕەخسا پرسیاری پیاوی باخەکە بکە. دایکی منداڵەکە لە وەڵامی پرسیارەکانی داوتی پیاوێکی زۆر مرۆڤ دۆستە، زۆر خەمخۆر و دڵسۆزە. هەموو کارمەندە پۆلیسەکانی نەخۆشخانە وەکو گەورەیەکی خاوەن ڕێزی خۆیان ڕێزیان لێدەگرت. ئەفسەرێکی گەنجیش لەوێ بوو وەک پێشڵەوێکی خۆی هەڵسوکەوتی لەگەڵ دەکرد. پیان وتم ئەم پیاوە ئەفسەرێکی پلە باڵا بووە و خانەنشین بووە. لە کاتێکە لە ئەرک و ڕاژەدا بووە ڕێزی خەڵکی زۆر گرتووە. کوڕەکە دوای چەند خولەکێ دانیشتن هیوای زوو چاکبوونەوەی بۆ مناڵەکە خواست و ماڵەکەی بەجێهێشت. کوڕەکە زۆر چێژی لە بینینی ئەو باڵندە جۆر بە جۆرانە دەبینی کە لە باخەکەدا لەسەر دەست و شان و سەری پیاوەکە دەنیشتنەوە. لە ناخی دڵیەوە ئیرەی بە پیاوی باخەکە دەبرد کە باڵندەکان لە پیاوەکە نزیک دەبوونەوە. کوڕەکەش هەستی بە نزیکی دەکرد لە باڵندەکانەوە وەکەوەی ڕۆحی لە ناو باخەکەدا بێ. زۆر جار کە هەڵۆ یان هەر باڵندەیەکی گۆشتخۆر لە پیاوەکە نزیک دەبوویەوە ئەم لە ناو شقەکەی خۆیەوە سەری لە شانی خۆی دوور دەخستەوە هەتا نینۆکی باڵندەکان کوێری نەکا. ئەو هەستەش لای کوڕەکە هیچ پێناسەیەکی نەبوو. بەشی سێ. ئاشنابوونی کوڕە تەنهاکە و پیاوی باخەکە.
شەوێک پیاوی باخەکە دەستی بە سنگیەوە گرت. لەو کاتەدا کوڕەکە بە دوربین تەماشای دەکرد. پیاوەکە کوڕ بوویەوە، خۆی خست بەسەر خلۆکەی کێبڵەکەدا وەکەوەی ئازار زۆری بۆ هێنابێ. کوڕەکە وای هەست کرد پیاوەکە تووشی سەکتەی دڵ بوو بێ. بەپە لە چووە بەردەم باخەکە، تەماشای کرد دەستی هەر بە سنگیەوە گرتووە و بەدەنگێکی نزم ئەناڵێنێ. لەگەڵ چووە ناو باخەکە بۆن و بەرامەی خۆشیە و گوڵانە هات بەسەریدا کە پیاوی باخەکە ڕواندبوونی. کوڕەکە لە پیاوەکە نزیک بوویەوە و دەستی گرت و سەری بەرز کردەوە. لەو کاتەدا باڵندەکان وەکەوەی ڕۆحی خۆیان نازاری هەبێ شیوەنیان بۆ دەکرد، خۆیان دەکێشا بە هێلانەکانیاندا. پیاوی باخەکە سەیری کوڕەکەی کرد و وتی: من باشم، خەم مەخۆ، تۆزێکی دیکە باشتریش ئەبم. وەکەوەی گوێی لێ نەبوو بێ. کوڕەکە لە نزیکی وەستا بوو، هەتا ئازارەکەی نەما. پیاوەکە بە خێراتنی کرد و وتی: ئەزانی تۆ یەکەم کەسی دەیتە ناو ئەم باخە؟ ئەگەرە ئازارم نەبوایە ڕێگەم نەدەدای قاچ بخەیتە ناوی. ئەم ئازارە شتێکی یاساییە، هەر لە منداڵیمەوە وام جار جار لە سنگم دەدا. کوڕەکە ویستی بڕوا، بەڵام پیاوی باخەکە قۆڵی گرتووە ماژەی بەیەکێ لە کورسیەکانی دەوری خلۆکەی کەبڵەکەدا لەسەری دابنیشێ. ئەویش بە نابەدڵیەوە بەبێ ئەوەی هیچ قسەیە بکات دانیشت. پیاوی باخەکە لە پەرداخێکی جیاواز لەوەی خۆی چایەکی بۆ تێکرد. لە بەردەمی داینا و فەرمووی کرد بیخواتەوە. ئەو پیاوە وەکو وەستای تەلیسم و تارماییەکان وابوو، چرکە بە چرکە زیاتر چنگی لە ڕۆحی گیر دەکرد. کوڕەکە پرسیارێکی دیکەی بۆ دروست بوو: بۆچی لەو پەرداخەدا چای بۆ تێنەکرد کە شەوانە چای تێدەکرد و دەیڕشت؟ بەدەم خواردنەوەی چایەوە کوڕەکە پرسی: تۆ بە تەنها دەژیت؟ پیاوی باخەکە وتی: بۆچی دەپرسی؟ کوڕم هێشتا زووە بۆ پرسیارانە، دەبا من چیرۆکێکی کورتت بۆ بجەڕمەوە. کوڕێکە بوو کۆلیجی ڕاگەیاندنی تەواو کردبوو، لە چێشخانەیە کاری دەکرد. هەڵس و کەوتی پیرە پیاوێ سەرنجی ڕاکێشا، بەیانیەک ڤیدۆی ئەو پیاوەی تۆمار دەکرد. لە کاتی گێڕانەوەکەدا کوڕەکە مووەکانی سەرجەستەی گرش بوون. هەستی کرد چیرۆکی خۆیەتی، ویستی هەستێتە سەر پێ و بڕوە. پیاوەکە دەستی خستە سەرشانی و داینیشاندەوە درێژەی بە گێڕانەوەکەیدا. شەوان و بەیانیان و ئێواران کوڕەکە بە دوربین سەرنجی پیرە پیاوەکەی دەدا. پیرە پیاوەکەش گوێی پێ نەدەدا، چونکە هەواڵی پرسی بوو کە ئەم کارانەی بۆ مەبەستی خراپ نییە. دوای تەواو بوونی چیرۆکە کەوتی: ها کوڕم، چۆن چیرۆکێک بوو؟ کوڕەکە ڕووی کردە پیاوەکە وتی: نەکبەتی من لەوەدایە، هەرچی دەکەوێتە بەرهەستەکانم لی دەکۆڵمەوە. خۆشم ئەو سروشتەی خۆمم پێخۆش نییە، بەڵام چی بکەم؟ ئەوە منم ئاوا دروست بووم. چیرۆکەکەت چیرۆکی من و هەڵس و کەوتەکانی منن بەرامبەر بە تۆ. دەمەوێت دڵنیابی کە هیچ مەبەستێکی خراپ لە پشتی ئەو کارانەی منەوە نییە. تەنها هەڵس و کەوتت، باخەکەت، مۆمەکانت، باڵندەکانت، تەنیایەکەت، ئەو دوو پەرداخە چایەی شەوانەیەکێکیان دەڕژی زۆر سەرنجیان ڕاکێشاوم. واز دەکەم نهێنی گەورە لە پشتی ئەو کارانەوە هەیە، ئاواتما هەموو ئەو نهێنیانە بزانم. هەست بە پیاوی باخەکە دەکرا چەند وشەی نهێنی پێخۆش بوو کە لە دەمی کوڕەکە دەهاتە دەرەوە. بە خەندەیەکەوە وتی: نهێنی ئەگەر بەدەستی خۆتەوە بێ وەکو چەکێکی بەهێزە، لاوازیش بی هەر بەهێزی. بەڵام ئەگەر کەوتە دەست دوژمنەکەت بەهێزیش بی هەر لاوازی. هێزی هەموو گەورەی یەک لەو نهێنیەدایە کە ڕای گرتووە. کاتێ نهێنی شتەکان ئاشکرا ئەبێ وەکو جادوویەکی بەتاڵ وایە، بەهای ئەو شتە بوونی نامێنێ. کۆتا دێڕی قسەکانی پیاوی باخەکە و دێڕەبوو کە کوڕەکە هەزاران جار وتبوویەوە و خۆشی نەیدەزانی لەکوێوە ئەو وتەیە چۆتە ناو مێشکەوە. پیاوی باخەکە زیاتر لەسەر نهێنی ڕۆیشت، وەکو ئەوەی ئاماژەیەک لە قسەکانیدا هەبێ وتی: نهێنی پیاوی خۆی دەوێ، هەرچەندە پیا و هەر نهێنیەکان نەزانێ باشترە. چەند خۆشە بەسەر شەقامەکاندا بڕۆیت و بیر لەو زێرابە نەکەیتەوە کە لە بن پێیەکانتەوە بە ژێر زەویدا دەڕوە. چەند خۆشبەختی خەیاڵت لای ئەو کێبڵانە نەبێ کە لە ژێر پێتەوە ڕاکێشراون، تەنها ڕووی جوانی شەقامەکان ببینی نەک نهێنیەکانی ژێرەوە. چەند ئاسوودەی تەنها خەیاڵت لای ئەوە بێ لەسەر ئەو شەقامی دەڕووی چەند خواردنگە و شەربەتخانەی تێدایە، تا چەند دەرفەتی ئەوەت هەیە لێیان بخۆیت و بخۆیتەوە. تۆزێک وەستا پاشە ناسەیەکی قۆڵ درێژەی بە قسەکانی دایەوە وتی: نهێنی هی خۆت بێ یان هی خەڵک وەک دیلت لێ دەکا. تۆ بڕوانە کام مرۆڤی بەهێزە کاتێ نهێنی دەکەوێتە لای کەسێکی دیکە لی دەپاڕێتەوە یان هەڕەشەی لێ دەکا کە هەردوو هەڵس و کەوتەکە سەرچاوەکەی ترسانە لە ئاشکرابوونی نهێنیەکە. ئەو قسانە پیاوەکەی لە دڵی کوڕەکەدا زیاتر خۆشەویست کرد. هەستی کرد خۆی قسە بۆ خۆی دەکا. هاوڕای قسەکانی بوو،
شتێکی دیکە کە سەرنجی ڕاکێشا لە کاتی قسەکردنەکەیدا پیاوەکە زۆر سەیری شوقەکەی خۆی دەکرد وەکەوەی کەسێ لەوێوە چاوی لێی بێ. جار جارا زەردەخەنەیەکی بۆ دەکرد. کوڕەکە هیچ حاڵی نەدەبوو سەرنجی لە باڵندەکاندا کە باڵندەی هەمە جۆر بوون و لەناو قەفەزدا بوون، هەرچەندە دەرگای قەفەزەکان دانەخرابوون بەڵام هیچێکێ لە باڵندەکان نەدەهاتنە دەرەوە. ئەو پیاوە میهرەبانیەکی بە جۆرێک بوو تەنانەت باڵندە گۆشخۆرەکانیشی فێری خۆشەویستی کردبوو. لەلایەکی دیکەشەوە لە ڕوخساریدا نامۆییەک بەو خۆشەویستی و میهرەبانیە بەدیەکرا. وا دەردەکەوت و ڕەبوونیە و پیاوە دامرکانەوەی ئەستەم بێ ڕێگەی پێنەگیرێ و وەک زریانێ هەموو شتێ داپۆشێ. ئەو شەوە کوڕەکە و پیاوی باخەکە زۆر قسەیان کرد وەکو ئەوەی تینوی قسەکردن بن لەگەڵ یەکتر، وەکو دوو ئاشنای دێرین کە دوای چەندین ساڵ یەکتریان بینی بێتەوە. لە دوای یەکەم شەوی قسەکردنیانەوە کوڕەکەش خوی پیاوی باخەکەی گرت. شەوان کەمترین کات دەچووەوە ناو شقەکەی خۆی. ئەو شەرمی دەکرد پرسیاری نهێنیەکان لە پیاوەکە بکە یان داوای لێ بکە ناو ماڵەکەی ببینێ. حەزی دەکرد وەردە وردە خۆی نهێنیەکانی لا بدرچێنێ. شەوەیەک پیاوی باخەکە بە کوڕەکەی وت: کوڕم، ماوەیە کە پرسیارێ مێشکی داگیر کردوم، حەزەکەم پرسیارەکە بکەم، تۆش ئازادی وەڵام دەدەیتەوە یان نا؟ کوڕە تەنها کەوتی: فەرموو بە خۆشحاڵیەوە ئەمەوێ پرسیارەکەت بکەی. پیاوی باخەکە وتی: ئەتوانم چیرۆکی تەنهایت بزانم؟ کوڕە تەنها کەوتی: بێگومان ئەتوانی. کوڕەکە چیرۆکی خۆی بەم شێوەیە جێڕایەوە وتی: من نەوەی یەکێک لە خانەوادە ناودارەکانی ئەم شارم، لەو جۆرە خانەوادانی کە دەبنە شوناز بۆ شارێ، بەڵام من لە دایک و باوکێکی ڕق ئەستور هاتوومەتە سەر ئەم زەمینە کە نەیانتوانی سێبەری گەورە بوونم بن. دایک و باوکم بەهۆی ناکۆچی نێوانیانەوە لە یەکتر جیابوونەوە. لە کاتی جیابوونەوەیاندا لە بەردەمدا دووەربڕیاریاندا من لە خانەی بێسەرپەرشتان گەورە ببم، هەتا لە کاتی بینینی مندا کێشەیان بۆ دروست نەبێ. دایکم هەر کاتێ سەردانی دەکردم تاوانی هەڵوەشانەوەی خێزانەکەمانی دەکردە ملی باوکم، هەر کاتێکیش باوکم سەردانی دەکردم تاوانی جیابوونەوەکەی دەخستە ئەستۆی دایکم. ئەوە ژوای کرد من ڕقم لە هەردووچیان بێ. زۆر قۆڵ بیرم لەوە دەکردەوە بۆچی تاکەکانی کۆمەڵگاکەم ئەوەیان بەلاوە گەنگ نییە، هۆکار و دەرەنجامی ڕووداوەکان چین، هێندەی ئەوەی بۆ ڕووداوەکان تاوان بارێ دەستنیشان بکەن. کاتێ گەیشتمە تەمەنی یاسایی و بڕیاردانی خۆم، لە یەک ڕۆژدا بانگێشتی دایک و باوکمم بۆ خانەی بێسەرپەرشتان کرد. بەڕێکەوتەوە ڕۆژەی دیاریم کردبوو باران دەباری. باوکم پێش دایکم گەیشتە لام، هەرچەند باوکم زۆر هەوڵیدا قسەم لەگەڵدا بکە، بەڵام من ئامادە نەبووم بە تەنها قسە لەگەڵ هیچیان بکەم. دوای ئەوەی دایکم بەدەم تەکاندنی چەترە سوورەکەی دەستیەوە زۆر بێباکانە بەلار و لەنجەوە خۆی کرد بە ژوورە، منی بینی کە لەگەڵ باوکمدا وەستا بووم، ویستی بڕوات و چەند هەنگاوێ بەرەو دەرگاکە گەڕایەوە. بەدەنگێکی زۆر بەرز بانگی دایکمم کرد، ئەویش وەستا و بەرەو ڕوومان گەڕایەوە. کە گەیشتە لامان پێم وتن: لە ژیانی مندا ئێوە هیچ نین، لەم چرکەیەوە ئازادبوونی ڕۆحم لە هەردووکتان ئاشکرا دەکەم، وەکەوەی نەتانتوانی بەیەکەوە گەورم بکەن با هیچ نەبوایە، من لەلای یەکێک لە ئێوە گەورە بوومایە. ئەگەر بەڕاستی من کوڕی ئێوە، نەفرت لە ناوبانگتان، بڕۆن نامەوێ ئێوە و کەسە نزیکەکانتان ببینمەوە، نامەوێت درۆی خۆشەویستیم بۆ بکەن. هێندە بە تووڕەیەوە قسەم بۆ دایک و باوکم کرد، هیچیان پێنەوترا و بە بێدەنگی چوونە دەرەوە. دوای ئەوەش من واژۆم لەسەر بەڵگەنامەی چوونە دەرەوەی خۆم لە خانەی بێسەرپەرشتان کرد. لەو چرکەیە بە دواوەشانم خستە بەر سەختیەکانی ژیان، هەتا خوێندنی زانکۆم تەواو کرد و بڕوانامەی بە کالۆرێسم لە ڕاگەیاندنا بەدەستهێنا. کوڕەکە و هەم پیاوی باخەکەش هیچیان ناو لەلایەن گرنگ نەبوو، ڕێکەوتبوون لەسەرەوەی ئەوان هەر کەسێکن و هەر ناوێکیان هەیە وەک دوو مرۆڤ ڕێز لە یەکتر بگرن. کوڕەکە بە بەڕێز بانگی دەکرد و پیاوەکەش بە کوڕم ئەوی بانگ دەکرد. پیاوی باخەکە زۆر ڕقی لە وشەی من بوو کە گوێی لێ دەبوو یەکێک دەیوت من تووڕە دەبوو، دەیوت من نەفرەت لە من، نەفرەت لە تۆ، بڵێ ئێمە تۆ چیت کردووە تا بڵێ من؟ ئێمە هەرچی دەکەین هەر بە شوێن پێی ڕابردووەکاندا دەڕۆین، هەر کەس داهێنانێ بکە پێشتر نەکرابێ مافی ئەوەی هەیە بڵێ من. ئەو پیاوە دەریایەک بوو لە زانست، باسی هەرچی بکردایە ئەو ئەگەر شارەزایی تەواویشی نەبوایە شتێکی سەرەتایی لەبارەیەوە دەزانی. ئەو دەیزانی لە دەرزیەکەوە چۆن دروست دەکرێ هەتا کەشتی ئاسمانیەکان. میکانیزمی ئیشکردنی زۆربەی ئامێرەکانی دەزانی، هەتا گەشەی ڕۆک و زیادبوونی جان لە بەران و پێویستەکانی گەشەکردنیانی دەزانی.
شارەزاییەکی زۆری لە دیاردە سروشتی و گردونیەکاندا هەبوو. سەرەڕای ئەوەش هەمیشە وەکو نەزانێ خۆی دەردەخست. زۆر جار دەیوت مرۆڤ تا دەمرێ خوێنکاری ژیانە. شەوانە جارجار پیاوی باخەکە سەری لە ناو شقەکەی دەدا. هەندێک جار بەڕووی خۆش و پێکەنینەوە و هەندێک جاریش بە هیلاکی و بەڕووی گرژەوە دەگەڕایەوە. ئەوەش گرێ کوێرەیەک بوو، کوڕەکە بووی نەدەکرایەوە. شەوێک پیاوی باخەکە ژماری تەلەفۆنە گەڕۆکەکەی لە کوڕەکە داوا کرد. کوڕەکە بە خۆشحاڵیەوە ژمارەکەی پێدا. ماوەیەک تێپەڕ بوو، هیچ پەیوەندیەکی لە پیاوەکەەوە پێوە نەکرا. هەتا کۆتایی دەڕۆژ یەکەمی مانگی جوون. لەو ڕۆژەدا پیاوی باخەکە پەیوەندی بە کوڕەکەەوە کردووتی: سڵاو کوڕم، ئەم کاتت باش. کوڕە تەنها کەوتی: سڵاو بەڕێز، زۆر سوپاست دەکەم. پیاوی باخەکەوتی: ئەم شەو ناتوانم بتبینم، یادێکی تایبەت بە خۆمم هەیە. کوڕە تەنها کەوتی: زۆر باشە، سەلامەت و ئاسوودەبی. پیاوی باخەکەوتی: زۆر سوپاس لەگەڵ تۆ، هیچ پێویستیەکت نییە؟ کوڕە تەنها کەوتی: نەخێر، زۆر سوپاس. پیاوی باخەکەوتی: کاتێکی خۆش، خوات لەگەڵ. کوڕە تەنها کەوتی: خوات لەگەڵ. کوڕەکە وەک هەمیشە عاشقی نهێنیەکان بوو. هەر لە دوای تەوابوونی کاری چێشخانەکە بەپەلە گەیشتە ماڵەوە کە تاریکی باڵی بەسەر شارەکەدا کێشا. کوڕەکە سەرجەم گڵۆپەکانی کوژاندەوە. لە کونێکی پەردەکەوە بە دووربینەکەی تەماشای باخەکەی دەکرد تا مەزرۆ بوو بزانێ پیاوی باخەکە لەو شەوەدا چی دەکا. پاش هاتوچۆکردن و گواستنەوەی هەندێک لە کەلوپەل بۆ ناو باخەکە، پیاوەکە 7 مۆمی پەپولەی دانا. یەک مۆمەکانی داگیرسان. فرمێسک بە چاوەکانی داهاتە خوارەوە. کوڕەکە تیانوسی بیرەوەری مۆمەکانی هێنا. تەماشای کرد. لەبارەی مۆمەکانەوە ئەو شەوە یاداش نەکرا بوو. لە ناو تیانوسەکەدا وەشی تۆمار کرد. پیاوی باخەکە ئەو شەوە پەرتووکی نەخوێندەوە. لە جێی ئەوە لە تیانوسێکی بەرگ جوانە کە گومان دەکرات تایبەت بێ بەو یادا ماوەیەکی زۆر شتی نووسی. عاشقی نهێنی مۆمەکان خۆی بوو. ئەو کوڕە دەیویست سەرجەم نهێنیەکان ئاشکرا بکە، بەڵام پیاوی باخەکە هەمیشە بە جۆرێ هەڵسوکەوتی دەکرد کوڕەکە نەتوانێ بچێتە پێشتر و تێکەڵی نهێنیەکانی ببێ. شەوانە کە بەیەکەوە دادەنیشتن، زۆر جار پیاوەکە قسەی دەکرد و کوڕەکە گوێی بۆ دەگرت. وەکو مامۆستایەکی دڵسۆز درەختەکان و گوڵەکانی پێدەناسان. پێی دەوت: چ ساڵێک ئەو درەختەی ڕواندووە، ئەوی تریان چ ساڵێ؟ پێی دەوت: کەی بەریان گرتووە، چ ساڵێ ئاو نەبووە؟ هەندێک لە درەختەکانی وشک بوون و دواتر لە جێگەکەی درەختی دیکەی ڕواندووە. باسی باڵندە و هەڵۆ و بازەکانی بۆ دەکرد کە کاتی خۆی باوکانە و دایکانی ئەوانی چۆن دەستکەوتووە، چۆنیش مردوون. هەتا باسیەوەی دەکرد ئەو باڵندانە چەند هێلکە دەکەن، چەندی پێدەچێت تا هێلکەکە هەڵبێ، نێرە و مێیەکان بەچکەکان چۆن بەخێو دەکەن. شەوێ کوڕەکەی بردە بەردەمیەکێ لە درەختەکان. کوڕەکە سەیری کرد ئەو درەختە هێندە بەری گرتبوو، لق و پۆپەکانی داکەوتبوون. پیاوەکە ئاماژەی بۆ درەختەکە کردووتی: ئەم درەختەی دەبینی کە تازە هاتبووینە ناوەم شقەیە چەند ساڵێکی زۆر پێشێستا. هەناسەی کێڵکێشا و فرمێسک بە بێدەنگی لە چاوی تکا و بەسەر ڕوخساریدا هاتە خوارەوە. نەیتوانی درێژە بە گێڕانەوەکەی بدا. کوڕەکە بێدەنگ گوێی گرتبوو، نەیدەویست بیرکردنەوەی ببچڕێنێ. پیاوەکە چاوەکانی سڕی و درێژی بە گێڕانەوەکەیدا. تازە هاتبووینە ئێرە، ئەم باڵەخانانە تازە دروستکرا بوون. کرێکارێ ئەم درەختەی بۆ هێنام. ئەو کات یەک لەق بوو. چاڵێکم بۆ هەڵکەند و ڕواندم. لە تەمەنی 2 ساڵیەوە بەردەگرێ و لە بەرهەمەکەی دەخۆم. کوڕەکە لە قسەکانی پیاوەکەوە شتێکی بۆ دەرکەوت. کاتێ هاتۆتە ناو ئەم شقەیە بە تەنها نەبووە، چەند پرسیارێکیش سەری هەڵدا. ئەوانی لەگەڵی دابوون چێبوون؟ ئەی کوان ئەوان لەکوێن؟ بۆچی ئێستا بە تەنهایە؟ کوڕەکە وازی لە بیرکردنەوەی خۆی هێناوەویستی ئەو باسە بگۆڕێت کە بوو بەهۆی فرمێسک و ژانی پیاوەکە و پێیوت: بەڕێز، منەمەوێ زۆرترین ئەزمموی ژیان لە تۆ فێر ببم. پیاوەکە هێشتا فرمێسک لە چاوەکانی دابوو. زەردەخەنەیەک هاتە سەر لێوی وتی: کوڕم، کەس ئەزمون لە کەس فێر نابێ. ئەزمون شتێکە وەک زستانە بێ جەستەت بتەزێنێ، وەک هاوین ئەبێ گەرمت داپێنێ. ئەزمونە بێ بەری بکەویت و بەرت بکەوێ. ئەو کاتە فێرت ئەکا چۆن بژی. ئەزمون شتێکە هەتا پیایدا نەڕۆی هیچ شێزێ نییە پیشانت بدا. ئەزمون وەک باوەڕێک وایە ئەچێتە هەموو خانەکانی لەش و خەیاڵ و زانینی مرۆڤەوە. کوڕەکە هێندەی قسە لەگەڵ پیاوی باخەکە کرد، خەم و فرمێسکی لەبیر بردەوە. وەرزەکان بۆ پیاوی باخەکە هیچ گرنگجێکی نەبوو. هەتا کاتی بارانبارینیش پیاوی باخەکە هەر خزمەتی باخەکە و باڵندەکانی دەکرد. جار هەبوو پیاوەکە لەژێر ئەو کەپرە بچووکەدا دەبینرا کە بۆ خۆپاراستن لە گەرمای هاوین و بارانی زستان دروستی کردبوو. وەکەمیشە 2 پەرداخ چای تێدەکرد. ئەوەی خۆی دەخواردەوە و ئەو پەرداخشکە لە بەرامبەر خۆی دەیدەنا، دوای ساردبوونەوەی دەیڕشت. لەو کەش و هەوە و باران بارینەدا
هەناسی پیاوی باخەکە لەبەر تیشکی ڕووناکەرەوەکانی بەردەم باڵەخانەکان دیمەنێکی زۆر جوانی هەبوو. لە دوای کڕینی شوقەکەەوە کوڕەکە بەو موچەیەی لە چێشخانەکە وەری دەگرت. بڕێ پاری پاشەکەوت کردبوو. ئەو لەو کەسانە بوو کە نرخی پاری دەزانی، هەستی بۆ دەکرد پارە چچەکێکە بەدەست مرۆڤەوە، دەیویست بەو پارەیە شتێ بکڕێ، هەم پارەکەی لە دەست نەچێ و هەم چێژی لێ وەربگرێ. کڕینی ئۆتۆمبیلێکێ بوو لە بژاردەکانی باشترینیشیان بوو بەلایەوە. بەڵام کوڕەکە مۆڵەتی شۆفێری نەبوو، نەی دەزانی ئۆتۆمبیل لێ بخڕێ. پرسی بە پیاوی باخەکە کرد، ئەویش ڕێنمایی کرد دوای بەدەستێنانی مۆڵەتی شۆفێری ئۆتۆمبیل بکڕێ. کوڕەکە چەند مانگێ بەڕێی نووسینگەکانی فێرکردنی شۆفێری و بەڕێوەبرایەتی هاتوچۆوە بوو. دوای بینینی خولی شۆفێری و چەند بارەکردنەوەی تاقیکردنەوەکان سەرنجام بوو بە خاوەنی مۆڵەتی شۆفێری. ڕۆژێک بە مەبەستی کڕینی ئۆتۆمبیل بۆ کوڕەکە، پیاوی باخەکە بە ئۆتۆمبیلە مۆدێل کۆنە جوانەکەی خۆی چوو بە دوای کوڕەکەدا. لە نزیک چێشخانەکە وەستا هەتا کوڕەکە هات و بەیەکەوە بەرەو پێشەنگاکانی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل بەڕێکەوتن. لە ڕێگادا لە هەموو ئۆتۆمبیلەکانەوە خەڵک و شۆفێر و هەتا پیادەڕەوەکانیش سەیری ئۆتۆمبیلە ناوازەکەی پیاوی باخەکەیان دەکرد. کوڕەکەش سەیری شێوازی شۆفێریکردنەکەی دەکرد کە زۆر لەسەرخۆ و بە متمانەوە شۆفێریەکی جوانی دەکرد. کوڕەکە لە بینینی شۆفێری پیاوی باخەکە واستی بۆ کرد. پیاوی باخەکە وەکو ئۆتۆمبیلێک مامەڵە لەگەڵ ئۆتۆمبیلەکەی ناکە، بەڵکو بە جۆرێ لە ڕێزەوە لی دەخورێ، وەکەوەی هاوڕێیەکی دێرین بن و زۆر ڕۆژگاریان بێکەوە تێپەڕان دەبێ. لە پێشەنگاکانی ئۆتۆمبیل پیاوی باخەکە وەک کەسێ تەنها ئیشی کڕین و فرۆشتنی ئۆتۆمبیل بێ، زۆر بە شارەزاییەوە پرسیاری لەبارەی ساڵی دروستکردن و تایبەتمەندی ئۆتۆمبیلەکانەوە دەکرد. بۆنیت و سندوق و دەرگای هەر ئۆتۆمبیلێکی دەکردەوە کە بەلایەوە گونجاو بووە. سەیری بۆ یاخوو بزوێنەر و هەموو بەشەکانی ئۆتۆمبیلەکانی دەکرد. ئیشی بە بزوێنەری ئۆتۆمبیلەکە دەکرد و گوێی لە دەنگی دەگرت. بە جوانی لە تونند و تۆڕی ئۆتۆمبیلەکانی دەکۆڕیەوە، هەر ئۆتۆمبیلێکی پەسەند بکردایە لەسەر نرخەکەی گفتوگوی دەکرد. زۆر گەڕان بۆ ئۆتۆمبیلێکە بیکڕن، بەڵام پیاوی باخەکە دڵی لەسەر هیچ ئۆتۆمبیلێ ساغ نەبوویەوە. کوڕەکە خەریک بوو نائومێد ببێ، وای هەز دەکرد پیاوی باخەکە نایەوێ ئۆتۆمبیل بکڕن. یەک دوو پێشەنگایەکی دیکە گەڕان و لە گۆڕەپانی یەکێک لە پێشەنگاکاندا بوون. ئۆتۆمبیلێک هاتە ناو گۆڕەپانەکە و شۆفێرەکەی دابەزی. پیاوی باخەکە بەرەو ڕووی ڕۆیشت. پاش گفتوگۆ و پشکنینی تەواوی ئۆتۆمبیلەکە بە بڕێ پارەی کەمتر لەوەی کوڕەکە بۆ کڕینی هێنابووی ئۆتۆمبیلەکەیان کڕی. واژووی گرێبەستی کڕین و فرۆشتنیان کرد. پاشان کوڕەکە بە ئۆتۆمبیلەکەی خۆی لە دوای ئۆتۆمبیلی پیاوی باخەکەوە ڕۆیشت هەتا گەیشتنە ماڵەوە. لە دەمە و خۆراوابووندا پیاوی باخەکە وێنەیەکی جوانی کوڕەکەی لەگەڵ ئۆتۆمبیلەکەیدا گرت. کوڕەکە ژوێنەکەی لە ژمارەکانی خۆیدا لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کردەوە. لەلایەن هاوڕێیانی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە پیرۆزبایی لێکرا، نامی ئەلکترۆنی و تەلەفۆنی زۆری بۆ هات. پرسیاریان دەربارەی نرخ و تایبەتمەندی ئۆتۆمبیلەکەی لێ دەکرد. ئەوەی کە دڵی کوڕەکەی زیاتر خۆش دەکرد ئەوە بوو هەمووان پێیان دەوت ئۆتۆمبیلەکەت بە بەراورد بە نرخی ئێستای بازار زۆر هەرزان کڕیوە و هەندێک هاوڕێی نرخی زیاتریان پێدەدا ئەگەر بە فرۆشتنی ڕازی ببوایە. کوڕەکە تا ئەو کاتێک کە ئۆتۆمبیلی کڕی هیچ هەواڵێکی لەو کارە چاوچنۆکیانە نەبوو کە بازرگانەکانی تایبەت بەهێنان و کڕین و فرۆشتنی سوتەمەنی ئەیان کرد. چاوچنۆکی و بەرژەوەندی پەرستنی زۆرێک لە بازرگان و خاوەنی بەنزینخانەکان گەیشت بۆ ئاستێ لە هێنانی سوتەمەنی کوالیتی خراپدا بژێوی خەڵک و ژینگە و بێوەیی شۆفێر و سەرنشینەکان لەبەر چاو نەگرن. هەر بە کاریگەری بەنزینی خراپ لە وەرزە گەرمەکاندا لەم لاو لای شەقامەکانەوە ئۆتۆمبیلی پەککەوتو دەبینران، ساڵانەش ژمارەیەکیان لێ دەسووتە. کوڕەکە زۆر جار بیری لەوە دەکردەوە تووشی هەر کێشەیەک ببێ لە ئۆتۆمبیلەکەیدا کەس ناناسێ پەنای بۆ ببە، تەنها پیاوی باخەکە نەبێ، دەترسا ڕۆژێک ئۆتۆمبیلەکەی پەکی بکەوێت و کەس فریای نەکەوێ. بەیانیەک لە ڕێی چوونی بۆ چێشخانەکە کوڕەکە هەستی کرد ئۆتۆمبیلەکەی تەکان دەدا، جار جار دەکوژایەوە و ئیشی پێدەکردەوە. بەناڕەحەتیەکی زۆر گەیشتە چێشخانەکە. پاش نیوەڕۆ لە کاتی گەڕانەوەیدا دوای چەند خولەکێک لە لێخوڕینی لە کارکەوت و ئیشی نەکردەوە. تەلەفۆنی بۆ پیاوی باخەکە کرد هەتا ڕێنمایی بکە. لە وەڵامی پەیوەندەکەیدا داوای ناونیشانی ئەو شوێنەی لە کوڕەکە کرد کە تێیدا ئۆتۆمبیلەکەی پەکی کەوتووە. ئەویش ناونیشانەکەی پێوت و چاوەڕێی هاتنی دەکرد. پیاوی باخەکە بەکەمتر لە نیو کات ژمێر گەیشتە لای، ماوەیەک خەریکی ئۆتۆمبیلەکەی بوو، چەند جارێ سولفی لێدا و هەندێ بەشی پشکنی. دواتر فیول پەمپەکەی دەرهێنا، چوو فیول پەمپێکی نوێی هێنا، خستی سەر ئۆتۆمبیلەکە و ئیشی پێکردەوە. پاشان هەموو کەلوپەلەکانی خستەوە شوێنی خۆی و دواتر بە دوای یەکدا ڕۆیشتنەوە بۆ ماڵەوە.
ئەو ڕۆژە هەرچەند پیاوی باخەکە گەیشتە فرێی کوڕەکە لە جێی ئەوەی کە دڵخۆش بێ هەستێکی زۆر ناخۆش سەراپایی بوونی گرتەوە. هەستی بە بێکەسی خۆی کرد، زیاتر لە هەر کاتێکی تر بەخۆی وت منی تەنها منی بێکەس چی دەکەم بەسەر ملی ئەم بوونەوە. ئەو شەوە کە لەگەڵ پیاوی باخەکە دانیشتن باسی ئازاری هەستکردن بە تەنهایی خۆی بۆ کرد. پیاوی باخەکە بە یەک وشە وەڵامی دایەوە وتی خۆشبەختیت. دواتر وتی بڕوانە کوڕم، تۆ تەنها لە گۆشەیەکەوە سەیری تەنهایی خۆت دەکەی، منیش لە چەند گۆشەیەکی دیکەوە لی دەڕوانم. مرۆڤە تەنهاکان هەمیشە سادەتر دەژین. تەماشاکە ئەم هەموو خەڵکە کە هاتووچە و سەردانی یەکتر دەکەن هەمویان یەکتریان خۆش ناوێ، هەمویان بۆ یەکتر باش نین. ژن و پیاو هەیە، ماڵی باوکی هەر یەکەیان زۆر خراپن، تەنها لەبەرەوەی ماڵی باوکی خۆیانە دانی پێدانانێن. ئەم هەموو هاتووچە و ڕووپاماییە بە تەنها بۆ بەجێهێنانی ئەرکی کۆمەڵایەتی نییە. دەست بە تەنهایی خۆتەوە بگرە. منیش ڕۆژانێ ئاوا 4 دەورم چۆڵ نەبوو. من 3 خوشک و 3 برام هەیە، هاوسەرم هەیە و خاوەنی 2 کوڕ و کچێکم. خوشکەزا و برازای زۆرم هەیە، خاڵ و خاڵۆزا و مام و ئامۆزا و پور و پورزا و کەس و کارم زۆرە. ئێستا بڕوانە کەس دەبینی لە 4 دەورم؟ لە کاتی ئەو قسانەدا بارودۆخی دەرونی پیاوەکە لە ڕوخساریدا ڕەنگی دابوویەوە و زۆر خراپ دەردەکەوت. ناخی کوڕەکە قوڵپی دەدا بۆ پرسیارکردن، بەڵام دەترسا وەڵام نەدرێتەوە. چەند خولێکێکی پێچوو هەتا زۆری لە خۆی کردووتی ئەی بۆ بەم جۆرە لێرەی. پیاوی باخەکە بەدەم ئەو نەرمەبایەوە کە سەمای بەلقی درەختەکان دەکرد سیرێکی ڕووناکەرەوەی بەردەم باخەکەی کردووتی مۆڵەتم پێدان بڕۆن و پەیوەندی کۆمەڵایەتیم لەگەڵ هەموو کەس و کارم بڕی، هەتا ئاگری ئەو یاریانەی من لەگەڵ چەند کەسێک دەستم پێکردبوو نەیان سووتێنێ. ئەگەر چی لە دوورەوە ئاگام لە هەموو ژیانیانە، ڕۆژانە وێنەکانی ئەوان دەبینم بەبێ ئەوەی ئەوان بزانن من بارودۆخم چۆنە. کوڕە تەنها کەوتی هاوسەر و مناڵەکانت بۆ کوێ چوون؟ بۆچی تۆش نەڕۆیشتی؟ پیاوی باخەکەوتی کوڕم من لەبەر ڕق و خۆشەویستی لێرم. داوای لە کوڕەکە کرد کە هەرگیز پرسیاری شوێن و ناوی هیچ کەسێکی لێ نەکا، ئەویش بەڵێنیدا پرسیاری لەو جۆرە دووبارە نەکاتەوە. پیاوی باخەکە پاشکەمێ دەستی خستە سەرشانی کوڕەکە و بەهێمنی پێیوت کوڕم مرۆڤ دەبێ کەسێ هەبێ ئاگای لێ بێ. من هەتا لێرە بوونم هەبێ ئاگام لێت ئەبێت و پشتیوانت ئەبم. هەرچەند من تێکەڵی کەس نابم و ڕێگەش نادەم کەس لێم نزیک ببێتەوە، چونکە هاوڕێیەتی کردن و تێکەڵبوون لەگەڵ خەڵک بەرپرسیارەتیەکی گەورەیە کە زۆر کەس ئەوە نازانێ. نزیک بوونەوەی تۆ شتێکی ترە، زۆری پێدەچێ هەتا دەیزانی، ڕەنگە تا مردنیش هەر نەیزانی. کوڕە تەنها کە پیاوی باخەکەی زۆر خۆش دەویست، وەکوو گەورە و دڵسۆزێکی خۆی سەیری دەکرد. خۆشەویستیەکەی ئەو تایبەتمەندیانە دروستی کردبوو کە لە کەسایەتی پیاوی باخەکەدا هەبوو. ئەوانیش ئەوە بوو کە مرۆڤ دۆست بوو، ژینگە دۆست بوو، خاوەنی زانست و ئەزمون بوو، چارەسەری هەموو کێشەکانی لەلا بوو، هەمیشە لە سەروی کێشەکانەوە دەردەکەو، وەک دارسنە و بەرێکی پتە و ڕەگی داکوتا بوو. هەمیشە بیر و ڕاکانی بەگشتی پێچەوانەی خەڵک بوو. هەر کات کوڕەکە پرسیارێکی لێ دەکرد بە پێچەوانەی وەڵامی پێشبینی کراوەوە وەڵامی وەردەگرتەوە. لە یەکێک لە گفتوگۆکانیاندا پیاوی باخەکە قسەیەکی سەرنجڕاکێشی کردووتی مرۆڤە خراپەکان گەورەترین چاکەیان بەرامبەر بەشکۆی مرۆڤ کردووە. ئەگەر مرۆڤە خراپەکان خراپەکاری نەکەن مرۆڤی باش دەرناکەوێ. ئەو نەخۆشانەی شێت و شەیدای ئەوەن خەڵک بە باشیان بزانێ، هێندە چاکەیان دەکرد، سنووری شکۆ و ڕێزی خۆیانیان دەشکان تەنها بۆ ئەوەی خەڵکی بە باشیان بزانن. ئەو ماوەیەی کە کوڕەکە لەگەڵ پیاوەکە لە باخەکەدا شەوان دادەنیشتن و قسەیان دەکرد، پیاوی باخەکە چەند جارێک دەچووە ناو شقەکەی خۆی. شەو بۆ شەو ژمارەی چوونە ژوورەوەکانی زیاتر دەبوو. کوڕەکە ژوای هەز دەکرد بۆ هێنانی شتێک یان بۆ چوونە سەر ئاو دەچێ. شەوێ کوڕەکە هەستی کرد یەکێک لە پەردەکانی شقەکەی پیاوی باخەکە جوڵایەوە. تیشکێکی ڕووناکی لە ناو شقەکەیدا بەدی کرد. دوای چەند چرکەیەک پیاوەکە چووە ژوورەوە بۆ ناو شقەکە. زۆری پێچوو، کوڕەکە زۆر چاوەڕێی کرد. گومانی کرد کەسێک لە ژوورەوە هەبێ، هەتا کاتی خەوتن کوڕەکە چاوەڕێی کرد، بەڵام پیاوەکە هەر نەگەڕایەوە. کوڕەکە کورتە نامەیەکی بۆ تەلەفۆنە گەڕۆکەکەی نرد. دوای ئەوەی پیاوەکە وەڵامی نامەکەی دایەوە، کوڕەکە دڵنیا بوو هیچی بەسەر نهاتووە. دەرگای باخەکەی داخست و بە پلیکانەکاندا چووە سەرەوە بۆ شقەکەی خۆی. کوڕە تەنها کە ساڵانێک بوو چاوەڕێ و ئافرەتە بوو کە لە یەکەم خەوی سێکسی کاتی پێگەیشتنیەوە خەوی پێوە دەبینی. باوەڕی وا بوو ڕۆژێک دێ بە چاوەکانی دەیبینێ، دەستی یەکتری دەگرن و بۆ هەتایە یەکتری دڵخۆش دەکەن. ئەو ماوەیە کوڕەکە بەردەوام خەوی دەبینی. هەموو خەوەکانی سەبارەت بەو کچە لە یەک دەچوون. بە جۆرێک بوو کچەکە لەو دیوی پەنجەرەیەکەوە دەردەکەوت و بەرەو لای ئەم دەهات و یەکتریان دەناسی.
لە خەوەکانیدا کچەکەی لەگەڵ خۆیدا دەبینی کە پیاسەیان دەکرد، شەربەتیان دەخواردەوە و هاوسەرگیریان دەکرد لەگەڵ زۆر خەوی دیکەی ئاڵۆز زۆر جاریش کە لە خەو هەڵدەستا خەوەکەی بیر نەمابوو، تەنها ئەوە نەبێ دەیزانی خەوی بە کچەکەوە بینیوە. ئەو ماوەیە لە چێشخانەکە وەکەوەی دڵی هەواڵی پێدابێ کە کچەکە دێ هێندە لەبەر پەنجەرەکەدا ڕادەوەستا و چاوەڕوانی کچی ناو خەونەکانی دەکرد. کە میوانێک دەهات بە زۆر بانگیانە کرد بچێ بە دەمێەوە. ماوەیەک تێپەڕی و کچەکە دیار نەبوو. نیوە ڕۆیەک کوڕەکە سەرقاڵی چەند میوانێ بوو. ئەو خواردنانی دەنووسی کە داوایان دەکرد. ڕووە و دەرەوە وەستا بوو. میوانەکان هەر یەک داوای خواردنێکیان کرد و نووسی. کە سەری هەڵبڕی لە پەنجەرەکەەوە کچی ناو خەونەکانی بینی کە بەرەو چێشخانەکە داهات و پیاوێکی پیریشی لەگەڵدا بوو. کوڕەکە سەرەتا وایزانی خەوە ویستی هاوار بکە وەک سەرجەمە و خەوانەی کە لەگەڵ ئەو کچە بینی بووی و هاواری بۆ لای خوا کردبوو با ئەگانێتەوە و ئەو خەوەی ببێ بەڕاستی. بەڵام ئەم جارە هاواری نەکرد چونکە هەرگیز خەوی وا درێژی نەبینی بوو. کچە و پیاوە پیرەکە دانیشتن. کوڕەکە بەپەلە چوو بە دەمیانەوە. بە چاوەکانی خەریکی دواندنی کچەکە بوو. کچەکە هیچی لێ تێنەگەیشت و هیچی نەوت. دڵی کوڕەکە پەلەپەلی بوو لەوەدا بوو لە ناو سنگی بێتە دەرەوە. ڕێزێکی زۆر بێسنووری بۆیان نوان. لە ڕێی کارمەندێکی چێشخانەکەوە بە زیادەوە ئەو خواردنانەی بۆ هێنان کە داوایان کردهبوو. هەر بە دەوریاندا دەهات و دەچوو پێشەوەی دەست لە خواردن هەڵبگرن. کوڕەکە یەکێک لە گێنەرەکانی بان کرد کە کاری گەیاندنی خواردن بوو بە دەرەوەی چێشخانەکە پێیوت ئەو پیا و کچە دەبینی نابێ بهێڵی لە چاوەدوەن ببن. ئەمڕۆ دەبێ بزانی بۆ کوێ دەچن بە تایبەت کچەکە. ئەگەر لە یەکتر جیابوونەوە هەتا دەگەمەلات بەلای کچەکەەوە بمێنەرەوە لە هەرکوێ بوو. ئەو کاتە پاداشتێکت دەکەم تا ماویت لە یادینەکەی. گەێنەرەکە ڕەزامەندی نوان بە سواری ماتۆرسکیلەکەوە لە بەردەمی چێشخانەکە چاوەڕوانی هاتنە دەرەوەیان بوو. کوڕەکە گەڕایەوە لای کچەکە و پیاوەکە و پێیوتن هیچ خواردنێکی تر نافەرمونون. سوپاسیان کرد و بەنەخێر وەڵامیان دایەوە. دواتر کوڕەکە بە پیاوە پیرەکەی وت من شێوەی تۆ زۆر دەکەم. هەواڵی ئیش و کاری لێپرسی. بە هەر جۆرێک بۆ خۆی لێ نزیک کردەوە. ژماری تەلەفۆنەکەی لێوەرگرت بۆ ئەوەی بە هەر ڕێگەیەک بۆ کچەکەی لێون نەبێ. کە تەواو بوون و ویستیان بڕۆن کوڕەکە زۆر وێری کردن کە پارەی خواردنەکەیان نەدەن بەڵام ڕازی نەبوون و ماڵاواییان لێ کرد و لە چێشخانەکە چوونە دەرەوە. کوڕە تەنها کە وەک ئەوەی بە نرخترین گەوهەری لە لێواری فەوتا نابێ لە خەمی کچەکەدا بوو. زۆر چاوەڕی هەواڵێک بوو لە گەیەنەرەکەوە کە گەیەنەرەکە پەیوەندی بە کوڕەکەەوە کردووتی سڵاو. کوڕە تەنها کەوتی سڵاو چیت بۆ کردم. گەیەنەرەکەوتی پیاوە پیرەکە لە کچەکە جیابۆتەوە. کچەکە خۆی کرد بە شەربەتخانەیەکدا لەو شەربەتخانەیە کار دەکا. کوڕە تەنها کەوتی کچەکە لە چاون نەکەی هەتا خۆم دەگەمەلات. گەیەنەرەکەوتی باشە بەسەر چاو لە بەردەم شەربەتخانەکە وەستاوم. کوڕە تەنها کەوتی ناونیشانی و جێگەیم بە کورتە نامەیەک بۆ بنێرە. گەیەنەرەکەوتی بەسەر چاو. کوڕە تەنها کەوتی خوات لەگەڵ. گەیەنەرەکەوتی خوات لەگەڵ. کوڕەکە بۆ تەواوبوونی کارەکەی چرکەی دەبژارد. دوای تەواوبوونی بەپەلە خۆی گەیاندە ئەو ناونیشانەی گەیەنەرەکە بۆی ناردەبوو. لەگەڵ گەیشتنیدا گەیەنەرەکەی ئیزندا و خۆی کرد بە شەربەتخانەکەدا. کچەکە بە چاوەکانیدا دیار بوو کە کوڕەکە ئەناسێتەوە. ئەزانێ هەمان کوڕی چێشخانەکەیە. ئەو شەربەتەی کوڕەکە داوای کردبوو دایە دەستی. پاشان کوڕەکە لە بەرامبەر کچەکە دانیشت. هەتا کاتی داخستنی شەربەتخانەکە کوڕەکە ئەڕۆیشتووە هات. جار دانیشت و شەربەتێکی دیکەی دەخواردەوە. تەنانەت ئەو شەربەتانەشی تام کرد کە هیچ کات ئارەزووی لە خواردنەوەیان نەبوو. لە کاتی خواردنەوەی شەربەتەکاندا کچەکە جار نیگایەکی بۆ دەکرد. ئەو ڕۆژە کوڕەکە بوونی پڕبوو بوو لە خۆشی و شادی. ئامادە نەبوو کچی ناو خەوەکانی لەدەست بدا. کۆڵی نەدا هەتا کاری کچەکە تەواو بوو. دوای کچەکە کەوت. لە کۆڵانێکی تسک و تاریکدا ژماری تەلەفۆنەکەی لێوەرگرت و ماڵاواییان لە یەکتر کرد. یەکەم وشەکە لە ڕێی تەلەفۆنە گەڕۆکەکەوە کچەکە بە کوڕەکەی وت ئەوە بوو تۆ بۆچی ئەتەوێ قسە لەگەڵ من بکەی؟ کوڕەکە وتی تۆ زۆر نەرمیت ئەمەوێ شوشەی بوونم بکەیتە ئامێزت. نەهێڵیت نە هیچ بشکێم نە هیچ بمشکێنێ و هیچ شتێکی سەبارەت بە خەوەکانی بۆ باس نەکرد. لە یەکەم چرکەوە بە قسەکردنی لەگەڵ کچەکە زۆر دڵخۆش بوو. لە ڕێی پەیوەندی تەلەفۆنیەوە سەرجەم ناونیشانەکانی تۆڕی کۆمەڵایەتی کچەکەی دەستکەوت. لە تۆڕی کۆمەڵایەتیش بوون بە هاوڕێی یەکتری. پاش ئاشنابوونێکی سەرەتایی و دروستبوونی هەستی دڵنیایی لای کچەکە وەردە چیرۆکەکانی ژیانی خۆی بۆ کوڕەکە دەگێڕایەوە. سەرەتا باسیەوەی بۆ کرد کە مناڵ بووە لەم شارەوە بە خێزانی چوونەتە وڵاتێکی دیکە. ئەو وڵاتەش نە زمان و نە کلتور و نە هیچ شتێکیان لە هیەم شارە نەچووە. باسی گەورەبوونی خۆی بۆ کرد چۆن خوێندوێتی و چۆن ژیاوە. هەتا باسی یەکەم کوڕی کرد کە لە مناڵیدا عاشقی ئەم بووە.
باسی چۆنەتی گۆڕینەوەی نامەی دەستنووسی کرد لەگەڵ ئەو کەسەی خۆشی ویستووە، باسیەوەی بۆ کرد چۆن هاتوونەتەوە ئەم شارە و درێژەی بە خوێندن داوەتەوە. بە قسەکانیدا دیار بوو کە کچەکە خاوەنی خەم و ئازارێکی زۆرە. کوڕەکە لەو کاتەدا خۆی وەک خەمڕەوێنێکی کچەکە داهاتە بەرچاو، چونکە کوڕەکە گوێگرێکی باش بوو بۆ خەم و ڕازەکانی. شەو هەبوو هەتا کاتی ڕۆیشتنی بۆ چێشخانەکە گوێی لێ دەگرت و قسەی بۆ دەکرد، یان نامە ئەلەکترۆنی بەردەوام لە نێوانیاندا ئاڵ و گۆڕ دەکرا. کچەکە هەموو شتێکی ڕۆژانەی خۆی پێدەوت، تەنانەت ئەوەشی پێدەوت پیاوەکان چۆن لێی نزیک دەبنەوە، چۆن گێچەڵ بە جوانیەکەی دەگرن. کوڕەکە بەردەوام تکای دەکرد یەکتر ببینن، ئەیویست ئەوەی لە دڵیدا بۆ ڕوو بە کچەکەی بڵێ، بەڵام کچەکە ڕازی نەدەبوو، ترسا کەسانێ بیان بینن و تووشی کێشە ببن. هەتا لە یەکێک لە ڕۆژەکانی دەڕۆژی یەکەمی مانگی نۆڤەمبەردا کوڕەکە بە ناوی یادی لەدایکبوونی خۆیەوە کچەکەی ڕازی کرد سوار ئۆتۆمبیلەکەی ببێت و ئەو بیگەێنێتە شەربەتخانەکە. هەر لەگەڵ سواربوونی کچەکەدا کوڕەکە ڕاستیەکەی پێوت کە ئەو ڕۆژە ڕۆژی لەدایکبوونی نییە. پاش وەرگرتنی ڕەزامەندی کچەکە بە ئۆتۆمبیلەکەی بەرەو یەکێک لە گەڕەکە کۆن و دیارەکانی شار ڕۆیشت. زۆر شتی دەربارەی خۆی و خەوەکانی بۆ باس کرد. هەرو ڕۆژە یەکەم ماچی ئەو لێوانی کرد کە ساڵانێک بوو تەنها لە خەوەکانیدا ماچی کردبوون. دوای زیاتر لە کاتژمێرێک پیاسە و مانەوەیان بەیەکەوە باڕاستی شەربەتخانەکە بەڕێکەوتن کە نزیک بوونەوە هەردووچیان بە دڵێکی خۆشەوە ماڵاواییان لە یەکتر کرد. ئەو ماوەیە وەک چۆن کوڕەکە سەرقاڵی خۆشەویستی ناودڵی بوو، پیاوی باخەکەش زۆر سەرقاڵ بوو. زوو بەڕێزەوە داوای ئیزنی لە کوڕەکە دەکرد و دەچووەوە ناو شقەکەی. کوڕەکەش حەزی دەکرد لای چۆڵ ببێ و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە قسە لەگەڵ کچەکە بکە. چەند ڕۆژێک تێپەڕ بوو بەسەر بینینی کچەکە. کوڕەکە و بابەتەی بەتەواوی بۆ پیاوی باخەکە باس کرد. پیاوی باخەکە زۆر شتی لەباری دەرونی ئافرەتەوە بۆ باس کرد. فێریەوەی کرد چۆن مامەڵەیەکی پیاوانە بکە. داوای لە کوڕەکە کرد هەرگیز ناڕاستی لەگەڵ ئەو کچەدا نەکە. زۆر ئێوارە لە کاتی نانی ئێوارەدا لەگەڵ خۆشەویستەکەی بە ئۆتۆمبیلەکەی پیاسەیان دەکرد. کەس و کاری کچەکەش بەو جۆرە هەستیان نەدەکرد. وایان دەزانی لە ڕێگای شەربەتخانەکە دواکەوتووە. زۆر شەویش کچەکە بە ناوی چوون بۆ لای هاوڕێکانیەوە تا درەنگ لەگەڵ کوڕەکە دەمایەوە. هەردووچیان عاشقی باران بوون. جگە لە عاشق بوون، باران داپۆشەری دیدارە دەست لە ملانێ و ماچ و ڕام و سانەکانیشیان بوو. ئەو شەوانەی باران دەباری جێگەی جوانیان لە نزیکی شوێنێکی گشتی بوو کە ئۆتۆمبیلەکان ڕۆ و شۆستەکە ڕادەگیران. لەو جێگەیەدا بە ئۆتۆمبیلەکەوە دەچوونە نێوان دوو ئۆتۆمبیلی وەستا و قسەیان دەکرد و پێدەکەنین، سەریان دەخستە سەرشان یەکتر و دڵنەوایی یەکتریان دەکرد، دەستبازیان دەکرد، ماچی یەکتریان دەکرد، لە یەکتر تێر نەدەبوون. پیاوی باخەکە کە دەیویست ئامۆژگاری و ڕێنمایی کوڕەکە بکە هەمیشە پندێکی دەهێنایەوە یان بەسەرهاتێکی بۆ باز دەکرد کە ئامۆژگاری و ڕێنمایی تێدا بێ. شەوێک باسی خۆشەویستی خۆی و ماڵی باوکی بۆ کردووتی پێش ئەوەی بچمە کۆلیجی پۆلیس خۆشەویستێکی زۆر لە نێوانی من و ئەندامانی خێزانەکەمدا هەبوو کە خێزانەکەمان پێکاتبوو لە باوکم و دایکم و من و برا و خوشکەکانم هەمومان ئامادە بووین لە پێناوی یەکتردا تووشی سەختترین ئازار ببین. بەهۆی خوێندنم لە کۆلیجی پۆلیس 3 ساڵ لەوان دابڕم، هەرچەند بەدڵ هەر لەگەڵیان بووم و خۆشەویستیم هەر لە جێی خۆی بوو بۆوان. کاتێکیش کە بووم بە ئەفسەر، سەرەتا بۆ ماوەی 5 ساڵ ئەفسەری لێکۆڵینەوە بووم. هێندەم ڕوودا و مەرجی عزیزانی خەڵک بینی، هێندەم ئازاری دڵی دایک و باوک و کەس و کاری قوربانیەکان بینی. بڕیارمدا بەکۆی هەستی خۆشەویستی خۆمدا بچمەوە. هێندە خۆشەویستی خۆم لە دڵی خەڵکە گەورە نەکەم، لە جێی ئەوە خۆمم خۆش بوێ بۆ ئەوەی بە ئازاری خۆم ئازار بە خۆشەویستانم نەگەێنم. کوڕم تۆ بڕوانە، مرۆڤە خراپەکان چەند باشن، کارێکی واناکەن کاتێککە دەمرن مرۆڤ خەمیان لێ بخوا، دەریایەک فرمێسک و یادەوەری جێناهێڵن. کوڕم زۆری ویستا لەو شتانە تێگەیشتم. هیوادارم تۆ هیچ کەس نەکەی بە هەموو کەسێکی خۆت و کەسیش نەکەی بە دوژمنت. خودی مرۆڤ دەبێ لە ڕق و خۆشەویستیش گەورەتر بێ. پیاوەکە دەیویست بە کوڕەکە بڵێ ئەو کچە مەکە بە هەموو کەسێکی خۆت و خۆت مەکە بە هەموو کەسێکیە و خۆشەویستی ئەو کچە دنیای بۆ کوڕەکە جوانتر کرده بوو. ژیانی گۆڕی بوو، یەکەم جاری بوو بەو جۆرە بۆ کەسێ بژی. هەستی دەکرد بە خۆشەویستیەوە ژیان مانایەکی دیکەی هەیە. باسی هەموو شتێکی خۆی لە ئێستا و ڕابردوودا بۆ کچەکە دەکرد. یەکێک لەو شتانەی بووی باس کرد بوو بەسەرهاتی یەکتر ناسینی خۆی و پیاوی باخەکە بوو. کچەکە زۆر ئارەزووی دەکرد پیاوی باخەکە ببینێ، بەڵام کوڕەکە ڕووی نەداهات خۆشەویستەکەی پیشانی پیاوی باخەکە بدا.
شەوان کاتێ پیاوی باخەکە دەچووە ژوورەوە بۆ ناو شوقەکە لە ڕێی پەیوەندی ڤیدیۆیەوە کوڕەکە باخەکە و باڵندەکانی پیشانی کچەکە دەدا. کچەکە زۆر ئارەزووی بینینی هەڵۆ و بازەکانی دەکرد. شەوان لە ڕێی نامە ئەلکترۆنیەوە چەند جارێ داوای لە کوڕەکە دەکرد وێنە و ڤیدیۆیان تۆمار بکا و بۆی بنێرێ. بەشی 4 ونبوونێکی تەمۆ مژاوی. ئێوارەیەک دوو خۆشەویستەکە بۆ نانی ئێوارە چوونە چێشخانەیەک و نانیان خوارد. پاش نان خواردن پیاسەیەکی ناو شاریان کرد. کچەکە زۆر حەزی لە گوێگرتن لە گۆرانی بێژێکی ئافرەت بوو. کوڕەکەش بەردەوامە و گۆرانی لێدەدا. کچەکە گۆرانیەکەی لەگەڵدا دەوتەوە. لەسەر داشبۆردی ئۆتۆمبیلەکەش ڕاگرێک هەبوو. تەلەفونە گەڕۆکەکەی تێدا جێگیر دەکرا. کوڕەکە تەلەفونەکەی دادەنا و بەدەم گۆرانیەکانەوە گرتی ڤیدیۆی تۆمار دەکرد. شەوانیش بۆ ئەوەی کچەکە بیبینێتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی بڵاوی دەکردەوە. ئەو شەوە کوڕەکە بە کچەکەی وت من دەبم بە پشیلەی تۆ. سەری خۆی لە سنگ و شانی کچەکە هەڵدەسوو وەک پشیلە دەی میاوان. کچەکەش سەری کوڕەکەی لە سنگی خۆی تون دەکرد و سەری ماچە کرد. دەستی بەسەریدا دەهێنا و پێدەکەنی. هەرەو شەوە کچەکە تکای لە کوڕەکە کرد کە هەرگیزە و ئۆتۆمبیلەی نەفرۆشێ لەبەرەوەی جێژوانی چەندین جار و خۆشی بەخشێکی زۆریان بووە. لە دوای شەوێکی عاشقانە و پڕ لە خۆشی و پێکەنین و ماچ و دەستبازی کوڕەکە کچەکەی گەیاندە بەردەم دوکانێکی نزیک ماڵی خۆیان. پاشان بەرەو ماڵەوە بەڕێکەوت وەک هەموو جارێ کە کوڕەکە کچەکەی دادەبەزان دوای یەک دوو خولەک پەیوەندی پێوە کرد تا دڵنیابێ لەوەی بە سەلامەتی دەگاتە ماڵەوە. هەتا ناو دەرگای ماڵی کچەکە پەیوەندیەکەی دانەدەخستەوە. کوڕەکە گەیشتە بەردەم باخەکە و ئۆتۆمبیلەکەی کوژاندەوە. دابەزی و چووە ناو باخەکە. کەسی نەبینی. دوو پەرداخە چایەکەی هەموو شەوێک پیاوی باخەکە تێی دەکرد یەکێکیانی دەخواردەوە و ئەوی تریانی دەڕشت لەسەر خلۆکەی کێبڵەکە دانرابوون. یەکێکیان تۆزێکی لێ خورابوویەوە. هێندە تازە ئەو چایانە تێکرابوون. هێشتا هەڵمیان لێ هەڵدەستا. کوڕەکە بیری کردەوە و لە خەیاڵی خۆی داوتی لەبەرەوەی دەرگای باخەکە دانەخراوە وەک هەموو جارێ چۆتە ناو شقەکە و دەگەڕێتەوە. زۆر ئاسایی لەسەر یەکێ لە کورسیەکان دانیشت. خەریکی سیرکردنەوەی ئەو تۆمارە ڤیدیۆیانە بوو کە بەدەم پیاسەکردنەوە تۆماری کردهبوو. چەند پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ خۆشەویستەکەی ئەنجامدا و هەندێک نامەی ئەلکترۆنیان گۆڕیەوە. هەتا کاتێ خۆشەویستەکەی شەو شادی لێ کرد. نەیزانی کات هێندە درەنگە. بیری پیاوی باخەکەی کەوتەوە. تەماشای کرد ئۆتۆمبیلی پیاوی باخەکە لە شوێنی خۆی نەماوە. ترس کەوتە دڵی و بەخۆی وت ئەبێ لەکوێ بێ. پەیوەندیەکی تەلەفۆنی بە پیاوی باخەکەوە کرد. وەڵامی نەبوو تا و کاتەی چووە ناو جێی نووسنەکەی. چەند جارێکی دیکەش پەیوەندی پێوە کردەوە بەڵام هەر بێ وەڵام بوو. کوڕەکە نەیدەزانی چی بکە. بە ناچاری پەیوەندی بە خۆشەویستەکەیەوە کرد. ئەویش دڵنەوایی کردووتی زۆر جار شتیوا ڕوودەدا. ئاخوو بۆ کوێ چووە دوایی هەرە گەڕێتەوە. بە دڵنەوایی خۆشەویستەکەی خەوی لێکەوت. هەر هەمان شەو خەوی ناخۆش و هەمە جۆری بینی. لەناو ئەو خەوانەدا پیاوێکی دیکەی بینی کە لە هەمان تەمەن و شێوە و باڵای پیاوی باخەکەدا بوو. بەڵام لە خەوەکەیدا و پیاوە لەناو قەفەسێکدا گیری خواردەبوو وەکەوەی لەسرە مەرگا بێ هاواری دەکرد تا کوڕەکە فریای بکەوێ و لەو قەفەسە دەری بێنێ. ئەو شەوە زوو زوو لە خەو ڕادەپەڕی و زۆر نیگەران بوو. چەند جارێ بە پلیکانی باڵەخانەکەدا دەهاتە خوارەوە و دەچووە سەرەوە. نە پیاوی باخەکە و نە ئۆتۆمبیلەکەشی دیار نەبوون. بۆ ڕۆژی دواتر هیچ هەواڵێک لە پیاوی باخەکەوە نەبوو. تەلەفۆنە گەڕۆکەکەشی داخرا و پەیوەندی بۆ نەدەڕۆیشت. کوڕەکە ئارامی نەما بۆ سۆراخکردنی پیاوی باخەکە لە خاوەنی چێشخانەکە مۆڵەتی خواست. چووە پزیشکی دادوەری. هیچ کەس لەو شێوە و ناونیشانە نەمردەبوو برابێتە ئەوێ. هەموو نەخۆشخانەکانی شارگەڕا. سەردانی بەشەکانی چاودێری وردیشی کرد. هەتا ڕۆژاوا بوون هەردەگەڕا. بەڵام بێسوود بوو. پیاوی باخەکە لە هیچ جێگەیە لەو جێگایانە نەبوو. خەونە دەچوە چاوی کوڕەکە. بیری لای پیاوی باخەکە و خەوەکانی شەوی پێشتری بوو کە بە پیاوێکەوە دەیبینی لە ناو قەفەسێکا بوو داوای هاوکاری لێ دەکرد. ئەو شەوە هەتا درەنگ لەگەڵ خۆشەویستەکەیدا بە تەلەفۆن قسەیان کرد. بڕیاریدا نەچێتەوە بۆ چێشخانەکە سۆراغی پیاوی باخەکە بکە. کچەکە کە بۆی دەرکەوت دیار نەمانی ئەو پیاوە هێندە کاری لەسەر دەرونی خۆشەویستەکەی کردووە. دەیویست هەرچی کردووە پیاوی باخەکە لە بیری کوڕەکە بباتەوە
بۆ چەند خولەکێک داوای داخستنەوەی پەیوەندیەکەی لە کوڕەکە کرد. ماندوێتی خۆی وەلانا دەستێکی هێنا بەخۆیدا، ژێرکراسێکی ناسکی لەبەر کرد و چووە ژوورەکەی خۆی. پەیوەندێکی ڤیدۆی بە کوڕەکەەوە کرد. سەرەتا کچەکە یاری بەتاڵەکانی قژی خۆی دەکرد و گوێی بۆ کوڕەکە گرتە بوو. بەشێکی سنگ و مەمکی کچەکە دیار بوو. کوڕەکە بە درێژایی تەمەنی نەپێستی ئەوەندە جوانی بەلەشی هیچ ئافرەتێکەوە بینی بوو، نەمەمکێکی هێندە قوتوب چکۆلە، نەگەردنی هێندە سپی و ساف. کچەکە کۆڵی نەدا هەتا کوڕەکەی بە قسە خۆشەکانی مەستی خەوێکی قوڵ کرد و بە دیار تەلەفۆنەکەیەوە خەوی لێکەوت. کچەکە پەیوەندیەکەی داخستەوە و چووە ناوجێی نووسنەکەی. لەگەڵ هەستانی لە خەو پیاوی باخەکە هاتەوە ناو خەیاڵی. پەیوەندی بە خاوەنی چێشخانەکەەوە کرد. پێی ڕاگەیان کە ئیتر نایەتەوە بۆ کارکردن. لە دەرفەتێکا سەری لێدەدا بۆ وەرگرتنی موچەی ئەو چەند ڕۆژەی کاری کردووە. پاشان ڕێی بەندینخانەی گرتە بەر. لە ماوەی ئەو دوو ڕۆژەدا هیچ کەسێ بەو شێوە و ناونیشانە بەن نەکرا بوو. پیاوی باخەکە بە شێوەیە ون بوو وەکەوەی هەر نەبوو بێ و هەناسەی سەر ئەم زەمینەی هەڵنەکێشا بێ. لەو کاتەوە کە پیاوەکە ون بوو چەند جارێ پیاوی باخەکە و پیاوێکی دیکەش دات نەخەوی. پیاوێ داوای یارمەتی لێ دەکرد کە کوڕەکە پێشترە و کەسەی هەر نەبینی بوو. نەیدەزانی چێە و لەکوێیە، بۆچی داوای یارمەتی لێکە. شەوێ لە خەوەکەی ڕاپەڕی و بە پلیکانەکاندا هاتە خوارەوە. ئەو شەوە ئەنگوستە چاوێک بوو کە کارەبای گشتی و مۆلیدەکانیش نەبوون. وەک ئەوەی یەکێ دەستی بگرێت چووە بەردەم شقەی پیاوی باخەکە و وەستا. گوێی لە دەنگێکی کز بوو، بانگی دەکرد وەک دەستێکی لاوازیش لە ژوورەوە لە دەرگاکە دەدرا. لەناو ئەو بێدەنگەی شەودا باسپایی دەیوت فریام بکەوە، ئەزانم خۆتی، مەترسە فریام بکەوە، لێرە دەرم بهێنە. کوڕەکە نەیدەزانی چۆن دەری بکە، نەیدەزانی بۆچی ئەو کەسە خۆی دەرگاکە ناکاتەوە، نەیدەزانی لەو دێوی دەرگاکەوە چی ڕوودەدا. ئەو پیاوەی داوای هاوکاری دەکرد تێگەیان کە لە ژێر درەختێکی دیاری کراودا کلیلی ئەم دەرگایە هەیە. هەتا کوڕەکە بچێ بیهێنێت و دەرگاکە بکاتەوە. کوڕەکە تەواوی کون و قوشبنی باخەکە شارەزا بوو. چوو لە ناو باخەکە بەدەستە کوتە کلیلەکانی دۆزیەوە و هاتەوە بەردەم دەرگای و شقەکە. بەدەستێکی لەرزۆکەوە کلیلەکەی برد بۆ دەرگاکە کە دەرگای ئەو شقانە هەمویان وەک یەک بوون. لە دوو شوێنەوە جێی داخستنیان هەبوو. بە هەر هیلاکی و دەستە کوتەیەک بوو هەردوو شوێنی داخستنەکەی دۆزیەوە. لەناو ئەو سەراپا تاریشێدا بەدەم گومانێکی زۆر و خێرا لێدانی دڵیەوە دەرگاکەی کردەوە. بینی پیاوێ لایەتێکی دەستی بەدەستەوەیە لەسەر چرخەی کەمەندامی دانیشتووە ڕۆ و دەرگاکە تەماشا دەکا. لە کاتی جوڵە پێکردنی چرخەی کەمەندامێکەدا لایتە دەستێکە بە ڕوخساری پیاوی سەر چرخەکە دەکەوت و لا دەچوو. کە بینی بۆی دەرکەوتە و پیاوە هێندە گریاوە چاوەکانی ئاوساو بوون. کوڕەکە دەرگاکەی داخست و چووە ژوورەوە. زۆرە ترسا، بە ترسەوە پرسی تۆ چی؟ پیاوی سەر چرخەکە وتی من هاوڕێی خاوەنیە و باخم. چەند ساڵێکە لێرە دەژیم، ئێستا کاتیەوە نییە یەکتر بناسین و چیرۆک بۆ یەکتر بجێڕینەوە. کوڕە تەنها کەوتی ئێوە منتان شێت کردووە، خۆشم نازانم چۆن تێکەڵی ژیانی من بوون، ئێستا پێم بڵێ پیاوی باخەکە لەکوێیە. پیاوی سەر چرخەکە وتی کوڕم وەک پێم وتی کاتیە و قسانە نییە، من ئێستا لە هەر چرکەیەکی ژیانم زیاتر بریندارم. دەستی کێشا بەدەستکی چرخەی کەمەندامێکەدا و نەفرەتی لێکرد وەکەوەی چرخەکە ڕێگای نەبەردیەکی گەورەی لێگرتە بێ. پاش گفتوگویەکی زۆر پیاوی سەرچرخەکە هەندێ بەڵگەی دەرخست وەکەوەی بزانێ پیاوی باخەکە بۆ کوێ چووە، بەڵام هیچ ناونیشانێکی لای کوڕەکە نەدرکان. پیاوی سەرچرخەکە کەوتەوە قسەکردن و وتی زۆر تکام لێ کرد لەگەڵ خۆی بمبە، نەیبردم و دەرگاکەی لە دوو شوێنەوە داخست هەتا دەستم نەیگاتێ و نەیکەمەوە و بەدوای دابڕۆم. لەبەر چەند هۆکارێ منی لێرە هێشتەوە، لەبەرەوەی کەمەندامم ترسی هەبوو شتێکم بەسەردا بێ و تیا بچم. هەر کارێکی بکردایە کارەکەی ئەوم سەخت دەکرد. وەسیەتی کردووە ئەم شقە و باخ و باڵندانە ڕاستپاردەی تۆ بکەم لەگەڵ هەموو یاداشت و دەستنووس و پەرتوکەکانی کە بە بڕوای من نهێنی گەلێکی زۆریان تێدایە و کەسێکی دەبێ ئاشکرایان بکە. تۆشە بێ چاوەڕوانی هەندێک کەسبی کە لە ئایندەدا بۆ هەواڵپرسینی پیاوی باخەکە دەردەکەون. من دەڕۆم تەنها پێویستم بە شۆفێر و تۆمبێلێکە تا ئەو جێگەیان ببا کە دەمەوێ. کوڕە تەنها کەوتی دەتەوێ هەڵبێی لە کاتێکا نازانی هاوڕێکەت چی بەسەر هاتووە؟ پیاوی سەرچرخەکە وتی ها کوڕەکە وا هەز نەکەی لە ترسا هەڵدێم و هاوڕێون بۆ کەم بەجێ دەهێڵم. من ماوەی چەند ساڵێکە لەبەر خۆشەویستی ئەو لێرم، بزانە من ئێستا کەوتوم نەمردوم، دەڕۆم و هەڵدەستمەوە سەرقاچەکانم، پاشان وەک گەردەلولی مەرگ بۆ و کەسانە دێمەوە کە نازانم هاوڕێکی منیان بەچی دەردێ بردووە. من دڵنیام ئەو نەمردووە، ئەو ناکرێتە ناو هیچ چوارچێوەیەکەوە ئەگەر خۆی نەچێتە ناوی تەنانەت چوارچێوەی مەرگیش. پاش کۆکردنەوەی کەلوپەلە تایبەتەکانی
پیاوی سەر چرخەکە وتی نەکەی بیر لە ئێمە بکەیتەوە، گرنگ نییە ئێمە کێ بووین، ئێمە دوو باوەم دەبووین، زۆر دەمێک کە بە ئازارەوە لە ئاسمانی ئەم نیشتیمانەدا دەفڕین، دوو گوڵ بووین و قەدەر یاری بەپەڕی تەمەنمان دەکرد. ئێستا ناوی ئێمە تەنها لەسەر ئەو دوو پێناسە هەیە کە پیاوی باخەکە سەری مانگ دەچوو موچەی خانەنشینیەکەمانی پێوەردەگرت. من و خاوەنیە و باخەی کە باڵندەکانی تێدایە لەبەر ئەوە لێرە بووین و بەو جۆرە دەژیان هەتا ناونیشانی خۆمان لە بیری هەموو کەس ببینەوە. تەنها لە پێناوی ڕقێکی ئەستوری کەسێکدا کە هەتا ئێستاش کۆڵی نەداوە و بربەرەکانی پیاوی باخەکە دەکا. پیاوی باخەکەش تا دوا ساتی خۆگرتنی خۆی گرت و نەیدەویست ئازاری کەس بدا. لە بەرامبەر ئەوەشدا عەشقێ لە دڵیدا بوو کە هێندەی پانتایی زەوی و ئاسمان گەورە بوو. شتێ هەیە باش بیزانە. ڕق ئەستوری دوژمنەکەی وای لە پیاوی باخەکە نەکرد بەرەو پیری مەرگ و کوشتن بڕوە، بەڵکو بێهیوابوونی لە دەرکەوتنی خۆشەویستەکەی ئەو بڕیارەی پێدا. پاش کەمێ بێدەنگی پیاوەکە بە کوڕەکەی وت بڕوانە ئیتر من کاتی قسەکردنم نەماوە، وا دەمە و بەیانە و گەشتێکی زۆر دوورم لەبەرە، دەبێ بگەمە سەر شەقامێک و ئۆتۆمبیلێکی کرێ پەیدا بکەم. کوڕەکە داوای ژمارەی تەلەفۆنە گەڕۆکەکەی لە پیاوی سەرچەرخەی کەمەندامێکە کرد. لە وەڵام داوتی من دەمێک کە نەفرەتم لەو نەفرەتیە کردووە، بڕیارم داوە هەتایە دەستی بۆ نەبم. پاشان بەیەکەوە چوونە سەر شەقامێکی گشتی، چەند ئۆتۆمبیلێکی کرێ بە بەردەمیاندا دەهاتن و تێدەپەڕین. پیاوی سەرچەرخەکە نەیدەهێش کوڕەکە هیچێکێ لەو ئۆتۆمبیلانە ڕابگرێ، هەتا کاتێ خۆی ئاماژەی بۆ ئۆتۆمبیلێک کرد و وەستا. باوکاری کوڕەکە سواری ئۆتۆمبیلەکە بوو. کوڕەکە چرخەی کەمەندامەکەی بۆ بچووک کردەوە و کردیە سندوقەکەەوە. ئۆتۆمبیلەکە بەڕێکەوت و وردە دوور دەکەوتەوە تا لە چاوون بوو. هەرچەند پیاوی سەرچەرخەکە زۆر بە باوەڕ بەخۆ بوون و جۆرێ لە شانازیکردن بەخۆیەوە قسە و هەڵسو و کەوتی دەکرد، بەڵام کەسایەتی بە جۆرێ بوو لە یەکەم چرکەوە کوڕەکە خۆشی ویست و پێی خۆش نەبوو کە ڕۆیشت. بەشی 5 بیرەوەری و یاداشتەکان. قسەکانی پیاوی سەرچەرخەی کەمەندامێکە هەندێک ڕاستی بۆ کوڕەکە دەرخست. بۆی دەرکەوت پیاوی باخەکە ناکۆچێکی کۆنی هەبووە، لە هەمان کاتا کەسێکی خۆشویستووە. زۆر بیریشی لە ڕۆیشتنی پیاوی سەرچەرخەکە دەکردەوە. پرسیاری لە خۆی دەکرد دەبێ بۆچی ڕۆیشت بێ، ئەی ئێستا لەکوێیە، ئەی بۆچی ئەو هەموو ماوەیە لەناو ئەو شقەیەدا خۆی زیندانی کردووە، بۆچی تەلەفۆنی گەڕۆکی پێنیە و نەفرەتی لێ دەکا. هەرو دەمە و بەیانە بڕیاریدا بۆ دۆزینەوەی پیاوی باخەکە با ڕاستەی خۆی کار بکە. بە بێوەفایی دەزانی دەسەوەسان دابنی شێ و هەواڵی نەپرسێ و سۆراقی نەکا. لە دوای ڕۆیشتنی پیاوی سەرچەرخەکەوە بەیانیان کە کوڕەکە لە خەو هەڵدەستا، دەچوو خۆراک و ئاوی بۆ باڵندەکان دادەنە، ئەگەر پێویستی بکردایە ئاوی درەخت و گوڵەکانی دەدا. بە تەلەفۆن خۆشەویستەکەی باگا دەهێنایەوە، دواتر دەڕۆیشت و بە دوای پیاوی باخەکەدا دەگەڕا. بۆ مەبەستەش سوودی لە ڕێنیشاندەر و نەخشەی ئەلکترۆنی ناو تەلەفۆنە گەڕۆکەکەی وەردەگرت. شاری کردبوو بە چەند بەشێکەوە و گەڕک جای کردبوویەوە. هەر ڕۆژەی لە گەڕەکێکە کۆڵان بە کۆڵان بە هێواشی بە ئۆتۆمبیلەکەی دەسوڕایەوە. چاوی بۆ ئۆتۆمبیلی پیاوەکە دەیگەڕا، وەک تاکە هۆکارێ بۆ دۆزینەوەی پیاوی باخەکە. ئەو ئۆتۆمبیلانەش کە پەردەی پێدا درابوو لایەکی پەردەکەی هەڵدەدایەوە بە ئومێدی ئەوەی ئۆتۆمبیلی پیاوی باخەکە بێت و داپۆشرابێ. هەندێک کات لەگەڵ خاوەنی و ئۆتۆمبیلانە تووشی کێشە دەبوویەوە و بەناڕەحەتی لی دەردەچوو. لەو گەڕانانەیدا زۆر جار بە تەلەفۆن لەگەڵ خۆشەویستەکەیدا قسەی دەکرد. گەڕانی کوڕەکە زیاتر لە یەک مانگ بەردەوام بوو، هیچ هەواڵێکی لە پیاوی باخەکە دەست نەکەوت. تەنانەت ئەو شوێنانەش گەڕا کە پارچەی ئۆتۆمبیلی لێ دەفرۆشرا، لەوێش هیچ ئاسەوارێکی پیاوەکە و ئۆتۆمبیلەکەی بەدی نەکرد. دوای ئەو گەڕانە زۆرە بڕیاریدا ئیتر لە دەرەوەی شقەکە بەدوای ئەو پیاوەدا نەگەڕێ، بەڵکو تەنها لەناو یادداشت و دەستنووس و وێنەکانیدا بەدوای دابگەڕێ. خۆشەویستەکەی لەوەدا زۆر هاوکاری بوو. ئێواران دوای تەوابوونیش و کاری شەربەتخانە دەهات بۆ لای کوڕەکە و خواردنی ئێواری بۆ دەهێنا. لە باخەکەدا لەسەر خولۆکەی کێبڵ و کورسیەکان بەیەکەوە دەیان خوارد. ماوەیەک دادەنیشتن و کوڕەکە دەیبردەوە نزیکی ماڵەوە، پاشان دەگەڕایەوە ناو شقەی پیاوەکە. لە سەرەتای گەڕانەکەیدا لە هەندێک دەستنووسەوە دەستی پێکرد کە لە شوێنێکی تایبەتی پەرتوکخانەکە دانرابوون. ئەو دەستنووسانە لە کۆمەڵە پەڕەیەکی زۆر پێکاتە بوون، پێنووسێ لە سەریان دانرابوو. کوڕەکە لەو باوەڕەدا بوو ئەوە دوایین دەستنووسی پیاوی باخەکە بێ. دەستی بە خوێندنەوە کرد. لە سەرەتای دەستنووسەکەدا دێڕێ وەک ناونیشان نووسرا بوو. مەردایەتی شتێکە، ڕەنگە ئێمە پەیمان بەمانە قوڵەکەی نەبرد بێ.
دەستنووسەکە یاداشتێک بوو، جێڕانەوەی هەندێ بەسەرهات بوو کە ئەفسەری بەندینخانەیەک لەگەڵ ئازاری بەندیەکان و کەس و کاریاندا بینی بووی. لە هەندێک شوێندا و ئەفسەرە بەدەم نووسینەوەی یاداشتەکانەوە بیر و باوەڕ و سەرنجی خۆی دەربڕی بوو. ئەو ئازارانەی خۆیشی باس کرد بوو کە لە بینینی بەنکراوەکان و بیستنی چیرۆکەکانیاندا چەشت بووی. یەکەم دێڕی یاداشتەکە بەم شێوەیە دەستی پێکرد، پاشەوەی شوێنی ئەرکەکەم لە ئەفسەری لێکۆڵینەوەی یەکێک لە بنکەکانی پۆلیسەوە گوازرایەوە بۆ بەندینخانەیەکی تایبەت بەهێزی پۆلیس. دڵتەنگێکی زۆر داگیرتم چونکە وام هەز دەکرد من بۆ لێکۆڵینەوە ئافرێنراوم، نەک هیچ کارێکی دیکە. لەبەرەوەی من لە لێکۆڵینەوەدا هەنگاوی زۆر گەورەم نابوو، ناوم لە ناو ئەفسەرانی لێکۆڵینەوەی شارەکەمدا خەریک بوو دەبووە ناوێکی دیار کە جێی شانازی سەروی خۆم و دادگا و خەڵکی مافقوراویش بێ. تەنها تاوانکار و لە یاسا دەرچوان وەک دوژمنەیەک لێیان دەڕوانیم. ئەوانەشی خاوەن بەرژەوەندی بوون، هیچ خۆشیەکیان لە من نەدەهات چونکە ڕێڕەوی ڕۆیشتنم تەنها ڕێڕەوی یاسا بوو. پاش ماوەیەک لە شوێنی ئەرکە نوێکەم لە بەندینخانەکە لەگەڵ چوار دەورەکەم ڕاهاتم و دڵتەنگەکانم لەسەرخۆ دەڕەویەوە. ماوەیەک لەوێ دەست بەکار بووم، لە یەکەم ئەرکی ئێشکگرتنمدا وەک ئەفسەری ئێشکگر پێشەوەی بەڕێوبەر بەندینخانەکە بە من بسپێرێت و بڕوا داوام لێ کردیە کاتژمێر کاتی تەلەفونە گشتیەکە بۆ بنکراوەکان زیاد بکە. ئەویش ڕەزامەندی لەسەر داواکاریەکەم دەربڕی. کاتی تەلەفونەکانی ناوهۆڵی بنکراوەکان بۆ یەک کاتژمێر درێژکرایەوە کە هۆکاری پەیوەندیکردنیان بوو بە دەرەوەی بەندینخانەکەەوە. ئەو شەوەی یەکەم شەوی ئێشکگری من بوو، زیاتر لە 400 بنکراو لە ئەستۆی مندا بوو بە بنکراوی پیا و وافرەتەوە. ئەو شەوە هێزێکی باش لە کارمەندانی پۆلیس لە ژێر فەرمانی سەربازی مندا بوون کە دەمتوانی بەسەر هەر کێشەیەکدا زاڵ ببم کە ڕوبەڕووم ببێتەوە. هەموو کارمەندە پۆلیسەکانیش کارمەندی بەدەیسپلین و وریا و زیرەک و شیاو بوون بۆ ئەرک بینینی لە ناو بەندینخانەکەدا، چونکە ئەرک بینین لە شوێنێکی وەک بەندینخانەدا پێویستی بە کەسانی هەیە هەز بە جوڵەی ئەو هەوایە بکەن کە بە ناو کونی دەرزیدا هاتوو چۆ دەکا. ئەو شەوە چەند خولەکێک پێش سەرژمێری بنکراوان بە شێوەیەکی سەربازی کارمەندەکانی خۆمانم کۆ کردەوە. سەرژمێری کارمەندانم ئەنجامدا. بەو چەند خولەکە شێوازی کارکردنی خۆمم بۆ ڕوونکردنەوە وتم دەمەوێ ئاگادارتان بکەم کە دوایین بژاردە لای من بەرامبەر بە مرۆڤەکان بژاردەی بەکارهێنانی هێزە. ئەویش لە سنووری ئەو دەسەڵاتی یاسا پێیداوین. ئێمە بە یاسا ئەم بەندینخانەیەمان پێسپێردراوە، تۆمەتبارانیش بە یاسا تۆمەتبار کراون، کەواتە ئەو شتەی ئێمە و دادگا و تۆمەتبار و کۆمەڵگەی بەیەکەوە گرێداوە یاسایە. بە هیچ جۆرێ ڕازی نیم شکۆی هیچ مرۆڤێ بشکێنرێ. لای من تەنها کاتی ڕێگە بە بەکارهێنانی هێزە درێ کە ئەرکی سەرشانمان پێویستی بێ یان ڕێگە لە ئەنجامدانی تاوان بگرین. دوای تەوابوونی قسەکانم بە مەبەستی سەرژمێریکردنی بنکراوان بە ناو ڕاڕەوە بەردینە بەهێزەکاندا بەرەو ناو هۆڵەکانی بنکراوان بەڕێکەوتین. لە ڕاڕەوی بەردەم هۆڵەکان بێدەنگیەکی کوشندە هەست پێ دەکرا. ناو هۆڵەکانی بنکراوان دیمەنێکی ناشرین و چاڕسکری هەبوو کە دەرگای ئەو هۆڵانی بنکراوەکانی تێدا بوون دەکرایەوە. دەنگی ئەو پارچاسنەی کە دەرگاکەدا دەخا خەیاڵی مرۆڤی بۆ زۆر دوور لە خۆی دەبرد. لەلایەن ئەو کارمەندانی کە کلیلی هۆڵەکانیان پێبوو هاوار دەکرا سەرژمێری وەک ئاماژە پێدانێ بە بنکراوەکان بۆ ئامادەبوون و هاتنە دەرەوەی ئەو بنکراوانەی لە گەرماوی ناو هۆڵەکانی خۆیاندا بوون. لە ناو هەندێک لە هۆڵی بنکراواندا تەمید و کەڵیجگەرە لە بەشی سەرەوەیدا چڕ بووبوویەوە بە شێوەیە هەناسەی مرۆڤی تۆن دەکرد. ڕەنگی ڕوخساری زۆربەی بنکراوان وەکەو جۆرە ڕەنگە بوو کە دەچێتەوە سەر ڕەنگی مردوو. من هەر لە یەکەم ڕۆژی بوونم بافسەر بەڵێنم دابوو لە پاڵڕایکردنی ئەرکەکانمدا هەڵگری پەیامێکی مرۆڤانش بم. لەگەڵ سەرژمێری هەر هۆڵێکە چەند خولەکێک لەباری تەندروستی و هەندێ بابەتی دیکەوە قسەم بۆ کردن. هەستم کرد هەندێک لە بەندیەکان تینوی قسەی چاک و بەرچاو ڕوونی و ئومێدێکن پێیان بدرێ. ئەگەرچی لە بەرامبەر ئەمانەشدا هەندێ بنکرا و سەرڕای قێزەونی ئەو تاوانانەی پێی تۆمەتبارکرابوون هێشتا خۆیان بە مافخورا و دەزانی. من گوێم بۆ هەمویان دەگرت. ئەوانی داوای سەردانی بنکەی تەندروستیان کرد ناویان نووسرا. خۆم پاش سەرژمێریەکە سەرپەرشتی بردنی نەخۆشەکارم کرد بۆ بنکەی تەندروستی ناو بەندینخانەکە. هەرچەند ئیشی من نەبوو، بەڵام ویستم بۆ هۆیەوە بۆم ڕوون ببێتەوە ئایا هەموو نەخۆشەکان براون بۆ لای پزیشک، هەروەها ئەو بنکراوانەش بناسم کە نەخۆش نەبوون و وەک نەخۆش خۆیان پیشان دەدا بۆ مەبەستی دیکە. درنگانێکی شەو پاش بەسەرکردنەوەی خاڵە پاسەوانیەکانی بەندینخانەکەمان و گفتوگۆکردن لەگەڵ تەواوی پاسەوانەکان چوومەوە ناو ژووری ئەفسەری ئێشکگر. بەرامبەر ئەو شاشە گەورانە دانیشتم کە پیشاندەری تەواوی هۆڵی بنکراوان و بەشە گرنگەکانی بەندینخانەکە بوون.
یەکێک لەو کارمەندانەی کە کلیلی هۆڵی بەندکراوەکانی پێبوو هەروەها پاسەوانی ناوڕاڕەوەکانی بەندینخانەکەش بوو، دوای مۆڵەت وەرگرتن هاتە ژوورەوە، سڵاوێکی سەربازی کرد و هەندێ پەڕی سپی بەدەستەوە بوو، وتی گەورم ئەم نووسراوانە بۆ تۆیە. فەرمانم کردا بنیشە و یەک بۆم بخوێنێتەوە هەتا ئەویش بزانێ چی لێ نووسراوە. سەرجەم پەڕەکانی بۆ خوێنمەوە کە ژمارەیەک لە نووسراوەکان سوپاسکردنم بوو لەلایەن بنکراوەکانەوە بۆ قسە باشانەی بۆم کردبوون، هەروەها بۆ ئەو کاتژمێرەش کە ماوەی تەلەفۆنەکانیان درێژ کرابوویەوە. هەندێک لە نووسراوەکانی دیکەش داواکاری بنکراوەکان بوون، یەک بەدەم داواکاریەکانەوە چوین، ئەوەی یاسایی و گونجاو بوون بۆمان جێبەجێکردن. لە شاشەکانەوە سەرنجی بەشە گرنگەکانی بەندینخانە و ناوهۆڵەکانی بنکراوانم دەدا. هەندێک بنکرا و زۆر بێ ئارام دەردەکەوتن لە ناوهۆڵەکەی خۆیاندا هەردەهاتن و دەچوون. هەندێک بنکراویش کە نەخۆشی دەرونیان هەبوو جوڵەی زۆر نامۆیان دەنوان. لە سەرەتای تەمەنی گەنجیمەوە هەتا ئەو کاتەی ئەم یاداشتانەش دەنووسمەوە، هەموو بیرەوەریەکانی ڕۆژانەی خۆمەم نووسیوەتەوە. لە پاڵ ئەوەشدا سەرجەمە و داواکاریانەی لە کارمەندان و بنکراوانەوە ئاراستەم کراوە، لەگەڵ هەموو ئەو مۆڵەتانی بە کارمەندەکانم داوە لە کاتی ئێشکگری خۆمدا هەڵم گرتوون. هەر پەیوەندێکی تەلەفۆنیم سەبارەت بە ئەرک و فەرمان پێوە کراوە، ڕۆژ و کاتژمێر و خولەکەکەیم نووسیوە لەگەڵ مەبەستی پەیوەندیەکەدا هەتا من بمێنم دەمێنن. لە ڕۆژانی سەردانیکردنی بنکراواندا مرۆڤ دڵی قورس دەبوو، هێندە دیمەنی ناخۆش دەبینران. ئەو ڕۆژەی سەردانیکردن تەنها بۆ ئافرەتان بوو، ژمارێکی زۆر ژن و کچ و منداڵ و ئافرەتی بەتەمەن دەبینران کە بە کۆمەڵێ کەلوپەل و منجەڵە خواردن و جل و بەرگەوە شان و پەلیاندا دەکەوت. زۆرێک لەو ئافرەتانش کە بۆ سەردانیکردن داتن منداڵی بچووک و شیرە خۆرەیان پێبوو، لەبەر سەرما و گەرمادا ڕیز دەبوون، هەتا سەریان دەهات و ناوی بنکراوەکەیان دەنووسی و تەلەفۆنە گەڕۆکەکانیان دادەنا، پاشان پشکنین بۆ خۆیان و خواردنەکانیان دەکرا. دەبوو ئەو منداڵ و کەلوپەلانە بەدەست و شانیانەوە بێ، لە کۆتاییشدا زۆر بێ و خواردنانە ڕێگەیان پێ نەدەدرا بچێتە ژوورەوە. لە کاتی هاتنە خوارەوەی بنکراواندا بۆ لای کەس و کار و ئەو کەسانی سەردانیان کردبوون دیمەنی دڵهەژێن دەبینرا. دایک ماچی ڕۆڵە بنکراوەکەی دەکرد، منداڵ باوشی بە ملی باوکیدا یان دایکیدا دەکرد، خوشک و برا بە ملی یەکتردا، هاوسەر دەستی دەکردە ملی هاوسەرەکەی. کەسانێکیش هەمان پەیوەندی خزمەتیان هەبوو، بەڵام بەو جۆرە هەستی خۆشەویستیان بۆ یەکتر دەرنابڕی وەک ئاماژەیەک بۆ نیگەرانیان لە یەکتر. سەردانیکردنی پیاوانیش هەر بەو شێوەیە بوو، لەگەڵ کەمێ جیاوازی کە جیاوازیەکانیش ئەوە بوو پیاوان منداڵی بچووک و شیرە خۆرە و منجەڵی خواردنی زۆریان پێ نەبوو، لە بەرامبەردا خواردنی کەباب و گۆشتی برژاوی پێچراوە و ماسی برژاو و میوەیان دێنە. مامەڵەکردن لەگەڵ پیاواندا ئاسانتر بوو، چونکە بەهۆی کەمی و خواردنانی پێیان بوو کەمتر ئەفسەر و کارمەندانیان هیلاک دەکرد. ئەو دیمەنەی کە لە کاتی سەردانیکردنی پیاوان و ژناندا ئازار بەخش بوو، هاتنی پیر و پەکەوتەکان بوو بۆ لای کوڕ و کچوونەوەکانیان. لەناو ئەو پیر و پەکەوتانەدا سرەڕای تەمەنیان هەبوو کە مەندامیش بوو. ئازاری بنکردنی ڕۆڵە و نەوەکانیان ئارامی لێ هەڵگرتبوون و بەو هەموو ئازار و مەینەتیەوە بۆ سەردانیان هاتبوون. بە بڕۆی من ئەمە جۆرێک لە سزایە کە تۆمەتبار سزای کەس و کارە بێتاوانەکەی خۆی پێدەدا. ئەوەی زیاتر بیری منی بەلای خۆیدا ڕادەکێشا چیرۆکە ئازار بەخشەکانی بنکراوەکان و قوربانیەکانی دەستیشیان بوون کە زۆربەی ڕووداوەکان لە سەرەتادا لەسەر شتی زۆر ئاسایی یان لەسەر جنێوێک یان لەسەر بڕێک پارەی زۆر کەم کێشەکانیان سەری هەڵدا بوو. دواتر گەورە بووبوون و گەیشتبوونە دادگا. هەندێک لەو کێشانە خوێنیشی لێکەوتبووە کە دەرەنجام نەهامەتی بۆ چەندین خێزان و سەرقاڵیشی بۆ دادگا و پۆلیس و بەندینخانەکان دروست کردبوو. ڕۆژانە چیرۆکی جۆرا و جۆر لەبارەی بنکراوەکانەوە دەبیسران، بێتاقەتی بنکراوان و کێشە کۆمەڵایەتیەکانیان دەهاتە بەرهەستەکانمان. هەڵوەشانی هەندێک خێزانمان بینی، سەرگەردان بوونی مناڵەکانمان بیست، منداڵ هەبوو ڕۆژانە یان شەوانە کەس و کاری دەیان هێنایە بەردەم بەندینخانەکە کە بە گریانەوە داوای باوکی یان دایکی دەکرد. کەس و کارەکەی دەیانوت لەوەتەی باوک یان دایکی گیراوە، بەردەوامە و مناڵانە دەگرین و هیچ ناخۆن. بازارترین دیمەنیش دیمەنی هاتنی مناڵێکی 5 ساڵان بوو کە نەخۆشی شێرپەنجەی هەبوو. ئەو منداڵە هیچ تاڵەموویەک بەسەر و ڕوخساریەوە نەما بوو. باوکی بە تۆمەتی کوشتنی کەسێ بنکرا بوو. ئەو ڕۆژە کە من بینیم بە باوشی دایشەوە بوو. لەگەڵ بینینی باوکی خۆی لە باوشی فڕێدا بەرەو ڕووی باوکی بە گریانەوە ڕای کرد کە گەیشتە بەردەم باوکی، وتی باوکە کەی دیتەوە؟ من نامەوێ بێت تۆ بمرم.
ئەوەی لەوێدا ئامادە بوو لەو کەسانی بۆ سەردانی بنکراوان هاتبوون لە پیا و ژن، بنکراو و پۆلیس و هەر کەسێ چاوی لەو مناڵە بوو وە گوێبیستی قسەکانی بوو دەستیان کرد بە گریان. لەوێدا گریان لە لای هەموو کەسێ بوو بۆ شتێکی یاسایی. نایشارمەوە منیش هێندە فریا کەوتم خۆم بگەێنمە ژووری ئەفسەری ئێشەگر. دوو دڵۆب فرمێسکی بێدەنگی قورس لە چاوەکانم هاتنە خوارەوە. هەتا سەیری ئاوێنەکەم کرد وامزانی خوێنە لە چاوم هاتۆتە خوارەوە. دەروونم قوڵپیەدا و فرمێسکەکانم سڕی و هاتمە دەرەوە. بەڵام و خەمە لە ناخمدا زۆر دەمێکە پنگی خواردۆتەوە و دەکڵێ هەتا ئێستا کە ئەم یاداشتانە دەنووسمەوە بەردەوامە. بیستنی ئازارەکان لە لای ئێمەی نزیک لە چیرۆکەکانی بکوژ و کوژرا و تاوانکار و قوربانی شتێکی تا ڕادەیە ئاسایی بوو. پیشەکەی ئێمە گوڵ فرۆشتن نەبوو تا بۆنی خۆش و دیمەنی جوان و ڕووی خۆشەویستی مرۆڤەکان ببینین. هاوڕێ و هاوپیشەکانم تەنها خەمیان بۆ قوربانی تاوانەکان دەخوارد، بەڵام من خەمی قوربانی و تاوانکار و کەسوکاری ئەوانیشم دەخوارد. بە بڕوای من بکەری تاوانەکانی ژزادەی پەروەردەی خراپ و ژینگەی خراپ و گەشەی خراپ و نەداری بوون. من لەگەڵەوەی ئەفسەر بووم بەردەوام خەریکی نووسینەوەی ئەو شتانە بووم کە دەبوو دەربڕینم لە سەریان هەبێ. لەو سەردەمانەدا بابەتە نووسراوەکانم بۆ چەند ڕۆژنامە و گۆڤار و سای تێنارد. ئامانجم ئەوە بۆ و ئازارانە بخەمە بەردیدەی خەڵک بۆ ئەوەی بەڕێژی کاریگەری نووسینەکانم بەرەنگاری تاوان ببمەوە. لە یەکێک لە نووسینەکانمدا لە ژێر ناونیشانی تاوان مەکە با کەس و کارت سەرگەردان نەبن. لەو نووسینەدا جیاوازیم کردبوو لە نێوان منداڵ و هاوسەر و باوک و دایک و برا و خوشک و کەس و کاری بکوژ و کوژراو. لە بابەتەکەمدا ڕێچکەی ژیانی هەریەکەیانم لە دوای ئەنجامدانی تاوانەکە ڕوون کردبوویەوە. لەگەڵ ئەو خەموازار و ماڵوێرانیەی ڕوبەڕووی هەریەکەیان دەبێتەوە لە کۆتاییە بەو پەڕی دڵنیایی و سەلماندنەوە نووسی بووم کە سوکاری بکوژ ئازارەکانیان زیاترە. ئەوەی کە سەرگردان و ماڵوێران دەبێ کە سوکاری بکوژەکەیە هەتا بکوژ خۆی ئەگەر کوژراو بێ ئاسوودەترە. ماوەیەکی کەم بوو لە بەندینخانەکە لە ئەرک و فەرماندا بووم. لە کەسانی خاوەن پۆستی باڵاوە بیستە بووم کە لێ خۆشببوونی گشتی بەڕێوەیە. بۆ یەکەم جار منە و هەواڵە خۆشەمدا بەگوێی بنکراوەکاندا کە تا ئەو کاتە هیچ کەس لە بنکراوەکان و ئەفسەر و کارمەندەکانیش ئەو هەواڵەیان نەبیستە بوو. دوای یەک دوو مانگ هەمووان بۆیان دەرکەوت کە ئەو هەواڵەی من ڕاستە. لە دوای قسەکەی من بە 6 مانگ لێ خۆشببوونی گشتی بە یاسایەکی تایبەت دەرچوو کە ئەو لێ خۆشببوونە زۆرێک لە بنکراوەکانی گرتەوە و بە کەس و کاریان شاد بوونەوە. هەندێک لە بنکراوەکانی دیکەش بەهۆی تایبەتمەندی تاوانەکانیانەوە لێبوردنی گشتی نەیگرتنەوە، بەڵام لە کاتی دادگایی کردنیاندا بە ڕێژەیەک سزاکانی کەم دەکردەوە. تەواوی بنکراوان سوودیان لەو یاسایە وەرگرت. زۆرێک لەو بەندیانەی کە لێبوردنە گشتێکە دەیگرتنەوە کەسانێک بوون زۆر پەشیمان بوون لەو تاوانەی کردویانە ڕۆشتنە دەرەوە لە بەندینخانەکە و بە هیچ جۆرێ نەهاتنەوە. ئەو یاداشنامەیە سەدان پەڕە بوو کە بە خەتێکی زۆر جوان نووسرا بوویەوە. لەناو یاداشتەکەدا چەندین چیرۆکی جەرگ بڕی ڕاستەقینە هەبوون. کوڕەکە کاتی لەوە کەمتر بوو ئەو سەدان پەڕێ بخوێنێتەوە. لە کاتێکدا گومانی هەبوو لەو یاداشتانەدا سەرەداوێکی سەبارەت بە ونبوونی پیاوی باخەکە دەست بکەوێت. لەبەرەوە لە هەمان ئەو شوێنەدا کە پێشتر یاداشتەکانی لێدانرابوون داینایەوە بە دوای شتی دیکەدا گەڕا. ئەو کچەی خۆشەویستی کوڕەکە بوو. چەند ڕۆژێک بوو قسەکانی ترسێکی پێوە دیار بوو. بەردەوامیش دەیوت ڕاستیەک هەیە پێت دەڵێم. کوڕەکەش بەردەوام تکای دەکرد کچەکە پێی بڵێت و هەر پێی نەدەوت. کوڕەکە گومانی بۆ زۆر شت دەبرد. وای هەز دەکرد کوڕ و پیا و زۆریان بۆ هێنابێت و داوای پەیوەندی لێ بکەن. بابەتەکەی بە ئاسایی وەرگرتە بوو چونکە متمانەی بە خۆشەویستەکەی هەبوو. لە هەفتەیەکە چەند ڕۆژێک یان بە ئۆتۆمبیلەکەی کچەکەی دەگەیاندە شەربەتخانەکە یان لە بەردەم ماڵی باوکیەوە بەدەم پەیوەندی تەلەفۆنیەوە هەنگا و بە هەنگا و بە پێ بە دوایدا دەڕۆیشت و لە باڵا جوانەکەی دەڕوانی. زۆر جار شانازی بەخۆیەوە دەکرد و دەیوت ئەو کچە نازداری چەندین ساڵە خەوی پێوە دەبینم، ئێستا قسەی لەگەڵ دەکەم و لە پێشمەوەیە من لە ناودڵیدا پەیکەرێکی ڕاستەقینم. ئەو ڕۆژانش کە لەگەڵ کچەکە تا شەربەتخانەکە نەدەچوو بۆ ئەوەی ڕۆژەتاڵەکانی بیرکردنەوە لە پیاوی باخەکە شیرین بکە، دەچووە شەربەتخانەکە و شەربەتێکی لە دەستی خۆشەویستەکەی وەردەگرت و دەیخواردەوە. ئەو شەربەتەی دەستی کچەکە وەک چارەسەرێک خەم و ئازارەکانی ئەڕەواندەوە. کوڕەکە هەمیشە وەک پزیشکێکی میهرەبان لە ڕوخساری کچەکەی دەڕوانی. لە دوای یاداشنامەکە لە بەشی ژێرەوەی پەرتوکخانەکەدا کوڕەکە چەند ئەلبومێکی لەسەر یەکدانراوی بینی. دەری هێنان و لەسەر ئەلبومەکانیش لە ناو زەرفێکی کاغەزیشدا کۆمەڵێ وێنە هەبوون. بەپێی کۆنی ئەلبومەکان لە کۆنترینیانەوە دەستی کرد بە سەیرکردنی وێنەکان. هەندێک لە وێنەکان وا دەردەکەوتن تەمەنیان لە 900 زیاتر بێ.
ئەو وێنانەی پیاوی باخەکەی تیابوو بە پێنووسێکی سوور ڕوخساری خراببووە ناو بازنەیەکەوە بۆ ئەوەی هەرکەس سەیری کرد بزانێ ئەوە خۆیەتی. لە بەشێکی زۆری وێنەکانیشدا ڕوخساری کەسێ ڕەشکرا بوو بە شێوەیە کە نەناسرێتەوە. لە پشتی هەموو وێنەکانیش ناوی کەسەکانی ناو وێنەکە و بەروار و شوێنی چرکاندنی وێنەکەی تێدا بوو. جگە لە ناوێکە ئەو ناوە بە شێوەیەک سڕابوویەوە کە بە هیچ جۆرێ کەس نەتوانێ بیخوێنێتەوە. کوڕەکە گومانی کرد ناوی پیاوی باخەکە بێ. وێنەی دایک و باوکی پیاوی باخەکەی بینی، وێنەی دوو خوشکی گەورەی بینی کە چەندین ساڵ پێشتر لە نێوان هەردوو خوشکەکەیدا دانیشتە بوو وێنەکەیان چرکێنرا بوو. لە پشتەکەی نووسرا بوو من و هەردوو خوشکە گەورەکەم. وێنەکانی کاتی خوێندنی سەرەتایی و مرد مناڵی و لاوێتی، وێنەکانی لەگەڵ تەواوی و تۆمبێلەکانی، وێنەکانی بەجلی سەربازیەوە لە هەر پلەیەکدا چەندین وێنە لەگەڵ چەندین کەس، هەتا وێنەی کۆتاپلەی سەربازی ئەوەی سەرنجڕاکێش بوو ئەوە بوو لە ناو وێنەکانیدا بزێویەک بە ڕوخسار و جەستەی پیاوی باخەکەەوە دیار بوو. هەمیشە لە وێنەکانیدا جیاوازی هەبوو لەگەڵ تەواوی هاوڕێکانیدا، وەکەوەی وێنەکە توانای ئەوەی نەبێ تواناکانی پیاوی باخەکە وێنا بکە. لە ئەلبومێکا وێنانەی پیاوی باخەکەی بینی کە لە کاتی خوێندنی کۆلیجی پۆلیسدا چرکێنرابوون بە بەرگی سەربازی جۆرا و جۆرەوە لەگەڵ تەواوی خوێندکارەکانی هاوڕێدا لەگەڵ کەلوپەلی جۆرا و جۆری سەربازی لە چەند جێگەیەکی جیاوازدا لە کاتی خوێندنی وانەکاندا لەگەڵ ژمارەیەکی زۆر چەکی هەمە جۆر، لە کاتی جۆرەها مەشق و وەرزش، لە کاتی تەقەکردن و نیشانەشکێنی، لە کاتی نان خواردنی خوێندکارەکاندا. لەو وێنانەی کە لە کۆلیجی پۆلیس چرکێنرابوون پیاوی باخەکە نیشانەیەک بە باڵی ڕاستیەوە بوو کە پیاوی باخەکەی لە هاوڕێکانی جیا دەکردەوە و کوڕەکەنەی دەزانی چییە. چەند وێنەیەکی دیکە لە ئەلبومێکدا سەرنجی کوڕەکەی ڕاکێشا. لەو وێنانەدا پیاوی باخەکە لە کۆڕ و کۆبوونەوە و بۆنەکاندا بوو، شتی دەخوێندەوە، لە بەرزیدا قسەی بۆ ئامادەبوان دەکرد کە کوڕەکە ئەم وێنانەی بینی زیاتر پیاوی باخەکەی لەلا خۆشەویست بوو. پیشەی هەمیشەی کوڕەکە بوو بە گەڕان بە دوای نهێنی ونبوونی پیاوی باخەکە و سەرجەم نهێنیەکانی دیکەی. ئێواران خۆشەویستەکەی سەری لێدەدا، ئەو خواردنانەشیان دەخوارد کە کچەکە دەیهێنا. لە ناو باخەکەدا تا درەنگ بەیەکەوە دەمانەوە، دان و خۆراک و ئاویان بە باڵندەکان دەدا. هەندێک لە شەوانیش باخەکەیان ئاو دەدا. لە ماندوویە و بێزاری زۆریشدا کچەکە بە ماچێک تەواوی ماندوویە و بێزاری کوڕەکەی دەڕەواندەوە کە کاتەکانیان بەرەو کۆتایی دەچوو. کوڕەکە وەک هەمیشە بەدەم لێدانی و گۆرانیانەوە کە کچەکە ئارەزووی دەکرد دەیگەیاندەوە ماڵەوە. ئەلبومێکی دیکە کە ئەلبومی هاوسەرگیری بوو بە شێوەیەکی هونەری زۆر جوان دروستکرا بوو کە کوڕەکە بینی وای هەست کرد تازە دروستکراوە، هێندە جوان و ناوازە بوو. بەڵام کە وێنەی پیاوی باخەکەی بینی خراببووە ناو بازنەیەکی سوور تووشی سەرسوڕمان بوو. چۆن دەیان ساڵ پێشتر وێنەی وا جوان چرکێنراوە. ئەلبومی وا جوانی بۆ دروستکراوە. لە ناو ئەلبومەکەدا چەندین وێنەی پیاوی باخەکە و هاوسەرەکەی هەبوو. هەتا ئەو کاتە ئەو ئەلبومە زۆر بە جوانی بە خاوێنی پارێزرا بوو. لەناو ئەو هەموو وێنە و ئەلبومەدا کوڕەکە بڕیاریدا کاتێ خۆشەویستەکەی هات ئەو ئەلبومە بباتە ناو باخەکە و پیشانی بدا. لەبەر ئەوە بە تامەزرۆییەوە چاوەڕێی هاتنی ئێواری دەکرد کە کچەکە هات بەخۆی و ئەو خواردنەی بۆ ژەمە خۆراکی ئێوارەی خۆیانی هێنابوو چووە ناو باخەکە و چاوەڕێی کوڕەکەی دەکرد. کوڕەکە بەخۆی و ئەلبومی هاوسەرگیری پیاوی باخەکەوە چوو بۆ لای. کوڕە تەنها کەوتی بەخێربەی گوڵی من. کچەکەوتی زۆر سوپاس هەناسەکەم. کوڕە تەنها کەوتی تەندروستیت چۆنە؟ کچەکەوتی سواز بخوا باشم، تەنها کەمێ ئازاری پشتم هەیە. کوڕە تەنها کەوتی پشت بەخوا باشەبی، ئەوە هۆکارەکەی زۆر بە پێوەوەستانە. کچەکەوتی بێگومان خۆشەویستم. کوڕە تەنها کەوتی شتێکی ناوازەم هێناوە پیشانت بدەم؟ کچەکەوتی ئادەی پیشانم بدە. کوڕەکە ئەلبومەکەی کردەوە، یەک وێنەکانی پیشاندا. کوڕە تەنها کەوتی گوڵی من بۆ هاوسەرگیریمان ئەلبومێکی بەو شێوەیە دروست بکەین. لەگەڵ کوڕەکە و قسەی کرد و باسی هاوسەرگیری کرد. کچەکە دەستی کرد بە گریان، داوای لێ کرد بیگەێنێتە ماڵەوە. کوڕەکە سەری سوڕما بوو، نەیدەزانی چی ڕوودەدا. وەکو یەکەم کاردانەوەی ئەلبومەکەی بردەوە ناو شقەکە و سویچی و تۆمبێلەکەی هێنا. لەگەڵ کچەکە ڕۆیشتن لە ڕێگا ئەو هەردەگریا و ئەویش هیچ حاڵی نەدەبوو. کچەکە تاو ناتاوێک باوشی بە کوڕەکەدا دەکرد و دەستی لە کەمەری داڵان سەری دەخستە سەرسنگی وەکەوەی هێزێ بیەوێ لە کوڕەکەی جیا بکاتەوە و ئەو نەیەوێت جیا ببێتەوە. هەرچەند کوڕەکە زۆر پرسیاری کرد، بەڵام سەبارەت بە هۆکاری گریانەکەی هیچ وتەیەک جگە لە گریان لە دەمی کچەکە نەهاتە دەر، هەتا لە نزیکی ماڵ خۆیان لە ئۆتۆمبیلەکە دابەزی. کوڕەکە زۆر پەیوەندی پێوە کرد، بەڵام کچەکە وەڵامی نەدەدایەوە. نامەیەکی ئەلکترۆنی بۆ کوڕەکە هات لەلایەن خۆشەویستەکەیەوە کە نووسرا بوو من شایانی عاشقی تۆ نیم. کوڕەکە کە هەموو ژیانی بەبێ کەسی بەسەر بردبوو وای هەز دەکرد هیچ کاتێک هێندەی ئەو شەوە بێ کەسی نەچەشتووە.
زۆر هەوڵی لەگەڵ کچەکەدادات بە نامەی ئەلکترۆنی و تەلەفۆن تا هێندە حاڵی بوو کە خۆشەویستەکەی دەستگیراندارە. پێشتر دەستگیرانەکەی بەدمەستێ بووە، بەردەوام خەیاڵی لای مەستبوون و خواردنەوە بووە، هیچ گرنگێکی بەو نەداوە. دواتر بەجێی هێشتووە و چۆتە دەرەوەی وڵات، هیچ بیرێکی لەوە نەکردوتەوە کە دەستگیراندارە. کوڕەکە بە تەواوی ڕووخا، هێندەی نەمابوو لە ناو تەنهاییدا بۆ ئەبەدی بوونی خۆی بسڕێتەوە. تەنها شتێکە ڕێگر بوو ئەو کارە بکە بوونی ئەو کچە بوو لە ژیاندا. بەلایەوە تاوانێکی گەورە بوو، ئافرەتێکی هێندە جوان لە شارەکەیدا هەناسە بدات و ئەو ژیان بەجێ بهێڵێ. داوای ناونیشانی دەستگیرانەکەی لە تۆڕی کۆمەڵایەتی لێ کرد، پاشان تەماشای وێنەکانی کرد. چەندین وێنەی خۆشەویستەکەی بینی کە لەگەڵ دەستگیرانەکەی چرکاندبووی و دەستگیرانەکەی بڵاوی کرد بوویەوە. بۆی دەرکەوت کە دەستگیرانەکەی تا ڕادەیەک خۆشی ویستووە، ئەوەی لی تێنە دەگەیشت بەجێهێشتنی کچەکە بوو لەلایەن دەستگیرانەکەیەوە. کوڕەکە هەموو سەرکێشیەکی بۆ نزیکی لە خۆشەویستەکەی بەکەم دەزانی، بڕیاریدا بۆ ئەبەدی دەست لە خۆشەویستی ناودڵی بۆ کچەکە هەڵنەگرێ. شەوان لە جێی قسەی خۆش قۆناغێکی ناخۆش لە ژیانیاندا دەستی پێکرد. ئەویش گریانی شەوان بوو کە لە کاتی یەکتر بینیندا هەتا درەنگ بەسەر سەر و شانی یەکتردا دەگریان. بە تەلەفۆنیش لە کاتی سڵاوکردنەوە تا داخستنەوەی پەیوەندێکە بەدەم هەنسکی گریانەوە قسەیان دەکرد. کچەکە وەکەوەی بێوێ بۆ قەرەبوویە و گریان و خەمەی داوێتی بە کوڕەکە بە جەستە شەنگ و شۆخەکەی خەمی بڕەوێنێ، داوای کرد بە عەزیەوە بچێتە ژوانی کوڕەکە، بەڵام کوڕەکە لە بەرەوەی سەرنجی خەڵک ڕانەکێشن ڕازی نەدەبوو. پاش چەند ڕۆژێ وردە شەرم لە نێوانیاندا نەما. جار هەبوو لە کاتی پیاسەی شەواندا کاتێک کچەکە میزی داهات، کوڕەکە ئۆتۆمبیلەکەی لە کەناری شەقامەکە ڕادەگرت. پاشان هەردوو دەرگای لای سەرنشینی پێشەوەی ئۆتۆمبیلەکەی دەکردەوە. کچەکەش لە نێوانی کوڕەکە و دوو دەرگای ئۆتۆمبیلەکەدا لەسەر خۆ پانتۆڵەکەی دادەنا و میزەکەی دەکرد. شەویش هەبوو لە گەورەترین پارکی شاردا کوڕەکە کچەکەی دەکردە باوەش. کچەکەش دەستی لە ملیدا ئاڵاند و قاچەکانی لە لای کەمەریەوە دەبرد بەرەو پشتی کوڕەکە، باڵای دەنووسان بە باڵای کوڕەکەەوە. ئەویش تا سەر سندوقی ئۆتۆمبیلەکە داینەدەنا و ماچی لێوی کچەکەی دەکرد، هەتا لێوە گۆشتنە جوانەکانی کچەکە داوسان. پیاوی باخەکە ئەلبومی وێنەکانی زۆر بوون، بەڵام کوڕەکە دڵی لە ئەلبومەکان شکا بوو. بڕیاری دابوو سێری ئەلبومەکانی دیکەنەکە. ئەو بەردەوام بوو لە گەڕان بە دوای دەستکەوتنی سەرەتداوێ کە تەمی ونبوونی پیاوەکەی بۆ بڕەوێنێتەوە. لە ناو پەرتووکخانەکەیدا چەند دەفتەرێکی بیرەوەری بەرچاو کەوت کە بە بینینیان خۆشحاڵ بوو. بڕوای وابوو لە ڕێگەی بیرەوەریەکانەوە دەگا بەنهێنی مۆمەکان. سەرەتا تەنها بە دوای ڕۆژی داگیرساندنی مۆمەکاندا دەگەڕا. خۆشحاڵی کوڕەکە زۆری نەخایەن، چونکە بەسەرهاتی مۆمەکان لە ناو دەفتەری بیرەوەریەکاندا کوژێنرابوونەوە. کوڕەکە وای هەست کرد لە ناو بازنەیەکی بەتاڵدا دەسوڕێتەوە. پیاوی باخەکە لە بیرەوەریەکانیدا سەرجەمە و شتانەی تۆمار کردبوو کە ئەنجامیدا بوون. هەموو ژەمەکان چی خواردووە و لەکوێ بووە. بە بیرەوەریەکانیدا ئەتوانرا بزانرێت چەند پارەی خەرج کردووە، چەند جار چۆتە نەخۆشخانە، چەند جار چووە بۆ پرسە و ئاهەنگ، چەند ئۆتۆمبیلی کڕیوە و فرۆشتووە، چەند شوێن چووە، چەند جووت پێڵاو و چەند دەستجلی کڕیوە، چەند جار چۆتە لای وەستای چاکردنەوەی ئۆتۆمبیل، چی ڕووداوێکی مێژووی بە چاوی خۆی بینیوە. منداڵانی کەسوکارەکەی چ ڕۆژێک و چ کاتژمێرێک و لە چ کەش و هەوایەکدا لەدایک بوون. هەنگاوێکی گرنگ نەبوو لە ژیانیدا تۆمار نەکرابێ، هەتا بیرەوەری ئەو ڕۆژەشی نووسی بوو کە تیایدا ڕۆیشت بوو نەگەڕایەوە. بەڵام هیچ ئاماژەیەکیشی بە هۆکاری ڕۆشنەکەی و شوێنی ڕۆشنەکەی نەدابوو. لە ناو بیرەوەری ڕۆژی ڕۆشنەکەیدا وەسیەتی کردبوو کە هەرچی بەسەر بێ بە هیچ جۆرێ سکاڵا تۆمار نەکرێ، ئەو باخۆشقەیەش بدرێت بە کوڕە تەنهاکە. ئەویش چاوەڕێی ئەو کەسانە بکە کە دێن و هەواڵی پیاوی باخەکە دەپرسن. لە نووسینی یادەوەری ڕۆیشتنی پیاوی باخەکەدا دوو پەیامی تێدا بوو. ڕۆیشتنێکە گەڕانەوە و نەگەڕانەوەی دیار نییە و دەرکەوتنی کەسانێکی نزیکیە و لە ناو ژووری نووسنی پیاوی باخەکەدا جگە لەو پێویستیانەی تایبەت بوون بە نووسین زۆر کەلوپەلی دیکەی تێدا بوو. هەر لە کەلوپەل و جل و بەرگی وەرزشی ساڵانی کۆن، تۆپ و جلی تایبەت بە مەلەوانی لەگەڵ چەند جۆرێ یاری دیکە. هەروەها لە ناو کانتۆری نووسنەکەدا چەند جانتایەکی داخرا و بە ژمارەی نهێنی هەبوون لەگەڵ جانتایەکی کۆمپیوتەر. کوڕەکە کۆمپیوتەرەکەی کرد بە تەزووی کارەباوە تا بارگاوی بکاتەوە و ئیشی پێ بکە. کاتێک کۆمپیوتەرەکەی داگیرسان بینی ژمارەی نهێنی لەسەر دانراوە، بۆیە نەیتوانی بیکاتەوە. جانتا داخراوەکانیشی لە جێی خۆیان دانایەوە. ئەو ماوەیە هەموو شەوێت ترسی لە دەستدانی خۆشەویستەکەی هەبوو. بڕوای وابوو ڕۆژێ دەستگیرانەکەی دێتەوە و بۆ ئەبەدی لێون دەکا، ئەویش ئەبێ بە دوایدا وێڵ ببێ. ڕۆژی چەند جارێ بەڵێنی لە کچەکە وەردەگرت بۆ ئەوەی لەبیری نەکات و هەرکات لەگەڵ دەستگیرانەکەی جیابوونەوە هاوسەرگیری لەگەڵ ئەودا بکە. کوڕەکە کەوتە کۆکردنەوەی هەروێنە و نووسرا و ئاماژەیە کە بۆنی کچەکەی لێبێ لە لای خۆی هەڵی دەگرت.
هەستا بە نووسینەوەی تەواوی ئەو نامانی بۆ یەکتریان ناردبوو. لە کاتی خەمەکانیدا هەندێک شیعری بۆ خۆشەویستەکەی نووسی بوو، لە ناویاندا ئاماژەی تایبەتی بۆ ئەو شیعرانەی دانا بۆ ئەوەی لە هەر شوێنێک کچەکە ئەو شیعرانەی بینی بیان ناسێتەوە و بزانێ بۆ ئەو نووسراون. لە یەکتر بینینێکی کوڕەکە و خۆشەویستەکەیدا کوڕەکە تەواوی ئەو ڕاستیانەی کە بە بیرکردنەوەی خۆی پێی گەیشتە بوو لەباری پیاوی باخەکەوە بۆ کچەکەی جێڕایەوە. کچەکە وتی بەبێ ئەوەی ئەو پیاوە بناسم ئەوەی من حاڵی بووم ئەوەیە کە ئەو پیاوە ڕقێکی گەورەتر لە خۆشەویستی بۆ کەسە نزیکەکانی وای لێ کردووە بە تەنها بژی، تەواوی کەسەکانی و مناڵ و هاوسەرەکەشی لێی دوور بن. کوڕەکە قسەکەی بە خۆشەویستەکەی بڕی وتی ئەی ئەڵی چی ئەگەر کەسەکانی لە ژیاندا نەمابن؟ کچەکەوتی ڕی تێچێ، بەڵام ئەگەرێکی لاوازە من دڵنیام ڕۆژێک گرێ کوێرەی هەموو نهێنیەکانەکرێتەوە، پیاوی باخەکە دەدۆزرێتەوە، شتێ لە ناخەوە پێم دەڵێ پیاوی باخەکە هێشتا زیندووە. کوڕە تەنهاکەوتی بڵی وابێ ئەو ئاواتەم بێتە دی؟ کچەکەوتی پشت بەخوا. کوڕە تەنهاکەوتی پشت بەخوا. کچەکە زۆر ئارەزووی دەکرد بە دەنگی کوڕەکە گوێی لە گۆرانی یەکێک لە گۆرانی بێژە ناودارەکانی سەردەمانی کۆن بێ. کوڕەکەش دڵی نەدەشکان، لەو پەڕی دڵتەنگی و هیلاکیشدا ئەو گۆرانی بۆ دەوت. زۆر جار کچەکە جگەرەیەکی دادەگیرساند و گوێی بۆ گۆرانێک ڕادەگرت. لە شاشەی تەلەفۆنەکەەوە کوڕەکە کچەکەی ئەبینی کە جگەرەکەی دەنا بەلێوە جوانە گۆشتنەکانیەوە. هەندێک جاریش کچەکە بەخۆی و تەلەفۆنە گەڕۆکەکەیەوە دەچووە گەرما و تەلەفۆنەکەی بەرامبەر بەخۆی دادەنا و داوای لە کوڕەکە دەکرد گۆرانیەکەی بۆ بڵێ. بەدەم گۆرانی کوڕەکەەوە خۆی دەشۆرد. ناو پەرتووکخانەی پیاوی باخەکە بەدەر نەبوو لە کۆد و نهێنی. لە ناو ئەو پەرتووکانەی خوێندبوویەوە هەردێڕێ سەرنجی ڕاکێشا بوو هێڵی بەژێردا هێنابوو. پیاوی باخەکە وەک چۆن دەفتەری بیرەوەری هەبوو دەفتەرێکی دیکەشی هەبوو کە تایبەت بوو بە بیرەوەری ئەو پەرتووکانەی خوێندبوویەوە. لاپەڕەکانی هێڵکاری کرابوو. لە بەشی سەرەوەی لاپەڕەکانیدا ناوی پەرتووکەکە و ناوی نووسەرەکەی، ژماری لاپەڕە و زمانی نووسینی پەرتووکەکە و ساڵی چاپکردن، بەرواری دەستکردن بە خوێندنەوە، بەرواری کۆتایی خوێندنەوەی پەرتووکەکە نووسرا بوو. بۆ هەر پەرتووکێکی خوێنراوە ئەو زانیاریانەی پڕکرد بوویەوە. ئەو دەفتەرە ناوی هەزاران پەرتووکی تێدا نووسرا بوو. چەند پەرتووکێک لە شیعر و ڕۆمان و یاداش هەبوون کە ناوی نووسەرەکەی لەسەر سڕابوویەوە. کوڕەکەش زۆر دڵنیا بوو ئەو پەرتووکانە نووسەرەکەی پیاوی باخەکەیە. پاشەوەی بووی دەرکەوت هیچ ڕێگەیەکی نییە بە دوای پیاوی باخەکە بگەڕێ. کوڕەکە ژمارە تەلەفۆنەکەی خۆی بە دەرگای شقە و تەلبەندی باخەکەدا هەڵواسی بۆ ئەوەی هەرکەس ویستی لەو ڕێگەیەوە هەواڵی پیاوی باخەکەی لێ بپرسێ. ئامانجیەوە بوو ژیانی خۆی ئاسایی بکاتەوە و بە دوای کارێکا بگەڕێ. هەروەها چێژ لەو ماوەیە وەربگرێ لەگەڵ خۆشەویستەکەیدا هەتا ئەو کاتی دەستگیرانەکەی دێتەوە و دڵنیا دەبێت لە داهاتووی خۆی لەگەڵیدا. ماوەیەک بوو کوڕەکە بە دوای کاردا دەگەڕا. لە ڕێگەی هاوڕێیەکی سەردەمی زانکۆیەوە لە یەکێک لە کەناڵە تەلەڤیزیۆنێ ناوخۆیەکان دامەزرا کە کەناڵێکی کەم بینەر بوو. لە دوای ئەو چەند ڕۆژەی کە ماوەی پرۆفەکردنی بوو وەک پێشکەشکارێکی کەم ئەزمون دەست بەکار بوو. ئەو هەواڵەکانی پێشکەش دەکرد. لە سەرەتای دەست بەکاربوونیەوە خەونی گەورە لە مێشکیدا بوو بۆ بەرەو پێشبردنی کەناڵەکە. شەوان کچە خۆشەویستەکەی لە کەناڵە تەلەڤیزیۆنێکەوە دەیبینی دەستخۆشی لێ دەکرد و هانی دەدا. لە بیرکردنی پیاوی باخەکە ئاسان نەبوو. زۆر شەو کە بە تەنها لە باخەکەدا دەنیشت بە چیلکە و چەواڵ وەک پیاوی باخەکە چایەکی لێدەنا. دوو پەرداخ چای تێدەکرد کە پەرداخەکان لە ناو شقەکەی خۆی هێنابووی چونکە بە هۆکارێکی نادیار پەرداخەکانی پیاوی باخەکە دیار نەمابوون. بە ئامان شێوەی پیاوی باخەکە یەکێکیان خۆی دەیخواردەوە، ئەوی دیکەشی لە بەرامبەر خۆی دادادەنا. لەسەر هەمان کورسی پیاوی باخەکە بە هەمان شێوەی ئەو دادەنیشت. قوڵ تا ئەو پەڕی گەردون دەیڕوانی لە دڵی خۆیدا دەیپرسی پیاوی باخەکە تۆ بۆچین دەڕوانی؟ ئەو هەستەی شەوانە ئەو کاری پێ دووبارە دەکردەوە. ئەوە بوو کە لە دوای تێکردنی چایەکان درەختەکان بۆنی پیاوی باخەکەیان لێدەهات بەبێ ئەوەی هیچ بایەک بوونی هەبێ. پەل و پۆ و گەڵای درەختەکان دەکەوتنە سەما. بۆنێکی خۆش سەراپای باخەکەی پڕ دەکرد وەکەوەی هێزێکی نادیار ئەو کارە بکە. موچەی کوڕەکە لە کەناڵە تەلەڤیزیۆنێکە زۆر کەم بوو. ئەوە نەبوو کە ژیانی لەسەر دروست بکرێ. هەر ئەوەندە بوو ڕۆژانە کوڕەکە پێی بژی و هیچی دیکە. کوڕەکە ئامانجیەوە بوو گەشە بە توانای خۆی و کەناڵەکەش بدە. دەیویست لەگەڵ ئەوەی کە پێشکەشکاری هەواڵە بەرنامەیەکیش پێشکەش بکە. لە خۆشەویستی پیاوی باخەکەوە بۆ درەخت و باڵندە و ژینگە بیرۆکەی بەرنامەیەکی ژینگەی پێشکەش بە کارگەڕی کەناڵەکە کرد. ئەوانیش ڕەزامەند بوون. بە مەبەستی دەستپێکردنی بەرنامەکە
لە کەناڵە تەلەڤیزیۆنێکەوە هیچ ئامادەکاریەکی وایان بۆ نەکردبوو کە بەرنامەیەکی باشی پێشکەش بکرێ. زۆر جار کوڕەکە لەگەڵ کامێرامانەکە لەسەر گیرفانی خۆی بە ئۆتۆمبیلی کرێ دەڕۆیشتن ڕاپۆرتی ڤیدیۆیی و گرافیکیان بۆ بەرنامەکە تۆمار دەکرد. بە ڕەنج و ماندووبوونێکی زۆر بەرنامەکان ئامادە دەکران. لەو کاتەدا لە هیچ کەناڵێکی ناوخۆیدا بەرنامەی ژینگەیی نەبوو، بەڵکو بابەتی ژینگەیی تەنها وەک پاشکۆ لە بەرنامە تەندروستیەکاندا باسی لێوە دەکرا. هەمیشە کوڕەکە ئەو جۆرە بەرنامانەی بە هەڵە و ناڕێکیەکی گەورە دەزانی. لە بەرنامەکەی خۆیدا ئەو هەڵەی ڕاست دەکردەوە. تەندروستی کرد بە پاشکۆ بۆ بەرنامە ژینگەیەکەی. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیشدا چەند لاپەڕەیەکی تایبەتی بۆ بەرنامە تەلەڤیزیۆنێکە دروست کرد. ئەو لاپەڕانەش شوێن کەوتوی زۆریان لە خۆیان کۆ کردەوە. بەرنامە ژینگەیەکە چەند تەوەریکی لە خۆی گرتبوو. لە بوارە جیاجیەکاندا میوانی بانگێش دەکرد و چاوپێکەوتنیان لەگەڵ ئەنجام دەدرا. چالاکی پیشان دەدرا و ڕاپۆرتی لەسەر زیادەڕەوی ژینگەی پەخش دەکرد. کاتێک کوڕەکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان وێنە و گرتە ڤیدیۆی لاپەڕە تایبەتەکانی بەرنامەکەی خۆی دەبینیەوە کە بەشداری پێکرا بوو لە لاپەڕەکانی تردا زۆر هەستی بەسەرکەوتن دەکرد. بەرنامە تەلەڤیزیۆنێکە و لاپەڕەی تۆڕە کۆمەڵایەتیەکانی کەسانی خۆبەخش و ژینگە دۆستی زۆریان لە خۆیان کۆ کردەوە. کوڕەکە لەو ڕێگەیەوە ئاشنایەتی لەگەڵ زۆر کەسا پەیدا کرد. ڕۆژ بە ڕۆژ بیرۆکە و پێشنیاری نوێی لەلایەن خۆبەخشانی ژینگە و دۆستانی بەرنامەکەەوە پێدەکەیشت. بەرنامەکەی گەشەی دەکرد. ئەوەی بەلای کوڕەکەەوە جێی سەرنج بوو ئەوە بوو ئەو خۆبەخشانەی ژینگە وەکەوە بوو تا ئەو ساتە لە خەوێکی قوڵدا بوو بن و هیچ کەس باگای نەهێنابن بۆ ئەوەی خزمەتی ژینگەی وڵاتەکەیان بکەن. کۆبوونەوەی ژینگە دۆستان لە دەوری کوڕەکە جۆرێک دڵپیسی لای کچەکە دروست کرده بوو کە چاوپێکەوتنی لەگەڵ خاتونێک دەکرد. نێوانیان گرژی تێدەکە و هەرچەند کچەکە زیاتر لێ نزیک دەبوویەوە زیاتریش دەچوونە دەرەوە. بەڵام دانیشتن و گفتوگۆکانیان زیاتر بۆ ئاشکردنەوەی کچەکە و پاکانەی کوڕەکە بوو. سەرنجامیش لە هەموو یەکتر بینینەکاندا کچەکە بە ماچێک کوڕەکەی ئاش دەکردەوە وەکەوەی پێی بڵێ زۆرم خۆش دەوێت و نامەوێت لە دەستت بدەم. لەبەر بە توانایی لە شێوازی پێشکەشکردنی بەرنامەکە و هەبوونی ژمارێکی زۆر شوێن کەوتوی تۆڕە کۆمەڵایەتیەکانی کوڕەکە چەندین پێشنیاری کارکردنی لە کەناڵە ئاسمانیە پڕبینەر و بەتواناکانەوە بۆ کرا. بە موچەیەکی زۆر زیاتر لە موچەکەی خۆی هەتا لەو کەناڵانە بەرنامەی ژینگەی یان هەر بەرنامەیە پێشکەش بکا کە خۆی ئارەزووی دەکا. بەڵام ئەو هەمویانی ڕەت دەکردەوە. کارکردنی ئەو جۆرێک ڕەوشت و بەهای پێوە دیار بوو کە شەرمی دەکرد لە کەناڵێکەوە دەرکەوت بێ لەبەر سوود و قازانجی مادی جێی بهێڵێ. کوڕەکە پێشنیاری هاوکاریکردنی لەلایەن زۆر سەرمایەدار و کۆمپانیا و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیەوە بۆ کرا بە تایبەت لەلایەن کۆمپانیاکانی پاکردنەوەی شارەوە. بەرنامەکە خەرجی هەڵگرت. سپۆنسەری زۆری بۆ پەیدا بوو کە سوودێکی مادی زۆری بۆ کەناڵە تەلەڤیزیۆنێکە هێنا. خەڵکانی دیکەش پەیدا بوون کە خەرجی هەڵگری هەر چالاکیە بوون کە لە دەرەوەی کەناڵەکە ئەنجام بدرایە. سەرەتایی چالاکی بەرنامەکە لە هاوکاریکردنی مناڵانی گەڕەکە هەژار و فەرامۆشکراوەکانەوە دەستی پێکرد. کوڕەکە مناڵەکانی لە گۆڕەپانێکی تۆپی پێدا کۆ دەکردەوە. دیاری و خواردنی پێشکەش دەکردن. دواتریش ڕێنمایی ژینگەی پێدەدان. فێر دەکران چۆن ژینگەیان خۆش بێ و پاک ڕای بگرن. بەڵێنی پێدەدان لە هاتنەوەکانی دواترە ئەگەر پەیڕەوی ڕێنمایەکانیان کرد بێت و ژینگەیان پاک ڕاگرت بێ هاوکاری تریان بکات و تۆپ و جلی یاریان بۆ دابین بکە. بەرنامە تەلەڤیزیۆنێکە هەر لە ڕێی ژینگە دۆستان و خەرجی هەڵگرانیەوە بوو بە خاوەنی سندوقێ بۆ پاشەکەوتکردنی پارە بۆ بەرەو پێشبردنی بەرنامە ژینگەیەکە. کەناڵەکەش بەوەی بەرنامە ژینگەیەکەوە هێندە ناسرا چێبڕکێ بوو لەسەر خەرجی هەڵگرتنی بەرنامەکانی. لەو ڕێگەیەوە داهاتێکی باشی دەستکەوت. ستافی کەناڵەکە بیریان لەوە کردەوە کەناڵەکە بکەن بە ئاسمانی و زیاتر بەرەو پێشی ببن. لە کۆتاییدا توانرا کەناڵەکە ببێ بە ئاسمانی و بینەرێکی زیاتری لە خۆی کۆ کردەوە. کوڕەکە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان گروپێکی لە خۆبەخشان و ژینگە دۆستان دروست کرد کە خەرجیەکەی لەلایەن ناودارێکی شارەکەەوە دەدرا کە تانکەرێک و بار هەڵگرێکی بۆ گروپەکە دەستەبەر کرده بوو لەگەڵ چەند پاچ و خاکەناز و پێویستیەکی دیکەی باخەوانیدا. هەتا لە هەر جێگەیە ئەو گروپە درەختێکی فرامۆشکراویان بینی دەوری پاپکەنەوە و بنەکەی بکۆڵنەوە و بە ئاوی ناو تانکەرەکە ئاوی بدەن. هەموو خۆڵ و خاشاکی دەورەکەشی بکەنە ناو بار هەڵگرەکە و لە شوێنی تایبەتا فڕێ بدرێ. لە بەرامبەر ئەو گروپەدا کوڕەکە گروپێکی دیکەی لە تۆڕی کۆمەڵایەتی دروست کرد کە تەنها کاریان تۆمارکردنی ئەو زیادە ڕەویانە بوو کە دەکرایە سەرژینگەل لە هەر شوێنێکی وڵاتەکەدا. پاشان بۆ تۆڕە کۆمەڵایەتیەکانی تایبەت بە بەرنامە تەلەڤیزیۆنەکەیان دەنارد و پێشکەش دەکرا هەتا هەموو کەس و بەرپرسان بیبینن و ڕێگری لێ بکەن.
کارەکانی کوڕەکە وەک پێشکەشکاری بەرنامە و هەموو کارەکانی دیکەی لەلایەن خەڵک و ڕاگەیاندنەکان و ڕێکخراوە ژینگەیەکان و میریەوە بەرز نرخێنران. کوڕەکە نازناوی پیاوی ژینگە و ژمارەیەکی زۆر سوپاس و پێزانینی پێبەخشرا. کوڕەکە لە کەناڵە ڕاگەیاندنەکانەوە بانگێش دەکرا، بەرنامەی تایبەت لەسەر کارە ژینگەیەکانی دەکرا، تەنانەت لەو کەناڵانەشەوە کە لە چێبڕچێدا بوون لەگەڵ ئەو کەناڵی ئەو بەرنامەی تێدا پێشکەش دەکرد. بەرنامەکەی بووە هۆی گەشەی کەناڵەکە و پردی پەیوەندی ئاشتیانەی نێوان کەناڵەکە و کەناڵەکانی دیکە. سەرەڕای هەموو سەرقاڵیەکانی کوڕەکە باخ و باڵندەکانی فرامۆش نەکردبوو. شەوان لە هەر شوێنێ بواە دەگەڕایەوە، سەری لێدەدان، خواردن و ئاوی تازەی بۆ دادەنان، چونکە ئەو درەخت و باڵندانە جگەلەوەی سپاردەی پیاوی باخەکە بوون، ئارامی ڕۆحیشی لێوەردەگرتن. فرامۆشکردنیشیان جۆرە بێوەفاییەک بوو بەرامبەر سەرکەوتنەکانی، چونکە یەکەم هەنگاوی بەرنامە ژینگەیەکەی لەلای ئەو درەخت و باڵندانەوە هەڵنابوو. شەوێ لە نیوەی شەودا کچە خۆشەویستەکەی پەیوەندی پێوە کرد. هەواڵێکی زۆر ناخۆشی پێدا، ڕایگەیان سبەینێ دەستگیرانەکەی دێتەوە، ئیتر ناتوانێ وەک جاران پەیوەندیەکەیان بەردەوام بێ. کوڕەکە بەدەم گریانەوە تەنها داوای ئەوەی لێکرد لە بیری نەکات و جارجار هەواڵی بپرسێ. پاش چەند کاتژمێرێ قسەکردنیان بەدەم گریانی هەردووکیانەوە کۆتاییان بە پەیوەندی تەلەفۆنیەکە هێنا. لە تۆڕی کۆمەڵایەتیدا بە ناوێکی خوازراوەوە کەسێک نامەی بۆ کوڕەکە دەنارد. کوڕەکەش لە تەنهایی خۆیدا کەمەستی خەمی خۆشەویستەکەی بوو. کاتێ نامە ئەلکترۆنیەکانی کردەوە زۆر گرنگ نەبوون بەلایەوە، سەرزارێکی وەڵامی دەدانەوە. کوڕەکە بێ ئاگا وردە دەچووە ناو نامەکانەوە. کاتێ بەخۆی دەزانی دەستی کردبوو بە گفتوگویەکی درێژ لەگەڵ ئەو کەسەدا کە نامەکانی بۆ دەنارد. پرسیارەکانی ئەو کەسە بۆ کوڕەکە لەبارەی ژینگەوە بوون. لە یەکێک لە پرسیارەکاندا ئەو کەسە نووسی بووی: بەڕێز پیاوی ژینگە، ئایا تۆ بەدەر لە بەرنامەکانت چ کارێکت لە ژیانی ڕۆژانەتدا بۆ ژینگە ئەنجام داوە؟ کوڕەکە خزمەتکردنی باخەکە و باڵندەکانی کرد بە نمونەی ئەو کارانەی بەدەر لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکە کردوێتی. ئەو کەسە داوای وێنەی درەخت و باڵندەکانی کرد. کوڕەکە گومانی بۆ دروست بوو ئایا ئەمە کێ ئەم پرسیارانە دەکا بۆ داوای وێنەی باڵندە و درەختەکان دەکا. بە گومانەوە هەندێ وێنەی بۆ نارد. ماوەیەکی زۆر ئەو ناوە خوازراوە پرسیاری کرد و داوای وێنەی تازەی باخ و باڵندەکانی کرد کە ژمارێکی زۆر لە وێنەی درەخت و باڵندەکانی دەستکەوت. ئیتر دەنگی نەما. یەکێ لە گومانەکانی کوڕەکە لەو ناوە خوازراوە پیاوی باخەکە بوو، هەرچەندە هیچ بەڵگەیەکیشی نەبوو. بەشی 6. دەرکەوتنەوەی پیاوی سەرچەرخەی کەمەندامیەکە. ڕۆژێک لە نزیکی خۆراوە بووندا کوڕەکە خەریکی دانانی خواردن بوو بۆ باڵندەکان. لە دوایەوە هەستی بە تارماییە کرد کە ئاوڕیدایەوە داچڵەکی. پیاوێکی بینی لە دوایەوە وەستا بوو. سەرەتا ڕوخساری و پیاوە ڕوون نەبوو. ئەو داچڵەکی نەش جۆرە پەشۆکان و شپرزەیەکی بۆ دروست کرده بوو کە خستیە دۆخێکەوە. لە بری ناسینەوەی پیاوەکە هەوڵی داپۆشینی ترسانەکەی بدا. دوای ئەوەی هەستایە سەر پێ و سەرنجیدا شێوەی دەکرد وەکەوەی ئەو پیاوە بناسی یان لە شوێنێ ئەوی بینی بێ. سڵاویان لە یەکتر کرد و پیاوەکەوتی: من هاوڕێکەی پیاوی باخەکەم، پیاوی سەرچەرخەی کەمەندامیەکەم، نامناسیتەوە؟ کوڕە تەنها کەوتی: سڵاو و بەڕێز، بەخێر بیتەوە. لەوێدا باوشیان بە یەکدا کرد. هەواڵی پیاوی باخەکەیان لە یەکتر پرسی. هەردووچیان بێ هەواڵی خۆیان لەو بارەوە ڕاگەیان. کوڕەکە هەواڵی نەمانی چرخەکەی پرسی وتی: چۆنە بە قاچی خۆت دەڕۆی؟ پیاوی سەرچەرخەکە وتی: چیرۆکەکەی درێژە، با پشوویەک بەم بۆت باسەکەم. کوڕە تەنها کەوتی: زۆر باشە، فەرموو دابنیشە. بۆ نان خواردنی ئێوارە کوڕەکە لە یەکێک لە چێشخانەکان داوای خواردنی پێچراوی کرد. پاش چەند خولەکێک گەیەنەرێک هێنای. کوڕەکە و پیاوی سەرچەرخەکە بەیەکەوە نانی ئێوارەیان خوارد. بەدەم نان خواردنەوە کوڕەکە باسی ژیانی ئەو ماوەیی خۆی بۆ کرد، بەنیازیەوەی ئەویش چیرۆک و بەسەرهاتی ئەو ماوەیی خۆی باس بکە. پاش پشودانێکی کورد پیاوی سەرچەرخەکە وتی: کوڕم، تۆ چیت داوە لەوەی من چۆن دەستم لە چرخەی کەمەندامیەکە بۆتەوە؟ ئەوە هیچ بۆ تۆ ناکە. ئەوەی سوودی لە دەستبەرداربوونی چرخەکە بینیوە منم. ئەو ڕۆژەی لەسەر قاچەکانی خۆم وەستامەوە. ئەوە ڕۆژی لە دایکبوونەوەی من بوو. تۆ نازانی لە دەست دانیشتنی ئەو سەرچەرخەیە چەند نەهامەتی و ئازارم چەشت. لە سەرەتادا کە تازە لەسەر و چرخەیە دانیشتە بووم نەمدەزانی لی بخڕم. جار هەبوو بە پشتا کەوتم و پشتی سەرم و زەویەکایی گرتمەوە. یەکەم شوێن پشتی سەرمە کوترا بە زەویدا. ئای، من چەند جار نەفرەتم لە بوونم دەکرد.
کاتێک لەسەر و چرخەیە بنڕانەکانم لە گەرمادا ئاوی لێ دەچۆڕا. من نازانم ئاه و هەناسەی ساردی کام چرکەی سەر و چرخەیە بجێڕمەوە. گەورەترین ئازاری و چرخەیەشەوەیە ئەگەر ئەو نەبوایە ئێستا پێویستی ناکرد من بۆ پیاوی باخەکە بگەڕێم، چونکە تەنهام نەدەکرد و ئێستا هەمان چارەنووسی ئەوم دەبوو. کوڕم، ڕەنگە ژیان هێندە دەرفەتی پێدا بم هەتا بگەڕێمەوە و تەواوی چیرۆکی پیاوی باخەکەت بۆ بجارمەوە. ئەگەر چی لە بنەڕەتە بۆ دۆزینەوەی هاوڕێکەم و تۆڵەکردنەوە هاتوومەتەوە. پیاوی سەرچرخەکە داوای لە کوڕەکە کرد بە هەموو توانایەوە گوێی بۆ بگرێ. پاشان دەستی کرد بە گێڕانەوەی چیرۆکی ژیانی پیاوی باخەکە. کوڕم، ئەو پیاوی لای تۆ بە پیاوی باخەکە ناسراوە. من و ئەو دوو هاوڕێی زۆر نزیک بووین. ئەو هەمیشە لە هەموو کەس جیاواز بوو، لە مناڵیەوە مەزنی تێدا بەدی دەکرا. ئەو جیاوازیەکانی زۆر خۆشەویست، هەمیشە ئارەزووی دەکرد شتێکی جیاواز ئەزمون بکە، خواردنێکی جیاواز بخوا، هەناسەیەکی جیاواز هەڵبمژێ، بۆ شوێنێکی جیاواز بچێ. هەمیشە ڕێگاکانی دەگۆڕی و لە یەک ڕێگەوە نەدەڕۆیشت، لە هەمان ڕێگەشەوە نەدەهاتەوە. ئەگەر هەر چارەی نەبوایە شێوازی هەنگاوەکانی ئەگۆڕی. زۆر ڕقی لە چەق بەستووی بوو، هەمیشە ئارەزووی گۆڕانکاری و داهێنانی دەکرد. کاتەکانی پڕبوون لە بەرهەم ئەگەر کەمیش بواە. ئەو لە پۆلەکانی کۆتایی خوێندنی سەرەتاییەوە چاکەت و پانتۆڵی لەبەردەکرد. لە تەمەنێکی کەمەوە پەرداخی گەشت واتە سەفەری پێبوو. دەمی نەدەنا بەجێ دەمی هیچ کەسێکەوە. لە تەمەنی مێرد منداڵیدا بۆین باخی دەبەست کە هیچ هاوپۆلێکی نەبووین باخی لە ملدا بوو نەدەیزانی بیبەستێ. لە بیرم دێ جارێ لە یاری تۆپی پێدا هاوڕێیەکمان جنێوی بە هاوڕێیەکی تردا کە بینی هیچ کەسێک قسە ناکا لەوێدا ماڵ ئاوایی لە سەرجەم هاوڕێیانی گەڕک کردووتی ڕۆژێک دێ جنێو بە منیش دەدرێت و کەسیش قسە ناکە. لەو ساتەوە تەنها یەک جاریش نەهاتەوە گۆڕەپانی تۆپی پێ، هەرچەند یاریزانێکی زۆر باش بوو، زۆریش ئارەزووی تۆپی پێی دەکرد. ئاڕاستی ژیانی خۆی گۆڕی لە جێی تۆپی پێ خۆی بە خوێندنەوە و سیرکردنی فیلمەوە سەرقاڵ دەکرد. تاکە کەسێ لە ناو هاوڕێکانمدا کە جێی سەرنجم بوو ئەو بوو. ئامانجم بوو شوێن پێکانی هەڵبگرم. هەر لەبەر ئەوە هاوڕێیانی گەڕەکەم بەجێهێشت و هاوڕێیەتی ئەوم هەڵبژارد کە تا ئێستاش لی پەشیمان نیم. پیاوی باخەکە لە تەمەنێکی زۆر کەمەوە لە مێشکیدا کۆمەڵێ پرسیاری زۆر گەورەی کۆ کرد بوویەوە سەبارەت بەبوون و بەدیهێنانی ئەم کەونە. زۆر جار پێی دەوتم یان مێشکی ئێمە بچووکە یان ناهاوسەنگیەکی زۆر گەورە لەم گەردوونەدا هەیە. ئەو وتانەی کاتێ دەوت کە نایەکسانیەکی دەبینی بە درێژایی ژیانی ئەو پیاوە کێشەی لەگەڵ هیچ ئاین و بیر و باوەڕێ نەبوو ئەگەر دژی مرۆڤایەتی نەبوایە، بەڵکو ئەو هەموو ئاین و بیر و باوەڕەکانی وەک گریمانەیەک بۆ گەیشتن بەڕاستی وەردەگرت. کاری باشی هەر ئاینێ لاینەکانی بەلاوە باش بوو، هەر کارێکی خراپیشی ڕەت دەکردەوە هەر کەس و لە هەر ئاینێ ئەنجامی بدایە. سەرڕایی جوانبینی و مرۆڤ دۆستیەکەی ئەو پیاوە لە ناو بیر و خەیاڵیدا ئازاری زۆر گەورەی هەڵگرتە بوو. خەمی لە یەکەم مرۆڤ تا کۆتا مرۆڤی ئەم سەرزەمینە دەخوارد. هەمیشە هەستەکانی ئازاریان دەدا نەک ئازاری جەستەیی. زۆر جار لێم دەبیست کە دەیوت ئەم جیهانە گەورەیە و ئەم هەموو خەڵکە، ئەم هەموو هۆکارە بۆ ژیان، ئەم هەموو هاوڕێ و کەس و کارە چاوی مرۆڤی ئێستا تێر ناکە. ئەی ئەبێ یەکەم مرۆڤ چۆن بوو بێ؟ ئەبێ هەستی بە تەنهایی نەکرد بێ؟ تۆ تەماشایی ئەم ژنانی ئێستا ئەم هەموو خەڵکەیان بە دەوردایە، بەم هەموو پزیشک و ئامێرە پێشکەوتووەوە کە ئێستا هەیە هێشتا خەمی مناڵبوونیانە. ئەی ئەبێ یەکەم ئافرەت چۆن مناڵی بوو بێ؟ لە خەمینەوەکانی داهاتوشدا دەیوت ئێمە و نەوەکانی پێش ئێمە خێر و بەرهەمی زەویمان مژی، تەنها بەرزکردنەوەی پلەی گەرمای زەوی و پاشماوەی پلاستیک دەکەین بە دیاری بۆ نەوەکانی داهاتوو. ئەو پیاوی لای تۆ ناوی پیاوی باخەکەیە. هیچ کاتێ نەبووە هەنگاوەکانی ژیانی ڕێک نەخا، هیچ کات شتێکی ناڕێک بەسەریدا تێپەڕ نەبووە. هەمیشە لە ناوپاسدا ئەو پارانەی سەرنشینەکان لە دواوە دایان نارد، ئەو ئەی بژارد و پارەی وردەی بۆ سەرنشینەکانی دواوە دەیگێڕایەوە. پارەکانی ڕێک دەخست و دواتر دەینارد بۆ پێش خۆی. هەمیشە پاک و خاوێن بوو. یەکەم هاوڕێم بوو بینی بێتم پێڵاوەکانی بۆ یاغ بکە و گرنگی بە پێڵاو و جل و بەرگەکەی بدا. ئەو پیاوە هەمیشە هەموو شتەکانی خۆی خۆش دەویست، بەشتە بە نرخەکان و شتا بێبەهاکانیشەوە. ئەو کارانەی ئەرد بوو لەسەر شانی لە کارەکانی دیکەی جا دەکردەوە بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی هەموو هێز و توانای خۆی بەکاردەهێنا. لە خوێندنا زۆر کارامە و زیرەک بوو، هەمیشە گوڕوتینی دەدا بە هاوڕێکانی. پێی ناخۆش بوو هاوڕێکانی تەمەڵ و کەم تەرخەم بن. ئامانجی بوو وەک خۆی هاوڕێکانیشی گەشە بکەن. هەمیشە دەیویست پێڵاو و جل و بەرگی هاوڕێکانی پاک و خاوێن و جوان بن.
زۆر جار بە زۆر پێڵاوی بە هاوڕێکانی بۆ یاخ دەکرد و جلەکانی پێوتوو دەکردن. هەمیشە ئەوە لە هەڵس و کەوتیدا دەبینرا کە دەبێ بە فەرماندەیەکی سەربازی، چونکە هەر لە مناڵیەوە حەزی لە ڕێککردنەوەی چواردەوری خۆی بوو. بە مناڵی چەندین جار چەکی لە تەختە و بزمار بۆ من و هاوڕێکانی دروست دەکرد، بە شێوەیەکی سەربازی ڕیسی دەکردین. هەمیشە ئەو فەرمانی پێدەکردین و لە پێشمانەوە دەڕۆیشت. سێبەری بەسەرمانەوە دیار بوو. هەر لەو کاتەوە وەک فەرماندەیە دەردەکە و کوڕم، ئێمە ناچار بووین یاریەکانی مناڵیشمان لەگەڵ چەک و سەربازی بەڕێ بکەین، چونکە هیچ کەس ئامێری مۆسیقا یان یاریەکی نەدەدایە دەسمان. ئەوەی کە لە هەموو ماڵەکاندا لە سەردەمی مناڵی ئێمەدا هەبوو چەک بوو. لەو سەردەمەدا خەڵکانێکی زۆر هەبوون پاری کیلۆی ئاردیان نەبوو، کەچی سیر لەوەدا بوو لە ماڵی هەریەک لەوانەدا پارچەیەک یان زیاتر چەکی گرانبەها هەبوو کە پارەکەی بەشی ژیانی مانگێک و زیاتری خێزانەکەیانی دەکرد. ئەو سەردەما سەردەمی جەنگی نەفرەتی بوو. پیاوی باخەکە یەکەم هاوڕێمان بوو کە دوای تەواوکردنی تەمەنی یاسایی بوو بە خاوەنی مۆڵەتی شۆفێری و ئۆتۆمبیلی خۆی. یەکەم هاوڕێمان بوو ببێ بە نووسەر. لە کاتی خوێندنی ئامادەییدا پەرتووکی دەنووسی، شیعر و بابەتی نووسراوی بۆ ڕۆژنامە و گۆڤارە هەفتانە و وەرزیەکان دەنارد. ئەگەرچی هەوراز و نشێوی زۆر لە ژیانیدا هەبوو، بەڵام ئەو لەو ئازار و مەینەتیانە گەورەتر بوو. هیچ کات نەدەتوانرا ئازارەکانی ببینرێ. هەمیشە خۆی و کەلوپەل و شتەکانی بە جوانترین شێوە دەردەکەوتن. بە چاوەکانی خۆم بینیومە لە سەهۆڵبەنداندا بەو سەرمایە ئۆتۆمبیلەکەی خۆی دەشۆرد. هێز و توانای ئەو لە سەروی بیرکردنەوەوە بوو. هیچ کاتێکی بەتاڵی بۆ خۆی نەدەهێشتەوە. ئەو پیاوەی من بە شێوەیەکی سەرزارێکی چیرۆکی ژیانی بۆ تۆ ئەگێڕمەوە زۆر بەداخەوە لە وڵاتێکدا ساڵەکانی تەمەنی بەسەر برد کە نرخی نەزانرا. ئەگەر نادەبووە سەرکردەیەکی مەزن، ئەو ئەگەرچی لە هیچ نەدەترسا، ئەو نەترسانەشی دەستکەوتی زۆر گەورەی کەسێتی بۆ بەدەستهێنا بوو، تەنها لە کاتی تاقیکردنەوەدا نەبێ. هەر لە خوێندنی سەرەتاییەوە لە کاتی تاقیکردنەوەدا تووشی جۆرێ لە ترس دەبوو. هەمیشە دەترسا نمرەی کەم بەدەستبێنێ، هەرچەند لە هەمومان زیرەکتر بوو، لە هەمومان زیاتریش خەمی کۆششکردنی وانەکانی بوو. دوای هەر تاقیکردنەوەیەکیش نمرەی لە هەمومان زیاتر دەهێنا. ماڵی من و پیاوی باخەکە لە پێش لە دایک بوونمانەوە لە ڕازاوەترینی گەڕەکەکانی ئەم شارە بوو کە دەیڕوانی بەسەر هەموو گەڕەکەکانی شاردا. شەقامێکی گەورە گەڕەکەکەی ئێمەی دەکرد بە دوو بەشەوە. درەختی توی گەورە شەقامەکەیان ڕازاندە بوویەوە. خەڵکی گەڕەکەکەشمان خەڵکانێکی زۆر باش و خەمخۆری یەکتر بوون. زیاتر لە دراوسێ و هاو گەڕەک بوون بۆ یەکتر. ئێمە و گەڕەکەمان زۆر خۆش دەویست، لە هیچ جێگەیەکی تر ئاراممان نەدەکرد. شەقامە گەورەکەی گەڕەکەکەمان جێگەی پیاسە و دانیشتن و یادەوەری مناڵی و تەمەنە جیاوازەکانی ژیانمان بوو. وەک باسم کرد لە تەمەنی لاویەوە دەستی دابوویە نووسینی شیعر و چیرۆک و ڕۆمان. ئەو لە کاتێکا پەرتووکی دەنووسی کە ئێمە نەمان دەتوانی تا کۆتا لاپەڕە پەرتووکێ بخوێنینەوە. ئەو کەسێک بوو توانای دروستکردنی چیرۆک و کاراکتەرەکانی ناوی هەبوو بەو شێوەیەی کە خۆی دەیویست. ئەو دەیتوانی چیرۆکەکان بە شێوەیە بنووسێ بەرگی ڕاستی بکە بە بەریاندا. کوڕم، تۆ دەزانی ئەو کەسانی توانایان هەیە چیرۆکێک لە نەبوون دروست بکەن چەندە گەورن؟ چونکە ئەوانە دەتوانن ئایندە بنیاد بنێن و ڕێگەیەکی دیکە بدۆزنەوە بۆ شێوازێکی جیاوازیشیان. ئەو تەنها نووسەر و شاعیر نەبوو، لە هونەری هەڵکۆڵی نیشدا بەهرەمەندێکی بەتوانا بوو. ساڵانێ پێشێستا دڵێکی لە بەردروست کرد کە چاوت پێی دەکەوت، هەستت دەکرد، ئەو دڵە بەردینە دڵێکی زیندووە و لێدەدا. هەتا ئێستاش بڕوام وایە ئەو دڵە بەردینە چیرۆکێکی خۆشەویستی زۆر گەورەی لە پشتەوەیە کە تەنانەت منیش نەمدەزانی ئەو چیرۆکە چییە و چێ خاوەنی چیرۆکی و دڵەیە. من گەواهی دەری دروستکردنی ئەو دڵە بەردینەیە بووم کە چەندین ساڵی پێچوو هەتا بەردەکەی داتاشی و ئەو دڵە بەردینەی دروست کرد. هەزاران جار نوچی ئەو دەرزیانەی کە بەردەکەی پێ هەڵدەکۆڵی دەچوو بەدەست و سەری پەنجەکان و ژێرنی نۆکیدا، بەڵام ئەو هەر کۆڵی نەدەدا. هەموو جارێ پێم دەوت ئەم دڵە بەردینەیە بۆ چێ دروست دەکەی؟ وەڵامەکەیم بەنازانم وەردەگرتەوە. دڵنیانیم کە ئایا بەڕاستی پێیوتم یان چیرۆکەکەی نهێنیەک بووە لە نهێنیەکانی دیکەی ژیانی. نامەوێت زۆر لەو چیرۆکانە دوورت بخەمەوە کە تۆ دەتەوێت نهێنیەکانی بزانی، بەڵکو دەمەوێت پێت بڵێم بۆچی تەنها لەبەرەوەی لەو نزیک بم دەستم لە هەموو کەس و کارەکەم و هاوڕێکانم هەڵگرت. دواتر خۆم لە ناو ماڵەکەی ئەودا زیندانی کرد. من نامەوێت پەیکەری پیاوی باخەکە بە شێوەی کورتە فیلمێک ببینیت و سەراسیمە ببی بەلای نهێنیەکانیەوە، بەڵکو دەمەوێت پێت بڵێم ئەگەر هێندەی من تەمەنی خۆتت لەگەڵ ئەو پیاوە بەسەر ببردایە ئێستا چۆن دەبووی؟
هیچ کەس ناتوانێت لە نهێنیەکانی ئەو پیاوە بگە، هەرگیز ناگەیتە کۆتا خاڵی نهێنیەکانی. چەند ساڵێ پێشەوەی من و ئەو لە دایک ببین، باوکو و دایک و خوشکە گەورەکانمان هاوڕێ بوون. ئێمەش هەموو تەمەنمان بەیەکەوە بەڕێ کرد. هەندێ نهێنی ژیانی هەیە هەتا ئێستاش من نایزانم. ئەگەر تۆ بەنیازی بگەی بە نهێنیەکانی ئەو پیاوە، پێویستە ئەم بەسەر هاتە ببیستی. من و پیاوی باخەکە لە تەمەنی 30 ساڵیدا بووین. هەردووکمان پلەمان 3 ئەستێرەی سەرشان بوو. بۆ کارێکی زۆر گرنگ تەلەفۆنم بۆ کرد. دەمویست بیر و ڕای لەسەر بابەتێ وەربگرم. وتی وەرە بۆ ماڵی باوکم، لەگەڵ ماڵ و منداڵ ئەم ئێوارەیە لەوێ دەبین. کە گەیشتم لە باخە خەنجیلانەکەی ناو حەوشەکەیان کە چەندەها ساڵ جێی یاری و ڕاکڕاکمان بوو، لەسەر 2 کورسی دانیشتین و گفت و گۆمان دەست پێ کرد. بیاگا بووین لەوەی دایکی پیاوی باخەکە لە دواوە سەرنجمان دەدا. ئەو ڕێگەیەکی بۆ دانام بۆ ئەنجامدانی کارەکەم. من نەمدەویست وا بکەم، ئەو هەر سوور بوو لەسەرەوەی بەو ڕێگەیە کارەکەم ئەنجام بدەم. بەرپرسێرێتی هەر دەرەنجامێکی خراپیشی دەخستە ئەستۆی خۆی، بەڵام من دەمیست لە هۆکاری ئەنجامدانی کارەکەم بەو ڕێگەیە تێبگەم. ئەو هەرپی نەدەوتم و پێدەکەنی. لە کۆتایی قسەکانماندا هەستامە سەر پێوتم وا دەکەم، بەس من هەرگیز لە تۆ تێناگەم. دایکی پیاوی باخەکە بە پێکەنینەوە هات بۆ لامان ووتی ئای کوڕم، من بە شیری خۆم پەروەردەم کردووە، پێش ئەوەی لە دایک ببێ بەشێک بووە لە هەناوی من. تا ئێستا من لی تێناگەم، تۆ چۆنەتەوێ لی تێبگەی؟ ئەو کاتە من خۆمم زۆر بەدبەخت داهاتە پێش چاو، بەڵام ئێستا لە منیش بەدبەختتر تۆی کە دەتەوێت بە چەند شەوێ دانیشتنت لەگەڵیدا لە پیاوی باخەکە تێبگەی. کوڕم، ئەو پیاوە جۆرە مادەیەکی تایبەتە، هێندە نهێنی پارێزە. ئەگەر بیەوێ خۆی نهێنیەکی خۆی بزانێ، پێویستە چاوەڕێ بکە هەتای دۆزێتەوە، لەبەرەوەی نهێنیەکانی بە جۆرێ دەپارێزێ لە خۆشی ونی دەکا. پیاوی سەرچرخەکە بە کوڕەکەی وت تا ئێستاش ژیانی خۆتت زۆر نەشێواندووە. ئامۆژگاری دەکەم دوای هیچ نهێنیەکی پیاوی باخەکە مەکەوە، چونکە ئەو کارت دەبێتە درەختێک کە زۆر ڕەنجی پێوە بدەیت و بەرنەگرێ. بۆ خۆت بەڵندەکان بەخێو بکە و درەختەکان ئاو بدە وەک کارێکی مرۆڤ دۆستانە. لەو دەستنووسانەش کە بەجێی هێشتووە بەرهەمی ئەدەبی دروست بکە. لە هەرجەیەکیش نهێنیەکت بۆ ئاشکرا بوو، ئەوە تۆ خۆشبەختیت، هەرچەندە ئەوە شتێکە باوەڕی پێ ناکرێ. هەر شتێ پیاوی باخەکە ناوی نهێنی لێ نابێ، لە بیر و هۆش و خەیاڵی خۆی تێناپەڕێ. ئەو هەموو نهێنیەکانی خۆی بەڕەمز و هێما دەنووسی، وەکەوەی بۆ سەردەمێکی دیکە و بۆ جۆرە کەسانێکی دیکە و جیهانێکی دیکەی بنووسێ. من ئاگادارم هەتاو ڕۆژەی کە ڕۆیشت بیرەوەری و یاداشتەکانی خۆی دەنووسی، لە کاتێکدا ناوی خۆی لەسەر نووسین و پەرتوکەکانی خۆی دەکوژاندەوە. پێم ناڵێ ئەو نووسراوانی بۆ چێ دەنووسی کە تەنها من و تۆ دەزانین ئەو نووسراوانە دەستنووسیاوە. کوڕەکە توانای گوێگرتنی بۆ قسەکانی پیاوی سەرچەرخەکە نەما و قسەکانی پێبڕی وتی من چیرۆکی ئەو پیاوە تەواوەکەم. ڕۆژ بۆ ڕۆژ هەز دەکەم نهێنی گەورەتر لە ژیانی ئەو پیاوەدا هەبووە. ئەو کەسانی نهێنی ئەو پیاوەیان نەزانیوە، شایەنیەوە نەبوون بیزانن. کوژانەوەی ناوی خۆی لەسەر نووسینەکانی نهێنیەکی گەورەی لە هەناویدا هەڵگرتووە کە گەورەترە لە هەموو نهێنیەکانی دیکەی. من تا کۆتایی تەمەنم بەو پەڕی ویستمەوە بە دوای چیرۆکی پیاوی باخەکەدا دەڕم کە هەتا ئێستا شتێک لە ناوەوە لەو پەڕی قوڵای دەروونمدا پێم دەڵێ پیاوی باخەکە زیندووە. پیاوی سەرچەرخەکە وەکەوەی خەون بە تەمەنی لاوێتیەوە ببینێ، لە تەمەنی لاوێتیەوە درێژەی دایەوە بە چیرۆکی خۆی و پیاوی باخەکە وتی بەڕاستی لاوێتی لەگەڵەودا زۆر خۆش بوو، سەرڕای ئەوەی زۆر ماندوو بوو بەدەست خوێندن و کارەوە، بەڵام خۆی و خۆشیەکانی فرامۆش نەدەکرد. کۆی دەکردینەوە و دەیبردین بۆ مەلەکردن و ڕاوماسی، بۆ گەڕان و سەیران. زۆر یادەوەری خۆشمان هەبوو کە هۆکارەکەی بوونی ئەو بوو لە نزیکمان. ماندوو نەدەبوو لە چەند بارەکردنەوەی چرکاندنی وێنەکان هەتا بمانکە بە خاوەنی جوانترین وێنە و یادگاری. ناو ئۆتۆمبیلەکەی بەردەوام چەند مەترێ گوریسی تێدا بوو، بۆ گەشت و سەیران دەچوینە هەر جێگەیە جۆلانەی هەڵدەخست. دیلانێمان دەکرد و پاڵی پێوە دەناین. ئەو لە دڵخۆشکردنی چواردەوریدا هیچ کات نەدەسڵەمیەوە، خۆی بە گەورە نەدەزانی، لە بەرامبەر مناڵێکە دادەنەویەوە تا دڵخۆشی بکە. بەدەم گێڕانەوەی چیرۆکەکەوە پیاوی سەرچەرخەکە دایە پرمەی گریان و وتی ئای سەرچاوی هێز و یادگاریەکانم، ئەی مەتەڵی نهێنیمانەوەم لە ژیان، ئێستا من کوێ بۆ تۆ بدەڕێم. چەند خولەکێک پیاوی سەرچەرخەکە بێدەنگ بوو، فەرمێسکەکانی سڕی و دەستی بە گێڕانەوە کردەوە کە خوێندنی ئامادەیمان تەواو کرد. ئەو چەند ساڵێ لەوە پێش بڕیاریدا بوو بچێتە کۆلیجی پۆلیس. کاتێک کۆلیجی پۆلیس بانگەشەی وەرگرتنی خوێندکاری کرد، من و پیاوی باخەکە هەموو مامەڵە و ئامادەکاریەکانمان بە یەکەوە ئەنجامدا.
هەرزوو کاری یاسایی خۆمانمان تەواو کرد لەگەڵ تاقیکردنەوەی جەستەی و پشکنینی پزیشکی و دەرونیەکان مەرجەکانی نمرە و سەرجەم مەرجەکانی دیکە هەنگاو بە هەنگاو چوینە پێشەوە ئێمە و 141 خوێنکاری دیکە لەو خولەی کۆلیجی پۆلیس وەرگیرین لە ناو هەزاران کەسدا کە داواکاری وەرگرتنیان پێشکەش کردبوو بەڵام مەرجەکانیان تێدا نەبوو پاش وەرگرتنمان ئەو دڵەکەی لەگەڵ خۆی هێنا کە لە بەرد دروستی کردبوو بە دەرزی کونێکی تێکرد و قەیتانێکی ڕەشی پۆستاڵی تێ هەڵکێشا لەباری کۆلیجی پۆلیسەوە دەوەستمەوە هیچ ناڵێم تەنها ئەوەندە نەبێ لەبەر سەختی مەشقەکانمان لە ماوەی کەمتر لە 3 هەفتەدا نزیکی 50 خوێنکار لەو خوێنکارانەی لەگەڵ ئێمە وەرگیرابوون دەستیان لە کۆلیجی پۆلیس هەڵگرت سەختترین ڕۆژەکانی ژیانمان لە ناو دیوارەکانی ئەوێدا بەسەر برد لە ژێرازارەکانی مەشقە بێبڕانەوەکانیدا لە ماوەی ئەو 3 ساڵەدا کە لەوێ بووین جوانترینی ساڵەکانی تەمەنی گەنجێتی خۆمان پێشکەش بە خەونەکەمان کرد کە خەونی بوون بە ئەفسەر بوو پیاوی باخەکە لەوێش لە ناو خوێنکارەکاندا کەسێکی دیار بوو لە پاش 3 ساڵ خوێندن لە کۆلیجی پۆلیس بووین بە ئەفسەر پیاوی باخەکە لە یەکێک لە بنکەکانی پۆلیس وەک ئەفسەری لێکۆڵینەوە دەست بەکار بوو هەروەها منیش لە یەکێک لە بنکەکانی دیکەی ناوشار بووم بە ئەفسەری لێکۆڵینەوە هەر یەک لە ئەفسەرانی خولەکەمان کەوتینە سوچێکیە وڵاتەوە چەند مانگێک بەسەر بوونمان بە ئەفسەر تێپەڕ بوو پیاوی باخەکە بوو بە ناوێت لێرە و لەوێ باز دەکرا لە جێبەجێکردنی یاسادا سڵی لە هیچ شتێ نەدەکردەوە چاو نەترسگو لە کارەکەیدا ئازایەتی و کارامەیی دەنوان گوێی بە هیچ پێوەرێ نەدەدا یاسا نەبێ ئەو چینایەتی نەدەخوێندەوە هەر کەس بڕیاری دەستگیرکردنی بۆ دەربچوایە لەو پەڕاوانەدا کە ئەو لێکۆڵینەوەی تێدا دەکرد هەر کەسێک بۆیە کوڕی هەر کەس بۆیە دەستگیری دەکرد ساڵێک دەبوو ببووین بە ئەفسەر پیاوی باخەکە لەگەڵ کچێک کەوتە داوی خۆشەویستیەوە کە زۆر یەکتریان خۆش دەویست پاش چەند مانگێماری کرد لە ماوەی دەستگیرانداریدا خانوویەکی بەکرێگرت کە ئەو خانووە ڕێک بەرامبەر ئەو بنکەی پۆلیسە بوو کە تێیدا ئەفسەری لێکۆڵینەوە بوو ماڵەکەی و بنکەی پۆلیسەکە یەک شەقام لە نێوانیاندا بوو ئەو بۆ خەونەکەی دەژیا کە خەونی ئەو کارکردنی بوو وەکو باشترین ئەفسەری لێکۆڵینەوە لێکۆڵینەوە لە کارە تاوانکاریەکان چوو بۆ ناو خوێنەوە بەڕاوەکانی لێکۆڵینەوەی وەک منداڵی خۆی خۆش دەویست هێندەی شەکەی خۆش دەویست تەنانەت بۆ ڕۆژی هاوسەرگیریش مۆڵەتی وەرنەگرت ڕۆژی ئاهەنگی هاوسەرگیریەکەی هەینی بوو دەوام نەبوو ڕۆژی شەمەش دەوام نەبوو ڕۆژ یەکشەمە لە بنکەی پۆلیسەکە لە ئەرکدا بوو پڕاوەکان و مامەڵەکانی خەڵکی ڕای دەکرد زۆر جار شەوانیش دەچووەوە بۆ شوێنی کارەکەی بەو پەڕاوانەدا دەچوویەوە کە لە ئەستۆیدا بوو لە ژیانی ئەفسەریدا هەتا خانەنشین بوونم جوانترینی پەڕاوەکانی لێکۆڵینەوە کە بینیومە ئەو پەڕاوانە بوون کە ئەو کاری لێکۆڵینەوەی تێدا دەکردن لەو ژوورەدا کە تایبەت بوو بەخۆی مرۆڤ کە ئەو پەڕاوە جوان و خاوێنانی دەبینی لە بەردەستیدا بوو کە ئەو بڕوانامە و سوپاسنامە و دەستخۆشیانەی دەبینی بە دیواری ژوورەکەیەوە هەڵی واسی بوو لەگەڵ ئەو ڕێکخستنە جوانی کە کەلوپەلی ناو ژوورەکەی پێڕێک خرابوو مرۆڤی والێ دەکرد ئارەزوو نەکا لە ژوورەکەی بێتە دەرەوە کەلوپەلی ناو ژوورەکەی ئەو زۆری زیاتر بوون لە کەلوپەلی ناو ژووری ئەفسەرەکانی دیکە هەر لە ئاوێنەی باڵە نەخشەی گەورەی سنووری بنکەکە تەلەڤیزیۆن دار عەسای ئەفسەر گوڵ بۆردی بیرخەرەوە پەرتووکخانێکی بچووک کە پەرتووکی یاسای و سەربازی جۆرا و جۆری تێدا بوو لە نزیک دەرگای ژوورەکەشدا سندوقێکی پزیشکی فریاگوزاری سەرەتایی هەڵواسی بوو بە کۆمەڵێ پێداویستی پزیشکیەوە جانتای لێکۆڵینەوەکەی کە جانتایەکی چەرمی ڕەش بوو هەموو پێویستیەکی لێکۆڵینەوەی بە زیادەوە تێدا بوو کە هەریەک لەو کەلوپەلانە بە جوانی لە شوێنی خۆی دانرا بوو زەوی و دیوار و بنمیچی ناو ژوورەکەی لەگەڵ تەواوی کەلوپەلەکانی ناوی زۆر خاوێن بوون ئەو کاتەش پیاوی باخەکە ئەفسەرێکی گەنج و پاک و خاوێن و پۆشتە و بە دیسپلینی سەربازی بوو لەگەڵەوەشدا ئەو زۆر ڕووخۆش و زمان شیرین بوو لەگەڵ خەڵکیدا سەرەتای هەندێک لە کێشەکانی پیاوی باخەکە لەوە سەرچاوی کرد دەستی بۆ ئازادی کەسانێ برد کە ئەو کەسانە خۆیان لە یاسا بە گەورەتر دەزانی هەرگیز لەو باوەڕەدا نەبوون کە لە بچە بکرێتە دەستیان و ببرێن بۆ بەندینخانە بەڵام ئەو کاری کرد ئەو کارانەش کۆمەڵێ ناحەزی شەڕەنگێزی بۆ پەیدا کرد لەگەڵەوەشدا کۆمەڵێ لە یاسا دەرچووی کرد بە دوژمنی بەردەوام بە تەلەفۆن و نامە هەڕەشیان لێ دەکرد زۆر شتی نابەجێی دیکەیان بەرامبەری ئەنجامدا هەتا ڕای بگرن بەڵام ئەو هەر بە هەمان هەناسەی کارکردنەوە لە هەنگاونان بەردەوام بوو گوێی بە هیچ شتێک نەدەدا ڕێگەشی نەدەدا ئێمە هیچ بکەین سکاڵاشی تۆمار نەدەکرد کە پرسیاری ئەوەمان لێ دەکرد بۆچی سکاڵا تۆمار ناکەی دەیوت من ئەگەر پارێزگاریم لە خۆم پێ نەکرێ چۆن خەڵکی هانام بۆ بهێنێ و سکاڵام لەلا تۆمارکە بێوێ
بە پشتیوانی یاسا من مافی بۆ وەربگرمەوە. ئەوە کێشەی خۆمە و خۆم دەزانم چۆن چارەسەری دەکەم. لە جێبەجێکردنی فەرمانی دەستگیرکردنە لە وێنەی نەبوو، جارێک نەبووە دەربچێ بۆ دەستگیرکردنی و کەسانەی کە لە پەڕاوەکانیدا فەرمانی گرتنیان هەبوو دواتر بەدەستی بەتاڵ بگەڕێتەوە. نهێنیە و سەرکەوتنەی لای من درکاندەبوو بۆ ئەوەی منیش هەمان بەرنامە جێبەجێ بکەم وەک ئەو لە دەستگیرکردنی لە یاسا دەرچواندا سەرکەوتوو بم. نهێنیەکەش ئەوە بوو کە دەچوو بۆ جێبەجێکردنی فەرمانی دەستگیرکردن لەو تیانوسەی تایبەتە بە نووسینی هەموو کار و کردەوەکانی بنکەی پۆلیس تەنها ناوی خۆی و کارمەندەکان و ژمارە و جۆریە و ئۆتۆمبیلی دەنووسی کە پێی دەردەچوون بەمەبەستی بۆ شایەکی بەجێ دەهێشت هەتا هیچ کەس نەزانێ بۆچی و بۆ کوێ چووە جگە لە لێپرسراوی بنکەکە. بەزارەکی پێیدەوت و فەرمانی دەرچوونی لێوەردەکرد کە لە بنکەکە دوور دەکەوتنەوە فەرمانی بەو کارمەندە پۆلیسانە دەکرد کە لەگەڵی بوون تەلەفۆنەکانیان بکوژێننەوە جگە لە شۆفێرەکە فەرمانی پێدەکرد کە ئامێری بێسیمەکە ببەستێتەوە بە بنکەکەیانەوە و بۆ دڵنیایی پەیوەندیان پێوە بکە. تەلەفۆنەکەشی بخاتە سەر ژماری لێپرسراوی بنکە هەتا ئامادە بێ بۆ هەر پەیوەندیەکی خێرا لە هەر بارێکی ناساییدا. هەروەها فەرمانی بە شۆفێرەکە دەکرد ئۆتۆمبیلەکە بەجێ نەهێڵێ، دەچوونە ماڵ یان شوێنکاری تۆمەتبارەکە و لە زۆربەی کاتەکاندا تۆمەتبارەکەی دەستگیر دەکرد کە دەگەڕایەوە بنکەکە. ئەو کاتە مەبەستی دەرچوونەکەی لە بۆشایەکەدا دەنووسی لە ناوتیان وسەکەدا. ئەو بنکەی پیاوی باخەکە تێیدا ئەفسەر بوو بەردەوام هەواڵیان بۆ دەهات کە گوایە باندێکی لەشفرۆشی لە سنووری بنکەکەدا هەیە و کاری لەشفرۆشی دەکەن. ماوەیەکی زۆر تەواوی بنکەی پۆلیسەکە لە هەوڵدا بوون بۆ گرتنیان بەڵام وەچنگ نەدەکەوتن بەهۆی ئەو فێڵانی کە باندەکان جامیان دەدا. ڕۆژێک لە کاتی ئێشەگرتنی خۆیدا پیاوی باخەکە پاشەوەی بڕیاری دادوەر و فەرمانی سەروی خۆی وەرگرتە بوو خۆی و دوو کارمەندی پۆلیس و شۆفێرێک بڕێکەوت بوو بۆ گرتنی باندەکە. پاش شەڕێکی دەستە و یەخات تەواوی باندەکەیان دەستگیر کرد جگە لە یەک ئافرەت کە لە ناو ئاپۆڕای خەڵکەکەوە لە کاتی شەڕەکەدا بەهۆی ئۆتۆمبیلێکەوە هەڵات بوو. ئەو باندەش سەرچاوی داهاتی مادی و ئافرەتی جوان و مناڵکار بوو بۆ ئەو کەسانەی لە نزیکیان بوون. بەو هۆیەوە خەڵکانێکی زۆریان لە خۆیان کۆکرد بوویەوە. لەو چالاکێدا پیاوی باخەکە خۆی و کارمەندێ بریندار بوون بەڵام گوێیان بە برینداربوونەکەیان نەدا، خەریکی کاری خۆیان بوون. ئەو وەک ئەفسەرێکی لێکۆڵینەوە بە دانایی خۆی و بە پرسیار و وەڵامی لێکۆڵینەوە تۆمەتبارەکانی خست بۆ دۆخێکەوە دانیان نابوو بە تاوانەکەیاندا. دوای ئەوەی کە دانیان بە تاوانەکەیاندا نابوو سوودی مادی زۆریان خست بۆ بەردەمی پیاوی باخەکە هەتا سەرنجیان بۆ لای ئافرەتی جوان ڕاکێشا بوو بۆ ئەوەی ئازادیان بکە. بەڵام پیاوی باخەکە گوێی پێنەدابوون کە زانی بوویان سوودی نییە لە دەرەوەی بنکەکەوە بە ژمارەیەکی نەناسرا و پەیوەندیان بە پیاوی باخەکەوە کردبوو. سەرەتا قسەی خۆشیان لەگەڵ کردبوو دواتر کەوتبوونە هەڕەشەکردن. پیاوی باخەکەوت بووی چیتان لە دەستێ بیکەن، من لەم شارە لەدایک بووم و لەم شارەش بە سەربەرزی دەمرم. پاش داخستنەوەی پەیوەندیەکە وەک ئەفسەرێک کاری یاسایی خۆی کردبوو کۆڵی نەدا هەتا لە بەردەم دادوەر ئامادەی کردبوون و بە بڕیاری دادوەری ئێشکر ڕادەستی بەندینخانەی کردبوون. بۆ ڕۆژی دواتر کە دادوەرە تایبەتمەندەکەی خۆیان پەڕاوی باندە لەش فرۆشیەکە دێتە بەردەستی بۆی دەردەکەوێ ئەو باندەی کە بەدوایدا دەگەڕان لەلایەن ئەفسەرێک و دوو کارمەندی پۆلیس و شۆفێرێکەوە دەستگیر کراون. بەلایەوە کارێکی مەردانە دەبێ. هەر لەبەرەوە دادوەرەکە بڕیار دەدا سوپاسنامەیەک بۆ پیاوی باخەکە ڕاستەی بەڕێوەبەرایەتی پۆلیسی شارەکە بکە. دادوەرەکە پیاوی باخەکەی بە بەرگی ئەفسەریەوە بان کردە لای خۆی. لە بەرامبەرە و کارە جوامێریدا ڕێزێکی زۆری لێگرت و ڕوبەڕوو سوپاسی دادگاکەی پێڕاگەیان. پاشان دادوەرەکە بڕیاریدا دۆسیەکی تازە بکرێتەوە کە تیایدا ئەفسەر و کارمەندەکان سکاڵا کار بن و تەواوی باندەکەش تۆمەتبار بن بە تۆمەتی پەلاماردانی پیاوانی میری لە کاتی ئەرکدا جگە لە تاوانی باندە لەش فرۆشیەکە. لە دوای گرتنی باندە لەش فرۆشیەکە پیاوی باخەکە کەوتە ناوگەلە کەمتیارێکی دڕندە و قێزەونەوە. گرێویان لەسەر ئازاردانی دەکرد، تێزابیان دەکرد بە ئۆتۆمبیلەکەیدا، بە چەقۆ ئۆتۆمبیلەکەیان دەشێواند و بە بۆ یاخلیان ئەنووسی. نامەیان فڕێدەدایە ژێر و سەررجامی ئۆتۆمبیلەکەی، نامی ئەلکترۆنیان دەنارد بۆ تەلەفۆنەکەی، بە تەلەفۆن هەڕەشیان لێ دەکرد، جنێویان پێدەدا. تەنها وەڵامی پیاوی باخەکە بۆ ئەو کەسەی تەلەفۆنی دەکرد ئەوە بوو پێی دەوت تۆ ناوت چییە؟ ئەوان هەر هەڕەشیان دەکرد بەڵام ئەو تەنها ئەو پرسیاری دووبارە دەکردەوە و دەیوت تۆ ناوت چییە؟ ئەوەی بیرکردنەوەی ئێمەی وەستاندەبوو بێدەنگی ئەو بوو، تەنها خەریکی کاری خۆی بوو. من و هاوڕێکانمان کە زۆرمان لێ دەکرد و پێمان دەوت بۆچی لەسەر ئەو هەموو تاوانە سکاڵا تۆمار ناکەی کە بەرامبەرت دەکرێت. بە پێکەنینەوە دەیوت
من بەو سکاڵایی بۆ مافی خۆم تۆماری دەکەم لە وەرگرتنەوەی مافی خەڵک و مافی گشتی دوور دەکەومەوە لە خەونەکانم لە کارەکەم لەو ئامانجەی بۆی تێکۆشاوم لەو ئامانجانەی بۆی پەروەردەکراوم. بڕوانن ئەوەنە کەسی ئازانین، کەسی ئازا لە چۆڵەوانیدا هاوار ناکە. ئەو کەسانە ناوێرن ناوی خۆیان بە من بڵێن چۆن دەوێرن بێنە بەردەمم، با ئەوان بێدەنگ ببن ئەو کات من دەست پێ دەکەم. ڕۆژێک دێ یەک ئەو کەسانە دەدۆزمەوە و بێدەنگیان دەکەم. هەتا کاتی خانە نشین بوونی تۆمەتگەلێکی بێبنەمایان بۆ دروست دەکرد و ئازارێکی زۆریان پێنۆشی بەهۆی ئەوەوە کە من زۆر لی نزیک بووم. زۆر جار پیاوی باخەکە هەندێک خشتەی دەدایە دەستم کە و خشتانە ئەو کارانەی تێدا بوو کە بەرامبەری کرابوون لەگەڵ ناوی ئەو کەسانی کە کردبوویان. هەر لە خشتەکاندا شوێنی نیشتەجێبوون و ژماری ئۆتۆمبیل و زۆر زانیاری دیکەی نووسی بوو لەسەر ئەو کەسەی هەر هەڵەیەکی بەرامبەر کردبوو. لە بەرامبەر ئەوەدا نەسکاڵای تۆمار دەکرد و نەخۆی شتێکی بەرامبەر دەکردن. یەکێک لەو کەسانی کە چەقۆی هێنابوو بە ئۆتۆمبیلەکەیدا لە کاتی چەقۆهێنان بە ئۆتۆمبیلەکەیدا لە ڕێی کامێرەی چاودێریەوە وێنەی گیرا بوو. ڕۆژێ هاوڕێیەکمان نەخۆش بوو چوین بۆ لای بە بەردەمی ماڵی و کوڕەدا تێپەڕ بووین کە لە تۆماری ڤیدۆکەدا وێنەی گیرا بوو. چەقۆی هێنابوو بە ئۆتۆمبیلی پیاوی باخەکەدا. سێ ئۆتۆمبیلی لە بەردەمی ماڵی ئەو کوڕەدا پیشاندام و وتی ئەو سێ ئۆتۆمبیلە هی ماڵی ئەو کوڕەیە. لەناو ئۆتۆمبیلەکە ڕاپەڕیم، ویستم بوەستێ و دەرگاکەی بکەمەوە و بچم بۆ جانی. بەڵام ئەو لە دواوە منی گرت و بە ئۆتۆمبیلەکە ڕۆیشت کە چوینە سەر شەقامێکی نزیک لە ماڵی ئەو کوڕە کە شاڕەیەکی بەناوبانگی شار بوو. وەستاوتی بێمێشک ئێوە هەمووتان بێمێشکن، ئەم کوڕەش قوربانیە بە کرێ گیراوە. ئەو کەسەی ناردوێتی پێی خۆشە من لی بدەم یان سکاڵای لەسەر تۆمار بکەم هەتا من بکە بە هاوڕێم کەسانە. دۆژمنەکەی من کەسێکی دیکەیە. بە هەر ڕێگەیەک بێ ئەو کەسە دەدۆزمەوە و بە سزای خۆی دەگەێنم. پیاوی باخەکە و هاوسەرەکەی بوون بە خاوەنی کوڕەکەی بە ناوێک ناو نابوو. لێک کاتدا مانای زیرەکی و وریایی دەبەخشی. هەرچەندە کوڕەکەی زۆر خۆش دەویست بەڵام خۆشەویستی بۆ کوڕەکەی لە کارەکەی دووری نەخستەوە. بگرە لە جاران چالاکتر و بە گوڕۆتینتر بوو. زۆر جار سوێندی دەخوارد کە ئەو منداڵە جیهانی لەلا جوانتر کردووە یان دەیوت هەموو ڕۆژێ لە شوێنی کارەکەم بۆنی کوڕەکەم دەکەم و دەنگی دەبیستم. لە تاقیکردنەوەی پلە بەرزکردنەوەدا لە پلەی یەک ئەستێرە بۆ دوو ئەستێرە پیاوی باخەکە نمرەیەکی زۆر باشی بەدەستهێنا. پارێزگاری لە ناوبانگی زیرەکی خۆی کرد. زۆربەی کاتەکان هاوڕێکانی بۆ پرسیاری یاساییەوە و کێشانی ڕوبەڕوویان دەبوویەوە پشتیان پێدەبەست و پرسیاریان لێ دەکرد کە من یەکێ بووم لەوانە. هەر لە پلەی دوو ئەستێرەی سەرشاندا بووین کە پیاوی باخەکە تووشی خەمێکی زۆر گەورە بوو بۆت ناجەرمەوە بۆ ئەوەی تووشی خەفەتت نەکەم. هەر لەو کاتەدا لەگەڵ هاوسەرەکەی مناڵێکی ساوایان لەدەستدا. هاوسەرەکەی تووشی بارێکی سەختی دەرونی بوویەوە. هەموو شەوێ هاوسەرەکەی داوای ئەوەی لێ دەکرد منداڵەکەی بۆ بهێنێتەوە چونکە پیشەی پیاوی باخەکەی بەسەر چاوی لە دەستدانی ئەو منداڵە دەزانی. هەر لەو ماوەیەدا ئەرکەکەی وەک ئەفسەرێک لە لێکۆڵینەوەوە گوازرایەوە بۆ یەکێک لە بەندینخانەکانی شار کە ئەو بەندینخانەیە لە ژێر فەرمان و سەرپەرشتی پۆلیسدا بوو. لەوێ لە ناو ژینگەی ئەو هەموو تۆمەتبارەدا لە ناو ئەو هەموو چیرۆکی تاوانانەشدا جێدەستی دیار بوو. ئەو بوو بەهۆی دڵنەوایی بۆ کەسانی کە خەریک بوو کەسایەتیان دەڕوخە. ئومێدی بە زۆر کەسدا زۆر کەسی فێری خوێندنەوەی پەرتوو کرد. هانی بۆ پاک و خاوێنی دەدان. هەر جارێ لە کاتی ئێشەگریدا سەردانم دەکرد هەستم دەکرد تەواوی کارمەندان و بنکراوان دڵخۆش بوون بەبوونی ئەو لەبەرەوەی لە گوێگرتن لە خەم و ئازارەکانیان ماندوو نەدەبوو. لەوەش زیاتر بە ڕێگەیەکی تەواو یاسایی چارەسەری گونجاویشی بۆ هەر کێشەیەکیان دادەنا. ئەگەر شتێکیش لە توانایدا نەبوایە لای خۆی دەینوسی و سەروی خۆی لێ ئاگادارە کردەوە. لەلایەکی دیکەشەوە لەگەڵ خەڵکی خراپ و چەوتە تا ڕادەی سنووردانان بۆیان ڕق و تند و تیژ بوو. لەگەڵ جێڕانەوەی ئەو بەشەی بەسەرهاتی پیاوی باخەکە لەلایەن پیاوی سەرچەرخەکەوە کوڕەکە چاوی نوقاند و بیری یاداشنامەکەی کەوتەوە. لەگەڵ وشەکانی پیاوی سەرچەرخەکەدا وێنەی هەڵسوکەوتی پیاوی باخەکەی داهاتە بەرچاو. لە دەرونی خۆیدا ئیرەی بەو کەسانەش دەبرد کە لەو کاتەدا لەو بەندینخانەیەدا بەند بوون. پیاوی باخەکە سەبارەت بە بەندکراوەکان زۆر جار دەیوت نەپۆست مرۆڤ لە مرۆڤ بوون دەخات و نەبەندبوونی بەندینخانە. ڕێزی زۆری لە هەموو مرۆڤێ دەگرت. لە بەرامبەر ئەو ڕێزەشدا خەڵکانێکی زۆر خۆشیان دەویست و ڕێزیان دەکرد. سەدان جار لە ناو بازار لەگەڵی دابووم بە چاوی خۆم دەمبینی کە خەڵک باوشیان پێدا دەکرد وە کەسێکی نزیک و خۆشەویست مامەڵەیان لەگەڵدا دەکرد.
هەرچەند ئەو نەیدەزانی کەی و لەکوێ و کەسانی بینیوە و کەی ڕێزی لێکردوون زۆربەی و کەسانە پێیان دەوت قسەکانی تۆ سەر لە بەری بیرکردنەوە و ژیانی ئێمەی گۆڕی. جاری واش هەبوو بانگێشتی نان خواردن و چا یان شەربەت خواردنەوەیان دەکرد، ئەویش هەموو جارێ بە ڕێزێکی زۆرەوە ڕەتی دەکردەوە. دواتر بە منی دەوت مرۆڤ چونکە بوونەوەرێکی بەڕێزە ئەو شتەی لە بوونیدا جێگیر ئەبێ تەنها ڕێز لێگرتنێتی، ئەو ڕێزەی ئەوانیش لە منی دەگرنەوە هەموو سامانی دنیایە لەلام. پیاوی خاوەنی ئەو باخ و باڵندانە لە هەر شوێنێک دەبوو ڕێزی لە هەموو کەس دەگرت و جێی ڕێزی خەڵکیش بوو. ئەو جیهانی بە شێوەیەکی دیکە دەبینی، وتەیەکی کە هەمیشە لە یادمە ئەوەیە هەندێشت لەوە بچووکترە کە سەیری دەکەین، هەندێشتیش لەوە گەورەترە کە لە خەیاڵی ئێمەدا دەپێورێ. پیاوی سەرچەرخەکە وەستا لە جێڕانەوەی چیرۆکەکە سێبەرێکی پڕ لە خەم و مەراق هاتە سەر ڕوخساری وتی ڕۆژێک لە ڕاوە ماسی بووین. ئەو ڕۆژە دڵمان زۆر خۆش بوو، ماسیەکی زۆرمان ڕاو کرد بوو، لە ماسی برژا و تێرمان خوارد. لە پاش کۆکردنەوەی کەلوپەلەکانمان کە گەیشتینە لای ئۆتۆمبیلەکە بینیمان تایەیەکی دواوەی پەنچەر بووە. ئەو تایەیەش لەسەر لمی ڕۆخی چەمەکە بوو، تایەکەی دیکەش توانای پاڵنانی ئۆتۆمبیلەکەی نەبوو بۆ پێشەوە، بەڵکو شوێنی خۆی چاڵ دەکرد. هەتا ئۆتۆمبیلەکەمان بە تەواوی چەقی. کاتێ بەرزکەرەوەشمان بەکارهێنا لە جێی ئەوەی ئۆتۆمبیلەکە بەرز بکاتەوە بەرزکەرەوەکە لە شوێنی خۆی ڕۆدەچووە ناو لمەکەوە. چەندین بەردی گەورەمان هێنا هەتا بە ناڕەحەتیەکی زۆر تای سپێرەکەمان خستە جێی ئەو تایەیە. دواتر ئۆتۆمبیلەکەمان بەپاڵ دەرکرد. پیاوی باخەکە گەڕا لە ناو تایە پەنچەرەکەدا بزمارێکی بچووکی دۆزیەوە و پیشانی دەین. پاشانوەتی تەماشاکەن ئەم بزمارە بچووکە چۆن ئازاری دەین، بە بچووک سەیری شتەکان مەکەن، هەر شتێ بۆی ڕێبکەوێ کاروی گەورە دەکا. ئەو پیاوە ئارەزووی وەرگرتنی پۆستی بەرزترە لە توانە و پلەی خۆی نەبوو، بڕوای وابوو هەر چینێکی دیوار ئەبێ قایم دابنرێ بۆ ئەوەی چینێکی دیکەی دیوار لەسەری دابنرێ. لە بەرامبەر ئەوەدا حەزی لە کارکردن بوو بە شێوەیەکی ڕاست و دروست، بەبێ هیچ بەربەست و سڵەمینەوەیەک کە تەنها یاسا سێبەری ئەنجامدانیە و کارە بێ. هەر کارێ ئەو دەسەڵاتی یەکەمی تێدا هەبوایە ئەنجامی زۆر باشی دەبوو. لە ماوەی چەند ساڵێکا پیاوی باخەکە و هاوسەرەکەی بوون بە خاوەنی دوو کوڕ و کچێ. کاتێکە کوڕە گەورەکەی چووە خوێندنی ناوەندی، هەڕەشێ و کەسانی کە زیانیان لێکەوت بوو لە گرتنی باندە لەش فرۆشیەکەدا گەیشتە لووتکە. ئەو خەمی مناڵەکانی بوو لەلایەن ئەو کەسانەوە زیانیان بەربکەوێ. هەر لەبەر ئەوە خانوەکرێکەی ڕادستی خاوەنی کردەوە. دوایەوە بەخۆی و هاوسەر و مناڵەکانیەوە چۆوە لەگەڵ ماڵی باوکی دەژیا. هەتا باوکی و براکانی ئاگیان لە مناڵەکانی بێ. لە کاتێکا کە ئەو لە ماڵ نەدەبوو بەبێ ئەوەی باسی مەترسیەکانی شیان لەلا بکە، لەو کاتانەدا دوو برای گەنجی لەسەر ماڵ مابوون و برایەکیشی هاوسەرگیری کردبوو. ئەوانی شەر لە خانوە کۆنەکەی سەردەمی مناڵیماندا دەژیان کە خانووەکە سێنەهۆمی بوو. ئەو هیچی سەبارەت بەو هەڕەشە و کارە نابەجێیانە بە کەس و کاری خۆی نەدەوت، چونکە دەیزانی ئەوان لە بەرامبەر و کارانە بێدەنگ نابن، جگە لە برایەکی کە متمانی تەواوی پێی هەبوو. هەموو ڕاستیەکی بۆ باس کردبوو، دڵنیا بوو کە ئەو برایی بێپرسی ئەو هیچ کارێ ناکا. بەخۆی و منداڵەکانیەوە 2 ساڵ لەگەڵ ماڵی باوکی مایەوە. لە ماوەیە و 2 ساڵەدا لەلایەن براکانی هاوسەرەکەیەوە زۆر داوای لێکرا بڕۆنە دەرەوەی وڵات بۆ ئەوەی لەگەڵ ئەوان بژین. لەو کاتەدا کە و پێشنیارەیان بۆ کرد دەیتوانی خانە نشین ببێ بەو چەند ساڵی کە لە ڕاژەدا بەسەری بردبوو، بەڵام ئەو هەرڕەتی دەکردەوە نەخۆی دەڕۆیشت و نە هاوسەر و مناڵەکانیشی دەنارد. ئەو کاتی پیاوی باخەکە ئەم شقەیەی کڕی و بە ماڵەوە هاتنە ناوی، ئەو باخی لەسەر زەویەکی ڕووتەڵەی گەڵ دروست کرد بەبێ ئەوەی کە یەک نەمام یان درەخت یان هیچ سەوزایەکی لێبێ. زەویەکەی تەلبەن کرد هەتا ئەو نەمام و درەختانی ئەیڕوێنێ منداڵ نەیشکێنێتەوە یان ئاژەڵ گەڵا و لەقەکانی نەشکێنێ و بە جوانی گەورە ببن، نەک بۆ ئەوەی داگیری بکە ئەو شوێنەی کە کردی بە باخ لە بنەڕەتە لە نەخشەی ئەم باڵەخانانەدا بۆ خۆی شوێنی باغ بوو. پیاوی باخەکە کە دڵنیا بوو نەمیری و نە کۆمپانیای دروستکردنی ئەم باڵەخانانە نایکەن بە باخ، ئەو دەست پێشخەری کرد بۆ دروستکردنی باخەکە. لەناو باخەکەش ئاوی دەدا و دانی ڕۆدەکرد بۆ باڵندەکان. دۆ بەدوای ئەو چەندین کەس چاویان لێ کرد و بەرامبەر شوقەکانی خۆیان بەدار و درەخت سەوز کرد. 1-2 ساڵێ لەگەڵ هاوسەر و مناڵەکانیدا لە شوقەکەدا ژیانیان دەگوزەران. پاشان هاوسەر و 3 مناڵەکەی نرد بۆ یەکێ لە خۆشترین وڵاتەکانی ئەوروپا بۆ لای یەکێ لە براکانی هاوسەرەکەی.
لە دوای ڕۆیشتنی ئەوان بۆنی خۆشەویستی هاوسەر و مناڵەکانی نا بەو باخ و باڵندانەوە لەگەڵەوەشدا هەست بە دڵڕەقبوونی دەکرا، هەست و سۆزی کەمتر و کەمتر دەبوویەوە. لە نووسیندا تەنها یاداشت و بیرەوەریەکانی دەنووسیەوە. بە تەواوی لە خوێندنەوە دوورکەوتەوە، خۆی دایەوە تەقەکردن، ڕۆژانە مەشقی لەسەر بەکارهێنانی چەک دەکردەوە. پاش نیوەڕوان ئەگەر ئەرکیێشە گریمان نەبوایە دەچوین بۆ فیشەک تەقاندن لە دەشت و دەر لە شوێنی دوور لە ئاوەدانیدا کە پیاوی قاوەنی باخەکە لە نیشانەشکێنیدا کەسێکی کارامە سەرسوڕهێنەر بوو. لە دووری لە ڕادە بە دەرەوە تەنها چاوی نیشانەکەی ببینایە، هەرچەند بچووک بواە دەی پێکە، لەگەڵ پێکانی هەر نیشانەیەک قاقا پێدەکەنی و دەیوت من نەوەی با پیرمم. زمانی مرۆڤایەتی لە بوونی پیاوی باخەکەدا وردە وردە لاڵ دەبوو، هەڵس و کەوتی تێکچوو بوو. زۆر دەترسام تاوانێ بکات و خۆی گیرۆ دەبکە. سیر بوو لەو ماوەیەدا شتەکان پێچەوانە بووبوونەوە. ئەو کە بە درێژایی تەمەنمان ئامۆژگاری دەکردم و ڕێگە نیشاندەرێکی باشم بوو، بەڵام لەو ماوەیەدا من ئامۆژگاری ئەوم دەکرد بۆ ئەوەی باڕاستەیەکی هەڵەدا نەڕوە، هەرچەند تەنها هیلاک بوونم بۆ تەمایەوە. هیچ کات بەلای قسە و بیر و بۆ چوونەکانمدا نەدەڕۆیشت. من نامەوێ باسی خۆمت بۆ بکەم، تەنها دەمەوێ چیرۆکی پیاوی باخەکەت بۆ بجەڕمەوە. تەنها لەو کاتەدا باسی خۆم و کەس و کارەکەمت بۆ ئەەکەم کە ئەو بەشێک بوو بێ لە ڕووداوەکانی. چەند جارێ دوای ڕۆیشتنی هاوسەر و مناڵەکانی پیاوی باخەکە لەگەڵ و کەسانی دەوری باندە لەش فرۆشیەکە تەقەیان لە یەکتر کردبوو. هەمیشە فرسەتیان لە تەنهاییەکانی پیاوی باخەکە دەهێنا. ئەوان بە نەشارەزای و پیاوی باخەکەش تەنها وەک ترساندنیان بەرگری لە خۆی کردبوو. هیچ کەس لەو تەقەکردانەدا بریندار نەدەبوو، چونکە پیاوی باخەکە نەیدەویست نە کەسیان بریندار بکە نەبیان کوژێ. کە ڕووداوەکەش دەگەیشتە هەر بنکەیەکی پۆلیس، پیاوی باخەکە تەقەکەرەکانی نەدەناسی، سکاڵاشی لەسەر کەس تۆمار نەدەکرد. ئەگەرچی کوڕەتەنها کە زۆر پرسیاری سەبارەت بە پیاوی باخەکە و ژیانی و زۆر شتی دیکە لەلا دروست بوو، بەڵام بێدەنگ بەو پەڕی تامەزڕوویەوە گوێی بۆ پیاوی سەرچەرخەکە گرتبوو. نەیدەویست خەیاڵی بپچڕێنێ لەبەرەوەی نەبات چیرۆکەکان باڕاستێکی دیکەدا بڕات و دواتر ڕووداوەکان تێکەڵ ببن. بەیانیان زوو لە خەو هەڵدەستا و ئاو دان و خۆراکی بۆ باڵندەکان دادەنا. لەم لاو لەو لاوە دانەدانە باڵندە دەهاتن و ترسیان دەشکا. بۆ ئاو خواردنەوە و دان خواردن دەنیشتنەوە. لە قەزا دوورە دەستەکانەوە لە یەکێک لە هاوڕێیانی سەردەمی کۆلیجی پۆلیسەوە چەند جۆرێ لە باڵندەی گۆشخۆر بۆ پیاوی باخەکە هات. کولانە و شوێنی تایبەتی بۆ دروستکردن ڕۆژ بۆ ڕۆژ باڵندەکانی زۆر دەبوون، لەگەڵ زۆربوونیشدا بەخێوکردنیان سەخت و تێچووی بەخێوکردنیان زیاتر دەبوو. لە پلەی سێ ئەستێرەی سەرشاندا بووین. باوکی پیاوی باخەکە تووشی نەخۆشی شێرپەنجە بوو. نەخۆشیەکەی باوکی کاریگەری زۆری لەسەری هەبوو. بە جۆرێ ژیانی پیاوی باخەکەی تاڵ کردبوو. هێندە ئازاری ڕۆحیدا بوو. جار هەبوو بەنیهێنی بۆ باوکی دەگریا کە باوکی پیاوێکی زۆر زەحمەتکێش و خەبات جێر بوو. باوکی لە مناڵی و لاوێتیدا زۆر بە زبری پیاوی باخەکەی پەروەردە کردبوو هەتا بەرگەی هەموو ژیانێ بگرێ. لە بەرامبەرەوەشدا هەمیشە بەشکۆ و ناوی گەورەوە بانگی کردبوو. پیاوی باخەکە لەباری ڕێزی خۆیەوە هەموو جارێ دەیوت کەس ناتوانێ شکۆ و ڕێزم بشکێنێ، من ڕێزی خۆمم لە مناڵیەوە لە باوکم وەرگرتووە. کوڕم کاتیەوە هاتووە چیرۆکی ئەو ڕووداوت بۆ بجەڕمەوە کە منی خستە سەر چرخەی کەمەندامێکە. پاشان منی بەرەو ئەم شوقەیە هێنا. وەک پێشتر پێم وتی من تەنها ئەو بەشەی بەسەرهاتی ژیانم بۆ تۆ دەگەڕمەوە کە پەیوەندی بە پیاوی باخەکەوە هەبێ یانە و بەشێک بێ لەو بەسەرهاتە. من شۆفێریم دەکرد لە ڕێگای دەرەوەی شار. بەهۆی سەرقاڵیم بە تەلەفونەکەمەوە ئۆتۆمبیلەکەم لە ڕێگە لایدا. پاشان بە دۆڵێکا چووە خوارەوە. دواتر بەر چەند تاشە بەردێ کەوت و وەرگەڕا. بەهۆی ئەوە وەکاو سەرەکەم بۆ گۆڕینی جلوبەرگی مناڵە بچووکەکەمان قایشی خۆبەستنەوەکەی کرد بوویەوە. لە هەمان کاتدا مناڵەکەی دیکەشمان لە دوای ئێمەوە دادەنیشت و خۆی نەدەبەستەوە. هەردوو مناڵەکەم و هاوسەرەکەم لە بەرچاومدا گیانیان لەدەستدا. منیش قاچم لە بینی دەرگای شۆفێر و ئێستێرن و داشبۆردەکەدا گیر بوو. بەهۆی ئەوەوە کە سەرم ئازاری زۆر بوو توانای ئەوەم نەبوو خۆم ڕزگار بکەم. تەلەفونەکەشم ون بوو. ماوەی ئەو دوو ڕۆژەی کە لە ناو ئۆتۆمبیلەکەمدا مامەوە ئەو دەبەی ئاو و شەربەت و پسکیت و خواردنانم خوارد کە لە ڕێگادا بۆ مناڵەکانمان کڕی بوو هەتا لە ناو ئۆتۆمبیلەکەدا بیخوین. نەمدەزانی کەی دەگەنە فریام. پێش ڕۆیشتنم بە پیاوی باخەکەم وتبوو کە بۆ کوێ دەچین. پاشەوەی یەک شەو و ڕۆژ لە ڕێی تەلەفونەکەمەوە هیچ هەواڵێکی لێم نەبوو. پۆلیسی ئاگادار کردبوو لەگەڵ پۆلێ لافسەر و کارمەندانی بەڕێوەبەرەتی پۆلیسی پارێزگاکەماندا سەرجەم ئەو شوێنانە گەڕابوون کە گومانی کردبوو من لەوێ بم.
لە کامێرای چاودێری چێشخانە و شوێنە گشتیەکانەوە هەنگاو بە هەنگاو زانی بووی کۆتا شوێنم کوێ بووە. لە دوای کۆتا شوێن کە ئێمە لە کامێراکانەوە دەرکەوت بووین بە وردی گەڕابوو هەتا ئێمەی دۆزیەوە کە هاتن هیچ دەرگەیەکی ئۆتۆمبیلەکەم نەدەکرایەوە لەبەرەوە دەرگایەکیان شکان بە هەر بارگرانیەک بوو لەو شوێنە سەختەدا من و هاوسەر و مناڵەکانیان دەرکرد. پاشەوە بە بڕیاری دادوەر لە نەخۆشخانە بەدەست بەسەری لە ژێر چاودێری پۆلیس مامەوە چونکە هاوسەرەکەم و دوو مناڵم بەکەم ترخەمی من لە ئۆتۆمبیلەکەمدا تیاچوو بوون. منیش تەواوی ڕاستی ڕووداوەکەم لای لێکۆڵەری پۆلیس و دادوەر بەبێ هیچ پێچ و پەنایەک وتبوو. لەلایەک پیاوی باخەکە دەوامی هەبوو لە نەخۆشخانەش ئاگای لە من بوو. زۆر بەدەمەوە دەهات لە پرسە و بە خاک سپاردنی هاوسەر و مناڵەکانیشمدا ئامادە بوو. پاش دەرکردنم لە نەخۆشخانە ماوەی چەند مانگی بەبەندکراوی لە بەندینخانە مامەوە. لەوێ زۆر زیاتر لە هەر کەسێ لە کەس و هاوڕێکانم بەدەمەوە دەهات هەتا ئەو کاتەی پڕاوی لێکۆڵینەوەکەم بەریاسەی لێبوردنی کشتی کەوت و پڕاوەکە داخرا. ئەو ڕۆژە دەستم کرد بە گریان. من ئارەزوم دەکرد سزا بدرم، سزا تاکە شت بوو کە ئازاری ڕۆحی منی کەم دەکردەوە و باری سەرشانی خەمەکانمی سووکتر دەکرد. ئەو ڕۆژەی ئازاد کرام لە بەردەمی ئەو بەندینخانەی کە تێیدا بنکرابووم کە سوکارەکەم لە دەورم کۆبوونەوە. پیاوی باخەکە و هاوڕێکانیشم وەستا بوون. ڕوون کردە هەمویان و پێم وتن ماڵی هەمووتان ئاوەدان بێ. دەستم بۆ پیاوی باخەکە درێژ کرد و وتم لێرە بەدواوە لەگەڵ ئەو پیاوە دەژیم کە سوکارم زۆریان پێ ناخۆش بوو، بەڵام من سوور بووم لەسەر بڕیارەکەم و هاتین بۆ ناو ئەم شقەیە. لەوە بەدواوە یەک کەسی خۆمم نەبینیوەتەوە. چەندین ساڵ وەک بنکراوێ خۆمم بن کرد هەتا ئەو شەوەی تۆ دەرگای شقەکەت لەسەر من کردەوە. لێرەدا بانی هێنیەکەت پێ بڵێم ئەو بەیانی کە تۆ بە تەلەفۆنەکەت وێنەی پیاوی باخەکەت دەگرت من ئاماژەم بۆ کردو با ئاماژە تێمگەیان کە تۆ وێنەی دەگری. شەو و ڕۆژ چاودێری هەر کەسێکم دەکرد کە تەنها سڵاوێکیشی لێ بکردایە. دوو جار تۆ سەرنجی دەرزی پەردەکەتدا و من خۆمم لادا گومانم هەبوو منت بینی بێ کە جارێکیان لێوارەدا بوو جارەکەی دیکە شەو بوو. من پارێزەری خۆی و یاداشت و ماڵەکەی بووم وەک دڵسۆزێکی ماندوو نەناس. ئەو شەوەی کە بڕیاری ڕۆیشتنیدا زۆر تکام لێکرد نەچێ بەدەم ئەو هەڕەشانەوە کەلی دەکرا، بەڵام ئەو بەگوێی نەکردم. یەکەم جار بوو لە ژیانمدا لێم تووڕە ببێ و هاوار بکا بەسەرمدا. چاوەکانی دەرپەڕی بوون و وتی ئەم شەو شەوی کۆتایی هەموو ئازارەکانمە. نامەوێ جیهان هەمووی زیندانێکی خەیاڵی ببێ بۆ ڕۆحم. دەچم زیندانێکی بچووک هەڵدەبژێرم، لەو زیندانە بچووکەوە خەون بە جیهان و وەستێرەکان و گردوونەوە دەبینم. ئەگەر هاتمەوە لێرەوە بارامی بەردەوامی بە ژیان دەدەم، ئەگەر نەگەڕامەوە ئێرە سپاردێ و کوڕە بکە. ئەو کوڕەی کەشەوان لە باخەکەدا لەگەڵم دادەنیشت. پاش ئەوە تۆش بڕۆ. پێش ڕۆیشتنی بڕەپارێکی باشی بۆ گەشت پێدام و شوێنی گەشتەکەی بۆ دیاری کردم. ناونیشانی تەواوی کەسێکی پێدام لە دەرەوەی وڵات. وتی نەکەی لە قسەی دەربچی، هەرچی پێوتی جۆڕایڵی بکە. قسم لەباری تۆ بۆ کردووە، دەبێ نەشتەرگەری ئەنجام بدەی. لە ناو دەرگاکەدا پێش ڕۆیشتنی شوێنی کلێری دەرگای شوقەکەی پێوتم کە لە ناو باخەکە لە ژێر درەختێکی دیاری کراودا بۆی دادەنام. دواتر بە هەردوو داخەرەکە دەرگای شوقەکەی لەسرم داخست هەتا دەستم پێی نەگا بیکەمەوە و دوای بکەوم. زۆر لەسەر خۆچوو لە باخەکە چایەکی لێنا وەک هەمیشە هەردوو پەرداخەکەی لێپڕ کرد و بۆ دوور دەیڕوانی. بڕوا بکە هیچ کاتی هێندێ و شەوە سەرنجی پەرداخی دۆمی چایەکەم نەدابوو. ئەو چرکەیە بۆم دەرکەوت چەند ساڵە نەهێنی و پەرداخە چایی لە من شاردۆتەوە. دڵنیام ئەو کەسەی خاوەنی ئەو پەرداخە چایە بوو هەر کەسێ بوو دەیتوانی بێت و ڕای بگرێ کە هەتا دوا ساتی ڕق ئەستوری خۆی چاوەڕی کرد، بەڵام ئەو کەسە هەر نەهات. پەرداخە چایەکەی خۆی نا بەلێوێەوە یەک قۆمی خوارد. تەلەفۆنێکی بۆ هات. لەو کاتەدا من زۆر بە وردی سەرنجیم دەدا. پەرداخە چایەکەی دانایەوە و بە خێرایی ئۆتۆمبیلەکەی بەرەو ناو شار لێ خوڕی. هەر چاوەڕێی بووم و هەردەنگی نەبوو. تەلەفۆنی گەڕۆکیشم پێ نەبوو هەتا تەلەفۆنی بۆ بکەم. لەبەرەوەی لە دوای ڕووداوە هات و چۆکەوە نەفرەتم لە تەلەفۆن و ئۆتۆمبیل کردبوو هەتا ئەو پەڕی توانام چاوەڕی بووم و بەرگریم لە نهێنیەکانی ناو ماڵەکەی کرد کە خۆراکی ئامادەکراونەما. خۆم هەندێ خۆراکم بۆ خۆم ئامادە کرد کە ئومێد بڕاو بووم لە هاتنەوەی پیاوی باخەکە. اینجا چاوەڕی هاتنی تۆ بووم هەتا ئەو شەوەی تۆ هاتی ڕزگارت کردم. لەوە بەدواوە منیش هێندەی تۆ چیرۆکی پیاوی باخەکە دەزانم. من لە دوای ڕۆیشتنم چوون بۆ دەرەوەی وڵات بۆ لای ئەو کەسەی پیاوی باخەکە منی ناردبوو بۆ لای. ئەو کەسە نەیهێشت هیچ بڕەپارەیەک خەرجکەم. لە نەشتەرگەری و چارەسەرە پزیشکیەکانمدا بە چەند نەشتەرگەریەکی قورس چارەسەری کڵاوەیە ژنۆم کرا. بەو جۆرە ماڵاوەیم لە چەرخەی کەمەندامێکە کرد.
لە دوای گەڕانەوەی چیرۆکی ژیانی پیاوی باخەکە لەلایەن پیاوی سەرچەرخی کەمەندامێکەوە هەردووکیان کوڕە تەنهاکە و پیاوی سەرچەرخەکەش هیلاک بوون. کاتیش زۆر درەنگ بوو، چوون پشوو بدەن، هەرچەند پرسیارگەلێکی زۆر دەرونی کوڕەکەی خواردبوو، بەڵام نەیدەویست ئەو پیاوە هێندەی دیکە هیلاک بکە تا ڕادێکی زۆریش ناومێت بوو لە دۆزینەوەی پیاوی باخەکە و دەستکەوتنی نهێنیەکانی تا بەیانی کوڕەکە بەدەمبیرکردنەوەوە تلی دەدا. بەشی حەوت. دەرکەوتنی کوڕ و هاوسەر و کچی پیاوی باخەکە. پیاوی سەرچەرخەکە هەرچەند وەک خۆی باسی دەکرد ماوەیەکی زۆر بوو، نەفرەتی لە تەلەفۆن و تۆمبیل کرده بوو، بەڵام بەناچاری پاش چەند ڕۆژێ لە گەڕانەوەی هەردووکیانی کڕی کە تەلەفۆنێکی یاسایی و تۆمبیلێکی تیژ ڕەو بوو لە تۆمبیلانی کە بۆ پێشبڕکێ بەکاردەهێنرێن. پاشەوە ڕۆژانە پەیوەندیەکی زۆری تەلەفۆنی ئەنجام دەدا. لە ماوەی چەند ڕۆژێکدا هاوڕێکۆنەکانی خۆی و پیاوی باخەکەی دۆزیەوە، جار جار دەڕۆیشت و دەهات. ڕۆژ هەبوو لە بەیانی تا ئێوارە ون دەبوو، شەوان دەگەڕایەوە ناو شقەی هاوڕێ دێرینەکەی. چەند جارێک لەگەڵ کوڕە تەنهاکە یەکتریان بینی. پلانی پیاوی سەرچەرخەکە ئەوە بوو تۆڵە لە هەر کەسێ بکاتەوە کە دەستی هەبوو بێ لە نەگەڕانەوەی پیاوی باخەکەدا. نزیکی مانگێک دەبوو پیاوی سەرچەرخەکە دەرکەوتبووەوە. هەوڵ و کۆششەکانی بۆ دۆزینەوەی دوژمنەکانی پیاوی باخەکە بێسوود بوو. وەکەوە بوو پیاوی باخەکە دوژمنەکانی لەگەڵ خۆی ون کرد بێ. سەری سوڕما بوو، نەیدەزانی چی بکە. لەبەرەوە بە ناچاری پەیوەندی بە کوڕە گەورەکەی پیاوی باخەکەوە کرد. پاش چەند ڕۆژێ لە ڕێگەی فڕۆکەوە کوڕەکەی گەیشتە فڕۆکەخانەی نێودەوڵەتی پایتەخت. پاش گەیشتنی بە شقی باوکی، کوڕە تەنهاکە کوڕی پیاوی باخەکەی بینی کە زمان و شێوازی قسەکردنی کەمێ گۆڕا بوو بە کاریگەری زمانی ئەو وڵاتەی کە لێی دەژیا. کوڕە تەنهاکە سەری لەوە دەرنەدەچوو کە کوڕی پیاوی باخەکە و پیاوی سەرچەرخەکە چۆن یەکتریان دەناسی. کوڕی پیاوی باخەکە لە پیاوی سەرچەرخەکەی پرسی ئایا کەلوپەل و دەستنووس و یادەوەریەکانی باوکی وەک خۆیان ماون؟ پیاوی سەرچەرخەکە و کوڕە تەنهاکە لەو بارەیەوە دڵنیاییان پێدا. داوای ئەلبومی وێنەکانی کرد، وێنەی خۆی دۆزیەوە و پیشانی هەردووچانیدا. پیاوی سەرچەرخەکە ئەوەی دەزانی چونکە بە مناڵی ئەوی بینی بوو. دواتر کوڕی پیاوی باخەکە داوای نووسراوێکی کرد کە سوپاسنامەیەکە لە دادگاوە بە باوکی بەخشراوە. پاش گەڕانی ناو بڕوانامە و سوپاسنامەکان دۆزیانەوە و وێنەی گرت و لە شوێنی خۆی داینایەوە. پیاوی سەرچەرخەکە ئەو سوپاسنامەیەی پیشانی کوڕە تەنهاکەدا، وەکەوەی پێی بڵێ ئەوە ئەو سوپاسنامەیەیە کە لە چیرۆکی پیاوی باخەکەدا بۆم باس کردی. کوڕی پیاوی باخەکە وێنەی سەربەرگی تەواوی ئەو پەرتوک و دەستنووسانەی کرد کە ناوی نووسەرەکە لە سەریان کوژێنرابوویەوە، وەکو یەکێک پێشتر پێی وتبێ خاوەنی ئەم پەرتوک و نووسینانە باوکێتی. کوڕی پیاوی باخەکە دەستی بە شکاندنی و جانتایە کرد کە بە ژمارەی نهێنی داخرابوون، یەک بە یەک شتەکانی ناوی دەردەهێنا کە پێکاتەبوون لە یادگاری نووسرا و وێنەی تایبەتی پێنووس، تیانووسی زۆر بچووک، هەندێک کاسێتی ڤیدیۆ، چەند پلەیەکی سەربازی لەگەڵ هەندێشتی دیکەدا. ئەوەی بەلای کوڕە تەنهاکەوە سەرنجڕاکێش بوو ئەو پاکەتە بچووکانە بوون کە لە سندوقی بچووک دەچوون، وەکە ئەو پاکەتانی کە ڕووپۆشێکی جوان کراوە و زەڕەنگەرەکان خشڵی بۆ کڕیارەکان تێدەکەن. کوڕە تەنهاکەوتی ئەبێ ئەوانە چی تێدا بێ. هەرسێکیان بەیەکەوە سەرنجیان لێدان. پاش چەند چرکەیە کوڕی پیاوی باخەکە هەموویانی کردەوە. هەموو سندوقە بچووکەکان دەستنەخشی بەردیان تێدا بوو. ماچی یەک بەیەکیانی کرد و وتی ئای خوایە، ئەمە ئەو دەستنەخشە بەردانەیە کە چەندان ساڵە دایکم تا مەزرۆی بینینیانە، بەڵام باوکم نە ئەمانی بۆی ناردووە و نەهێشتوێتی ئەو بێتەوە بۆ لایەن. یەکێک لەو دەستنەخشانە دڵێکی لەبەر دروست کراو بوو کە کوڕە تەنهاکە بینی بیری قسەی پیاوی سەرچەرخەکەی کەوتەوە. ئەو دڵە بەردینەیە ئەو دڵە بوو کە ئەو بۆی باس کرده بوو. ئەو دڵە بەردینە هەز بە وردی هەڵکۆڵینی دەمارەکانی دەکرا بە شێوەیەکی سێدووری لەسەری هەڵکۆڵدرا بوو. پیاوی سەرچەرخەکە ڕاستی دەکرد. کاتێ سەیری دڵە بەردینەکەت دەکرد هەست بەوە دەکرا دڵێکی زیندووە و لێدەدا. لە بەشی سەرەوەی دڵە بەردینەکە کونێکی تێدا بوو، قەیتانێکی ڕەشی تێ هەڵکێشرا بوو کرابوو بە ملوانکە. پیاوی سەرچەرخەکە دەستی دایە و وتی ئەوە تۆی دڵە بەردینەکە ماوی؟ خۆی بۆ نەگیرا دەستی کرد بە گریان. کوڕی پیاوی باخەکە وەک پاڵەوانێ باوشی بە پیاوی سەرچەرخەکەدا کرد و وتی مامەجان، ئازارەکانمان کۆتایی دێ.
پیاوی سەرچەرخەکە وتی کوڕم تۆ نازانی هەتا دروستی کرد چەند هیلاک بوو بەدەستیەوە، ئای تەمەنی ئەم دڵە چەند زۆرە، هێشتا تێک نەچووە و وەک خۆیەتی، ئای لەو ڕۆژانەی تێیدا دروستکرا چی سەردەمێک بوو. کوڕی پیاوی باخەکە دڵە بەردینەکەی لەسەر پارچە پەڕیەکی سپیدانا، دواتر وێنەی گرت وتی بۆ دایکمی دەنێرم. کوڕی پیاوی باخەکە کەسایەتێکی زۆر وریا و بەسەرنجی هەبوو، زۆر لە شتەکانی چواردەوری ڕادەما. لە یەکێک لە گفتوگۆکان داوتی من نازانم باوکم ئێمەی کرد بە قوربانی چی ڕقێک یان چی خۆشەویستیەک لە ئێمە گەورەتر بوو. ساڵانێکە من زۆر کەم باوکمم بینیوە، تەنها بە پەیوەندی ڤیدیۆی قسەمان دەکرد. هەر کاتێک بەسەردان دەهاتینەوە بۆ ئەم وڵاتە ئەو نەی دەهێشت بینەوە بۆ ئێرە، بەڵکو دەبوو بچین بۆ ماڵی باپیرم و لەوێ یەکترمان دەبینی. پیاوی سەرچەرخەکە هەستایە سەر پێ و بەسەر سوورمانەوە وتی ئێوە دەهاتنەوە؟ کوڕی پیاوی باخەکە وتی بەڵێ، چەند جار هاتووینەتەوە، بۆ تۆ نازانی؟ پیاوی سەرچەرخەکە هیچی نەوت. کوڕی پیاوی باخەکە وتی مامەجان من دڵنیام ئێمەش هەندێک شت نازانین کە تۆ دەیزانی، گومانیشم نییە کە باوکم بۆ هەر نهێنیەکی هۆکارێکی هەیە. ئەو کاتانش کە دەهات بۆ لامان بۆ ماڵی باپیرم، وەک ئەوەی کارێکی گرنگی بەجێهێشت بێ بەجێی دەهێشتین، هیچ شەوێکیش لە لامان نەدەمایەوە، هەتا دایکم گومانی ئەوەی دەکرد کە باوکم هاوسەرگیری کردبێت و دەستبەرداری ئێمە بوو بێ. پیاوی سەرچەرخەکە وتی نەخێر کوڕم باوکت نە هاوسەرگیری کردووە نە دەستبەرداری ئێوەش بووە، لەگەڵ مندا لێرە بەیەکەوە دەژیان. کوڕی پیاوی باخەکە بەناو ژوورەکەدا دەستی بەگەڕان کردووتی دڵنیام باوکم ماوە، بەڵام هۆکاری هاتنەوەی من بۆ دۆزینەوەی باوکم نییە، هەرچەندە من لە باشترین وڵاتەکانی دنیا خوێندومە، هەروەها لە یەکێک لە بەرزترین زانکۆکانی سەر ئەم زەویە بڕوانامەی پزیشکیم بەدەستهێناوە. بەلاتانەوە سیر نەبێ کە بۆ تۆڵەکردنەوە هاتوومەتەوە. بەدوای ئەو کەسانەدا دەگەڕێم کە ڕۆژانێک باوکمیان ئازار داوە، ئەو کەسانەی کارێکیان کرد من و دایکم و برا و خوشکەکەم لە باوکم دوور بین. بۆ تۆڵەی حەسرەتی خۆشەویستی ناودڵی دایکم بۆ باوکم هاتوومەتەوە. بەڵێ تۆڵەی ئەو توانا کوژراوانی باوکم کە بە خەم و خەفەت کوشتیان. باوکم پیاوێکی هێندە زرنگ و مەزن بوو، سەری لە هەموو کارێ دەردەچوو، ئەفسەرێکی دنیادی دەون و سەر و شاعیر و هونەرمەندێکی بە توانایی پەیکردتاشی و هەڵکۆڵین بوو. دەستی بۆ هەر بێجانێ دەبرد گیانی دەکرد بە بەریدا. بیرم دێ من لە مناڵانی گەڕک جیاواز بووم کە پاسکیلەکەم دەشکا وەک باوکی مناڵەکانی دیکە نەی دەبرد بۆ لای وەستا، بەڵکو خۆی بۆی چاک دەکردم. لە تەمەنێکی زۆر مناڵیدا فێری مەلەوانی و پاسکیلی دوو چرخی کردم. بۆ هەر یەک لە دایکم و من و برا و خوشکەکەم یەکی هێمایەکی تایبەت بە خۆمانی لەبەرد بۆ دروست کرده بووین کە هەتا ئێستاش ماومانە، ملوانکەیەکە و لە ملی هەر یەکەماندایە. باوکم ئارەزووی دەکرد دەستمان بەر هەر نهێنیەکانی بوون بکەوێت، تەنانەت لە میوە خواردنیشە ئەو حەزی دەکرد بەدەستی خۆمان میوەی درەختەکان لێ بکەینەوە و درەختەکانیان بناسین. دەیبردینە ناو چێڵگە گەورەکانی سەوزە و میوە، هەرچەندە من ماوەیەکی زۆر کەم لەگەڵیدا ژیام، بەڵام هێندەی هەموو قوتابخانەکانم وانەی ڕاستەقینەی فێر کردم. نانا هەرگیز وا تێنەگەن هاتووم تەنها باوکم بدۆزمەوە، نەخێر، کارە سەرەکیەکەی من لە هاتنەوەمدا تۆڵەکردنەوەیە. ڕاستە من لە گۆشت و خوێنی باوکمم، بەڵام بەدەر لەوەی وەک باوکێت تی بڕوانم، وەک سامانێکی مرۆڤایەتی لە باوکم دەڕوانم. باوکم لە مێژوودا شوێنی تایبەت بە خۆی دەبوو، ئەگەر خۆی بۆ ڕقی دوژمنەکانی تەرخان نەکردایە. هاتوومەتەوە تۆڵەی ناوبانگە دزراوەکەی باوکم بکەمەوە و چیرۆکی ژیانی تەواو بکەم. ئەوەی باوکم دڵی نەهات بیکە من ئەنجامی دەدەم. دەست دەخەمە خوێنی هەر کەسێک کە باوکمی لێکردم و ناوبانگی باوکمی دزی. بە درێژایی ئەو ماوەی لە باوکم دوور بووم، هەر پەرتوکێکم دەخوێندەوە، ئاوی ئەو درەختەی ناخمی دەدا کە ناوی درەختی تۆڵە بوو. هەر هونەرێکی پەیکەر تاشیم دەکەوتە بەرچاو، بیریە و بەردانم دەکەوتەوە کە باوکم دەیکردن بە پەیکەر و هێمە. هەر شیعرێکم بەرگوێ دەکەوت، وام هەز دەکرد باوکم نووسیوێتی و کەسێکی دیکە بۆم دەخوێنێتەوە. هەر سەرباز و فەرماندەیەکم بینیوە باوکم هاتووەتە بەرچاوم. ئەی ئەو کەسەی ڕۆژێک ئەم نووسینانت بەرچاو دەکەوێت و دەیخوێنیتەوە. کوڕی پیاوی باخەکە کە باسی باوکی دەکرد وەک هەڵۆیەکی برینداری لێدەهات کە کزۆڵەی خۆی پێخۆش نەبێ، لە تاو بێدەسەڵاتی خۆی چنگ لە چاوەکانی خۆی گیر بکا و دەریان بهێنێ. کڵپەی دەرونی لەگەڵ وشەکاندا دەبینرا لە دەمێەوە داهاتنە دەرەوە. دوایین کەس کە پیاوی باخەکەی بینی بوو پیاوی سەرچەرخەی کەمەندامێکە بوو. کاتێک کوڕی پیاوی باخەکە لە دەمی پیاوی سەرچەرخەکەەوە ئەوەی بیستکە گوایە دوژمنەکانی باوکی دیار نەماون، چاوەکانی گومانی تێدا دەبینرا. زوو زوو تەلەفونە گەڕۆکەکەی دەردەهێنا و پەیوەندی دەکرد.
کە بە زمانێکی جیاواز لە زمانی کوڕە تەنهاکە و پیاوی سەرچەرخەکە قسەی دەکرد. گومانی تێدا نەبوو کە پەیامی بۆ برا و خوشک و دایکی دەنارد. جارجار لە بینی گفتوگۆدا نامەی ئەلکترۆنی دەنارد. لە دوایین ساتی دانیشتنەکەشدا پەیوەندیەکی ڤیدۆیی ئەنجامدا. لەو پەیوەندیەدا کوڕە تەنهاکە و پیاوی سەرچەرخەکەی پیشانی براکەیدا، پاشان وێنەی لەگەڵ گرتن و وێنەکەشی بۆ نارد. کوڕە تەنهاکە خەریکی کاری خۆی بوو، وەک پێشکەشکاری بەرنامە ژینگەیەکە. ڕۆژانە کوڕی پیاوی باخەکە و پیاوی سەرچەرخەکەش لە بەیانی هەتایەوارە لە سۆراخی پیاوی باخەکەدا بوون. ئەوان بەردەوام بوون لە گەڕان و نەگەیشتنە هیچ ئەنجامێ. پاشەوەی ماوەیەک بەسەر هاتنەوەی کوڕە گەورەکەی پیاوی باخەکەدا تێپەڕ بوو، هاوسەر و کچ و کوڕەکەی دیکەی پیاوی باخەکە هاتنەوە. ئەوانیش زۆر خەمبار بوون بە دیارنەمانی پیاوی باخەکە و هیچ شارێکیشیان نەبوو. یەکەم شت کە هاوسەری پیاوی باخەکە هەواڵی پرسی دڵە بەردینەکە و دەست نەخشە بەردەکان بوون. کوڕە گەورەکەی وەک ئەوەی ئاواتێکی دایکی بەدی بهێنێ لە یەکێک لە جانتاکاندا هەموو دەست نەخشە بەردەکانی بۆ هێنا. ئەویش دڵە بەردینەکەی لە ناویاندا دۆزیەوە و ماچی کرد. لە ناو هەموو یادەوەریەکانیشدا بۆ یەک لاپەڕەی ڕووپۆشکراو دەگەڕا کە بە وتەی ئەو لاپەڕەکە شیعرێکی بەخوێن لەسەر نووسراوە و بە نایلۆن ڕووپۆشکراوە. ئەوەشی دۆزیەوە و لەگەڵ کۆمەڵێ دەستنووس لای خۆی هەڵی گرتن بەنیازیەوەی لەگەڵ خۆی بیان باتەوە. کوڕە تەنهاکە زۆر تکای لە هاوسەری پیاوی باخەکە کرد هەتا ئەو دڵە بەردینەیە و ئەو دەست نەخشانەی بە هەر نرخێ بێ پێ بدا. بەڵام ئەو ڕازی نەبووتی من و کچەکەم و کوڕەکانم خاوەنیم سەرمایین، دڵنیابە بە هیچ نرخێ نایان فرۆشم. بە درێژایی و ماوەیە پیاوی سەرچەرخەکە لە دووری و بێ هەواڵی هاوڕێکەیدا بەسەری برد. ڕۆژ بۆ ڕۆژ باری تەندروستی خراپتر دەبوو. کلێت دەڕوانی لە لاشەیەکی بێڕۆح دەچوو. بەڵام ئەوەی جێیتی ڕامان بوو ئەوە بوو لە ماوەی چەند ڕۆژێکی کەمدا پیاوی سەرچەرخەکە ڕنگ و ڕووی گۆڕە، باری تەندروستی بەرەو باشتر دەچوو. هەندێ ڕۆژی هەفتە لە بەرەبەیانیەکی زۆوە دەردەچوو، کەس نەیدەزانی بۆ کوێ دەچێ و شەوان زۆر درەنگ دەگەڕایەوە. دوای ئەوە بە گەشتێکی بەرنامە بۆ دانەنراو هاوسەر و کچ و کوڕەکانی پیاوی باخەکە بڕیاری گەڕانەوەیاندا بۆ وڵاتەی کە لەی دەژیان. لە لای کوڕە تەنهاکە وتیان لە فڕۆکەخانی پایتەختەوە گەشتەکەیان ئەنجام دەدەن بە بیانووی ئەوەی گەشتی ڕاستە و خۆ لەو شارەوە نییە بۆ ئەو وڵاتەی بۆی دەچوون. لە بەرەبەیانێکدا ماڵ ئاواییان لە کوڕە تەنهاکە کرد و بە ئۆتۆمبیلی پیاوی سەرچەرخەکە مەندامێکە ڕۆیشتن. کوڕە تەنهاکە لە کاری خۆی بەردەوام بوو کە پێشکەشکاری بەرنامە ژینگەیەکە بوو. هەموو هەوڵەکانی بەگەڕخستە بوو بۆ بەرەو پێشبردنی بەرنامەکەی لە یەکێک لە پرۆژە ژینگەیەکانی بەرنامەکەدا کە ئامانجی وەشیارکردنەوەی تاکەکانی کۆمەلگا بوو بەرامبەر بارکە ژینگەیەکان. سەرەتا لە ناوەندەکانی خوێندنەوە کوڕەکە دەستی پێکرد، دەچووە ناو خوێندکارەکانەوە و چاوپێکەوتنی لەگەڵ ئەنجام دەدەن. ئامانجی بوو هێز و وزەی ئەوان بە شێوەیەکی باش سوودی لێوەربگیرێ. لەجێی ئەوەی ببنەهۆی پیسکردنی ژینگە ببنە سەرچاوی پاکڕاگرتنی لە ڕێگەی کەسانی خۆبەخشەوە سەدان نەمام پێشکەش بە بەرنامەکە کرا بە سوود وەرگرتن لە هێزی خوێندکارەکان و کارکردنی پێکەوەی لە ماوەیەکی کورتە لە چەندین ناوەندی خوێندنە نەمامەکانیان ڕوان. هەموو ئەو چالاکیانەش لە بەرنامە تەلەڤیزیۆنێکەدا پەخش دەکران. بەرنامە ژینگەیەکە بە هەموو توانایەوە خەریکی خزمەتکردنی ژینگە بوو. چووە ناو ناوەندەکانی خوێندنی سەرەتایی هەتا ناو زانکۆکان و فەرمانگەمیریەکان و پەرزگاکان و بەندینخانەکان و کارگەکان، چووە ناو کاسبکاران و هێزە سەربازەکان و زۆر شوێنی دیکە. لەبارەی ژینگەوە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی دەدوان. هەر لە ڕێی شاشەکانەوە بەرنامە ژینگەیەکە چووە ناو زۆرینەی ماڵەکانی وڵات لە تاراو گەشت بەردەوام بینەرەکانی زیادیان دەکرد. بەشی هەشت ڕێکەوتێکی سەرسوڕهێنەر. کوڕە تەنهاکە لەگەڵ تەواوی دام و دەستگاکانی میری و ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی بۆ زیاتر خزمەتکردنی ژینگەی وڵاتەکەی پەیوەندی دروست کرده بوو. کوڕەکە لە چەندین ڕێکخراو و کەناڵی ئاسمانی جیهانیەوە پێشنیاری کاری زۆر پڕداهات و بەناوبانگی بۆ کرا، بەڵام ئەو بەڕێزەوە ڕەتی دەکردەوە و سوور بوو لەسەرەوەی لە کەناڵەکەی خۆیدا بمێنێتەوە هەتا بە زمانی شیرینی خۆی خزمەتی وڵات و هاونیشتیمانیەکانی خۆی بکە. لە ئێوارە خوانێکدا کە ڕێکخراوێ ئامادەی کردبوو، یەکێک لە میوانەکان ڕووی کردە کوڕە تەنهاکە وتی
ئێوە کە ئەم هەموو کارە جوانەتان بۆ ژینگە، بۆ مناڵانی ناو کۆڵان و قوتابخانە و خوێندنگاکان، بۆ زانکۆ و چەندین شوێنی دیکە لە شار و قەزا و ناحێ و گوندەکان کردووە. ئەی چیتان بۆ پیرەکانی ناو خەڵوتگەی پیری کردووە؟ ئایا بیر و ڕای ئەوانتان گوێ لێ بووە سەبارەت بە ژینگە؟ وەگاشکرایە پیرەکان زیاتر ئارەزووی ژیانی ناو دار و درەخت و گەڕانەوە بۆ ژینگەیەکی پڕ لە سەوزایی دەکەن، یان کاکی پێشکەشکار هەر نازانی خەڵوتگەی پیری لەکوێیە. بە زمانێکی شیرین و پڕ لە خەندە کوڕەکە وەڵامی دایەوە وتی: بەڕاستی سوپاست دەکەم، هەرچەند من نازانم تۆ بۆ چمە بەستێت ئالێرەدا و بەم دەنگە بەرزوو هەشکرایە ئەم قسەیت کرد، بەڵام من قسەکانت بەباشی لێک دەدەمەوە و بەڵێنت پێدەدەم. یەکێک لە بەرنامەکانی کاری داهاتووم کارکردنم دەبێ لەسەر قسەکانی بەڕێزت. لە ماوەی کەمتر لە 1 مانگدا کوڕەکە لەگەڵ تیمی گەڕۆکی بەرنامەکەی خۆیدا گفتوگوی کرد دەربارەی ئەنجامدانی بەرنامەیەکی تایبەت لە خەڵوتگە پیریەکانی سەرتاسەری وڵاتدا. ڕێوشوێنی بەرنامەکە دانرا، ڕۆژێک دیاریکرا بۆ دەستپێکردنی کاری تازیان. لەو ڕۆژەدا ستافەکە ئامادە بوون، لەبەرەوەی ژمارەی خەڵوتگە پیریەکان لە وڵاتە کەم بوون. بڕیاریاندا لە خەڵوتگەی پیری پایتەختەوە دەست پێ بکەن. پاش نیوەڕۆیەک ستافەکە لە بارەگای کەناڵەکەەوە بەرەو پایتەخت بەڕێکەوتن. لە یەکەم چرکەی دەرچوونیانەوە لە شارەکەیان کوڕەکە سەرنجی هەموو تۆمبیلەکانی ڕێگای دەدا. پاش ئەو هەموو ماوەیە هێشتا عوداڵی و تۆمبیلی پیاوی باخەکە بوو. ئاواتە خواز بوو بیبینێتەوە و هەواڵێکی لە ڕێگەیەوە دەست بکەوێ. بۆ کاتی نانی ئێوارە گەیشتنە پایتەخت، بۆ نان خواردن چوونەیەکێک لە چێشخانەکان. پاش نان خواردن پیاسەیەکی ناو پایتەختیان کرد، دواتر ڕویان کردە قاوەخانەیەک و هەر یەک خواردنەوەی خۆیان داوا کرد. پاشان چوونە چەند باڵەخانەیەکی بەناوبانگ و هەندێک پێداویستی خۆیانیان کڕی. لەسەر هەندێک شەقامی دڵگیریش لەگەڵ نەرمەڕەوتی و تۆمبیلەکەیاندا پیاسەیان دەکرد و وێنەیان دەگرت. بۆ خەوتنیش ئەو شەوە چوونە شوێنی حەوانەوەیان کە لە ڕێی تەلەڤیزۆنەوە دابینیان کردبوو. لە یەکەم بەرە بەیانی گەشتەکەیاندا پاش نان خواردن ڕویان کردە خەڵوتگەی پیری. لەگەڵ دەستپێکردنی دەوامی فەرمانبەراندا لەوێ بوون، هەتا زۆر بەزووی چاوپێکەوتن لەگەڵ بە ساڵا جوانی ناو خەڵوتگەکە ئەنجام بدەن، دوای ئەوەش بەڕێبکەون بەرەو دوورترین شار لە شارەکەی خۆیانەوە. لە سەرەتایی دەڕشتنی بەرنامەی تایبەت بە خەڵوتگەکانەوە کوڕەکە تەنها ئامانجی بەرنمەیەکی ژینگەی نەبوو، بەڵکو بەنیازێکی هەم ژینگەی و هەم مرۆڤ دۆستانەوە بەو کارە هەستا بوو بۆ ئەو مرۆڤانەی کە ماڵ و لانەیان دیوارەکانی خەڵوتگەی پیری بوو. ئاواتی بوو لە ڕێی بەرنامەکەیەوە بیر و ڕای مرۆڤە بە تەمەنەکان وەربگرێ لەبارەی ژینگەوە، هەتا ببینین و دەرکەوتنیان لە کەناڵەکەەوە کەس و کاریان وێژدانیان بجوڵێ و هەز بە کەمتەرخەمی بکەن دەربارەی ئەو مرۆڤە بە تەمەنانە. چاوپێکەوتن لەگەڵ هەر کەسێ دەکرا لەبارەی ژینگەوە ئەدوێنرا، بەڵام ئەو وەک پێشکەشکار ڕێگەی دەدا هەرچیەک لە ناخ و دەرونیاندا هەیە بەو پەڕی سەربەستیەوە دەری ببڕن. بڕیاریشی دابوو بەبێ بڕین و دەستکاری ئەو وتانەیان لە بەرنامەکەدا پێشکەش بکرێ. ناو بەناو لە ناو ئەو پیرانەدا هەبوون گلەییان لە کوڕ و کچ و برا و خوشک و بووک و زاوا دەکرد. لە پاش نیوەڕۆخوانێ لەگەڵ بڕێوبەری خەڵوتگە پیریەکەی پایتەخت کوڕەکە و ستافەکەی بەرەو دوورترین پارێزگا بەڕێکەوتن. کوڕەکە بە هەمان شێوەی کاتی هاتنی لە شارەکەی خۆیەوە چاوی بۆ ئۆتۆمبیلی پیاوی باخەکە دەگێڕا. لە ڕێگەکەیاندا بەسەر چەندین سەیرانگا و شوێنی گەشتیاریدا تێپەڕ بوون، لە هەندێک شوێن لایەن دەدا و وێنەیان دەگرت، هەندێک جاریش بەیەکەوە شتێکیان دەخوارد. لە سەرەتای شەودا گەیشتنە شارەکە، لە پاش نان خواردن چوونە وتێلێ لە نزیک شاری یاری ئەو شارە کە لە پەنجەرەی هوتێلەکەوە مرۆڤ ئارەزووی دەکرد هەتا توانای هەیە بە چاوەکانی لە دیمەنی جوانی ڕۆشنایی گڵۆپەکانی شاری یاریەکە بڕوانێ. لە فێنێکی ئەو شەوەدا سەرجەم تیمی کەناڵەکە چوونە دەرەوە بۆ ناو شاری یاریەکە. ئەو شەوە کوڕەکە لە هەر کاتێ زیاتر بیری خۆشەویستەکەی دەکرد. لە ناخی دڵیەوە ئارەزووی دەکرد تەنها یەک پەیام یان یەک گوشە یان سەرنجێکیان بەیەک بگە، وەلێ نەدەبوو نەدەکرا. تەنها ئەوەی لە توانای کوڕەکەدا هەبوو گۆڕینی وێنەکانی بوو لە تۆڕە کۆمەڵایەتیەکان کە لایوا بوو کچەکە سەیریان دەکا. ستافەکە تەواوی یاریەکانی شاری یاریان تاقی کردەوە، تەنها کوڕەکە نەبێ کە خەیاڵی خەمناکترین ئاوازی دەژەنی. لەسەر خەم و بیرکردنەوە لە خۆشەویستەکەی بە خەمناکیەکی زۆرەوە گەڕایەوە ناو هۆتێلەکە. خۆشی نەیدەزانی چۆن و کەی بەدەم بیرکردنەوەوە خەوی لێ دەکەوێتەوە.
ئەو شارە شارێکی دڵگیر و ناوازە بوو، خۆی پارچەیەک بوو لە سروشتێکی جوان و ڕازاوە. لایەنی ژینگەی ئەو شارە قسەی خراپی لەسەر نەدەکرا. کوڕەکە و ستافەکەی تەنها لەبەر پیرەکان و بیر و ڕاو سەرنجیان هاتبوون. لە کاتی دەوامی بەیانیدا لەگەڵ گەیشتنیان بە خەڵوەتگەی پیری چوونە ژووری بەڕێوەبەر و ڕێزێکی زۆریان لێگیرە. پاش وەرگرتنی مۆڵەت لە بەڕێوەبەرەکە دەستکرا بە ئامادەکاریەکان بۆ چاوپێکەوتن لەگەڵ بە ساڵات چووەکانی ناو خەڵوەتگەکە. چاوپێکەوتن لەگەڵ چەند بە ساڵات چوویەکان چامدرا، ئەوانیش بیر و ڕای خۆیان سەبارەت بە ژینگە دەردەبڕی و هەر یەکە بە شێوەیەک دەردە دڵی خۆیان کرد. خەڵوەتگە پیرەکە وەک فەرمانگەیەکی گەورەوا بوو، پەنجەرە گەورە و شوشە بەندەکانی دەیڕوانی بەسەر دیمەنی ئەو باخە پڕ لە دار و درەختانەدا کە لە چواردەوری باڵەخانەی خەڵوەتگەکە بوون. لە ناوەڕاستی باڵەخانەکەشدا لە ناوەوە هۆڵێکی گەورە لە نهۆمی خوارەوە هەبوو کە سەرجەم ژوورەکان داهاتنەوە سەری. چەند پلیکانەیەکیش لەو هۆڵەوە بەرەو نهۆمەکانی سەرەوە دەچوون کە پلیکانەکان وا دروستکرابوون بە ساڵاچۆکان لە کاتی سەرکەوتنا هیلاک نەبن، بەڵکو وەک وەرزشێ پەیدا بێن و بڕۆن. ئەو بە ساڵاچوانە کۆمەڵ کۆمەڵ لە ژن و پیاو لەسەر مێز و کورسی دانیشتبوون. قسەیان بۆ یەک دەکرد و چیرۆکی ساڵانی کۆنی خۆیانیان دەگێڕایەوە، ئەگەر چی تاکە تاکەش لە ناو باخ و ناو هۆڵ و سەر پلیکانەکان دەبینران. کوڕەکە بەرەو پیرە پیاوێ ڕۆیشت کە بە تەنها لە بەردەمی پلیکانەکان داوەستا بوو. پاش پرسیار لێکردنی بە دەنگێکی لەرزۆکەوە وتی: ئێمە وڵاتی خۆمان بە چنگ و دەستی خۆمان سەوز کرد، بانەوەی دوای ئێمە نەیسووتێنن، نەیبڕنەوە، فرامۆشی نەکەن. پیرە پیاوەکە لە ناو قوڵایی قسەکانیدا بوو. یەکێک لە دەرگاکانی بەرامبەر بە کوڕەکە کرایەوە، ئافرەتێکی بەتەمەن بەڵام باڵا بەرز و ڕنگ ڕوون و پێس جوان، باوک و خاوێن و لێو ئاڵ و چاو گەورە، کەسی مای شۆخە ژنێتی پێوە دیارما بوو. ئەو ئافرەتە لەسەر سینیەک دوو پەرداخ چایی پێبوو کە کوڕەکە سەرنجیدا سەری سوورما و خەریک بوو ببورێتەوە. ئەو دوو پەرداخی لەسەر سینیەکە بوو، هەمان ئەو دوو پەرداخە بوون کە پیاوی باخەکە هەموو شەوێ پڕی دەکردن لە چایی. پاشان یەکێکیانی دەخواردەوە و ئەوی تریانی دەڕشت. کوڕەکە دەستی شل بوو، توانای گرتنی مایکەکەی نەما. بۆ ئەو پیرە پیاوەی کە چاوپێکەوتنی لەگەڵ دەکرد زمانی شکا و ئاماژەی بۆ ستافەکەی و کامێرامانەکە کرد کە تۆمارە ڤیدیۆیەکە ڕابگرن. ئەو ئافرەتەی کە دوو پەرداخە چایەکەی پێبوو بە جوڵەی سەلارانەی خانەدانانەوە بە بەردەمی کوڕەکەدا تێپەڕ بوو. بەرەو دەرگایەک دەڕۆیشت کە دەچووە ناو باخێکەوە. کوڕەکەش بە دوایدا ڕۆیشت. کە کوڕەکە گەیشتە ناو دەرگاکە لە ناو باخەکە چەند مێزێکی بینی کە لە سێبەری درەختەکاندا دانرابوون. ئافرەتەکە لە سەریچێک لە مێزەکان سینیەکی دەستی دانا کە ئەو مێزە پیاوێک لە تەنیشتی دانیشتە بوو، پشتی لە کوڕەکە بوو. ستافەکە بە دوای کوڕەکەەوە بوون، بەڵام لە هیچ حاڵی نەدەبوون. کوڕەکە چووە ناو باخەکە لەگەڵ هەر هەنگاوێکیدا وردە وردە لایەکی ڕوخساری پیاوەکە دەردەکەو. لە هەنگاونان بەردەوام بوو هەتا تەواو ڕوخساری پیاوەکەی بینی. دڵی کوڕەکە کەوتە پەلەپەل و توانایی هەنگاونانی نەما. دەستی خستە سەر چاوەکانی، وای دەزانی خەو دەبینێ، بەڵام خەو نەبوو. ئەو خۆی بوو، پیاوی باخەکە بوو. لە هەمان پەرداخی باخەکەی خۆیدا چای بۆ تێکرا بوو کە کوڕەکەی بینی. وەکەوەی خۆشحاڵ بێ ببینینی کوڕەکە بزەیە کەوتە سەر لێوی و وتی: دەمزانی ڕۆژێ هەردەی. پیاوی باخەکە هەرچەند کوڕەکەی بەو جۆرە بینی کە زۆر بەگرانی هێزی دەدایە بەرقاچەکانی و بەرەو ڕووی هەنگاوی دەنا، بەڵام ئەو لە جێی خۆی نەجوڵە، تەنها تەماشای کوڕەکەی دەکرد و سەری ڕادەوەشان کە گەیشتن بە یەک بە تەمەزرۆیەکی باوک و کوڕانەوە باوەشیان کرد بە یەکدا. ڕوخساری یەکتریان ماچ کرد. پاش چەند خولەکیە کوڕەکە لە تەنیشتیەوە لەسەر کورسیەک دانیشت. ئەو ستافی لەگەڵ کوڕەکەدا بوون تەواوی دیمەنی یەکتر بینینەوەی کوڕەکە و پیاوی باخەکەیان تۆمار کردبوو. پیاوی باخەکە وتی: من لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە تەواوی ڕۆژەکان ئاگام لە کار و چالاکی و بەرنامەکەت بوو. چەند جارێکیش بەنامە ئەلکترۆنی پرسیاری درەخت و باڵندەکانم لێ کردی. تۆش وێنەی ئەوانت بۆ ناردم. دەستخۆشی هەموو کارە جوانەکانت لێ دەکەم. کوڕە تەنها کەوتی: سەرجەم کارەکانم لە باخە بچووکەکەی تۆ سەرچاوە دەگرێ. پیاوی باخەکەوتی: نەخێر کوڕم، کەسێ خۆی سەرکەوتو نەبێ نابێتە خاوەنی سەرکەوتنی ڕاستەقینە. کوڕەکە ویستی پرسیار بکە و پیاوەکە نەیهێشت. ئەو ئافرەتش کە لەسەر سینیەکە دوو پەرداخە پڕ لە چایەکەی بۆ خۆی و پیاوی باخەکە هێنابوو، وەکەوەی ئاگاداری سەرجەم چیرۆکەکانیان بێ، هیچ سەرسوڕمان و پرسیارێکی تایدا بەدی نەدەکرا. پیاوی باخەکەوتی: باڵندەکان و باخەکەت چۆنن؟ کوڕە تەنهاکەوتی: مەبەستت باخ و باڵندەکانتە کە سپاردەی من بوون؟ پیاوی باخەکەوتی: لەو چرکەیەوە کە سپاردەی تۆ کراون هی تۆن و هیچ مافێکی منی پێوە نەماوە. ئەوانە لە ڕاستیشدا هی تۆش نین، بەڵکو هی سروشتن و تۆ خزمەتیان دەکەی. کوڕە تەنهاکەوتی:
زۆر باشن و وەک بەڕێزت خزمەت کراون هەتا ئێستا. پیاوی باخە کەوتی لەشت ساغ بێت و ماندوو نەبی. کوڕە تەنها کەوتی تۆ بۆچی ون بووی؟ چۆن هاتی بۆ ئێرە؟ پیاوی باخە کەوتی بۆچی دەتەوێ ئەو بەسەر هاتانە بزانی؟ ئارام بە، من هەتا مردن لە لای ئەم خانمە دەبم، ئیتر هەرگیز ون نابم، چونکە لە نیشتیمانی دڵی ئەو ئافرەتەدام کە هەموو تەمەنم خۆشم ویستووە. کوڕەکە تکای کرد سەرجەم چیرۆک و نهێنیەکانی خۆی بۆ باس بکە. هەرچەند خۆی نهێنیەکی بۆ ئاشکرا بوو ئەویش نهێنیە و پەرداخە چاییە بوو کە هەموو شەوێ پیاوی باخەکە دەیڕشت. دەیزانی خاوەنی و پەرداخە چاییە ئەو ئافرەتە بوو کە لەگەڵیان دانیشتە بوو. پیاوی باخەکە پێی خۆش نەبوو لە بەرچاوی ستافی کەناڵەکەدا چیرۆکەکانی بگێڕێتەوە. کوڕەکەش لە خۆشی بینینەوەی پیاوی باخەکە ستافەکەی ڕاستپارت کاری خۆیان بکەن لەجێ ئەو کەسێکی دیکە چاو پێکەوتنەکان جام بدە، پاشان کەلوپەلەکانیان کۆبکەنەوە و ئەم بەجێ بهێڵن و بڕۆنەوە بۆ شارەکەی خۆیان. پیاوی باخەکە مۆڵەتی لە بەڕێوەبەری خەڵوەتگەکە وەرگرت. دواتر خۆی و ئافرەتەکە و کوڕە تەنهاکە لە خەڵوەتگەکە چوونە دەرەوە. پاش چەند هەنگاوێ بەرەو کۆڵانی پشتی خەڵوەتگەکە بەڕێکەوتن. پیاوی باخەکە پەردەیەکی سپی لەسەر ئۆتۆمبیلێ هەڵدایەوە. دوای لابردنی پەردەکە کوڕەکە جارێکی دیکە ئۆتۆمبیلی پیاوی باخەکەی بینیەوە. هەناسەیەکی هەڵکێشا و لە ناخی خۆی داوتی من ئەو هەموو ماوەیە لەسەر شەقام و ناو کۆڵانەکان چاوم بۆ دەگێڕێی، تۆ لێرەی؟ هەرسێکیان سوار ئۆتۆمبیلەکە بوون و بەرەو یەکێک لە ڕاستە شەقامەکان بەڕێکەوتن. لە بەردەم پەرتوکخانەی گشتی شاردا لەو جێگایی بۆ وەستانی ئۆتۆمبیل تەرخان کرابوو. پیاوی باخەکە ئۆتۆمبیلەکەی وەستان دابەزین و چوونە ژوورەوە. لە ناو باخ و چیمەنی پەرتوکخانەکە دانیشتن. پیاوی باخەکە وتی ئێستا کاتی ئەوەیە چەند نهێنیەکت بۆ ئاشکرا بکەم و بەڕاستی هەندێ لە چیرۆکەکانی ژیانم ئاشنات بکەم. کوڕە تەنها کەوتی باسی ئەو شەوم بۆ بکە کە ڕۆیشتی. من کاتێک گەیشتمە لای پەرداخە چاییەکان هەڵمی گەرمیان لێ هەڵدەستا. پیاوی باخەکەوتی چیرۆکێکی درێژەیە کە ئەویشەوەیە لەسەر دەستگیرکردنی باندێکی لەشفرۆشی دەیان ساڵ بوو کێشە و ململانیم لەگەڵ چەند کەسێکە بوو. بەردەوام هەڕەشە و جنێ و کاری ناڕەوایان بەرامبەر بە من ئەنجام دەدا. هەندێک جار کار دەگەیشتە بەکارهێنانی چەک و تەقەمان لە یەکتر دەکرد. ئەو شەوە هەڕەشەیەکی زۆریان لێکردم، جنێوی زۆریان پێدام و شوێنێکیان بۆ دیاری کردبووم هەتا بچم لەوێ یەکتر ببینین و بە یەکدا هەڵپرژین. ئەوان بیاگا بوون لەوەی من چەندین ساڵ بوو سەرچاوە و بزوێنەرەکەی ئەوانم دۆزی بوویەوە. ئەوان هەر کەس و هەر ناوێ بوونایە هەر تاوانێکیان لە دژی من بکردایە من چاوم بە تەنها هەرو کەسەی دەبینی کە هاانیە و کەسانی دەدا و پشتگیری مادی دەکردن. زۆر بەزەیم بەو کەسانەدا دەهاتەوە کە ئەو کەسە بەکری دەگرتن و کاری چەوتی پێدەکردن، چونکە پاشە ڕۆژی ئەوانە یان کوشتن بوو یان سوچی بەندین خانەکان. من هیچ کاتێ ئارەزووی ئازاردانی ئەوانم نەبوو. ئەوانە چەند گیرفان بەتاڵێکی بێخاوەنی نەکبەت بوون. ئەو کاتێک کە بڕیاری ڕۆشتنمدا پیاوی سەرچەرخەکە زۆر تکای لێکردم نەڕم، بەڵام من بڕیاری خۆمدا بوو. پارێکی باشمدایە دەستی و ناونیشانی کوڕەکەمەمدایە کە کوڕەکەم پزیشکە لە یەکێ لە وڵاتەکانی دەرەوە هەتا چارەسەر بۆ کڵاوەی ئەژنۆی بکە. پێم وت باخ و باڵندە و شقە و سەرجەم کەلوپەلەکانی ناوی سپاردەی تۆ بکە، تۆش چاوەڕێی خاوەنی ئەو پەرداخە چاییە بکەی کە هەموو شەوێ ئەم ڕشت نەمدەزانی پێشهاتەکان ئاوا دەبێ. وەک هەموو شەوێک ڕۆشتم لە باخەکە قۆریە چایەکەم خستە سەراگر، چاوەڕێی هاتنی خاوەنی و پەرداخە چایم دەکرد. لەگەڵ خواردنەوەی یەقم چایدا پەیوەندێکی دیکەم پێوەکرا کە لەو پەیوەندێشدا جنێویان دەدا و هەڕەشەیان دەکرد. ڕۆیشتم هەرچەند هۆکاری تووڕەبوون و ڕۆیشتنەکەم هەڕەشە و کارە چەوتەکانی ئەوان نەبوو، بەڵکو بێ ئومێد بوونم بوو. لەو خۆشەویستیەی ئاگری ناو ناخمی خۆشتر دەکرد. ئەو شەوە من بۆ ئەو شوێنە نەچووم کە لە هەڕەشەکاندا بۆیان دیاری کردبووم، بەڵکو بەڕێکەوتم بەرەو سەرچاوەکەیان، بەرەو ماڵی دوژمنە ڕاستەقینەکەم. ئەو کەسەی دەیان ساڵ بوو کۆڵی لە دوژمنایەتی من نەدەدا. لە ڕێگادا بووم، ژمارەیەکی نەناسرا و پەیوەندی پێوە کردم. وامزانی ئەوی ژێکێکە لەوان چەند جنێوێ دەدات و دای دەخاتەوە، بەڵام کە وەڵاممدایەوە دەنگەکە دەنگی ئافرەت بوو. لە پاش سڵاوکردن دەنگیم ناسیەوە، خاوەنی پەرداخە چاییەکە بوو. ئەم خانمەی کە ئێستا دەستی بەدەستمەوەیە. من چەند ساڵ بوو ئەو ژمارە تەلەفۆنەی خۆم لەبەری یەک تەلەفۆنی ئەو نەگۆڕی بوو. ئەم خانمە پێیوتم چوومەتە خەڵوەتگەی پیری و لەوێ دەژیم. پاشان پێیوتم وەرە تا ژیانمان ماوە با لە نزیکی یەک بین، ئەگەر مردیشین با لە تەنیشت یەکترا بمرین. کە بارودۆخی ئەو شەوەی خۆمم تێگەیان بەڵێنی لێوەرگرتم نە هیچ کەسێ بکوژم نەبمرم، بەڵکو بە سەلامەتی بگەمە لای لەم خەڵوەتگەی پیری کە ئێستا تێیدا دەژین.
لە نزیکی ماڵی و کەسەی دوژمنی ڕاستەقینەی من بوو. ئۆتۆمبیلەکەمم ڕاگرت و تەماشام کرد. چەند ئۆتۆمبیلێکی گرانبەها لە بەردەم ماڵی دوژمنەکەمدا ڕاگیراون. ئەویش لەسەر باڵکۆنی ماڵەکەیەوە لەگەڵ چەند ئافرەتێ دانیشتووە. لە تاریکیەکدا وەستام و پاش چەند خولەکێک ئەو کەسە تەلەفۆنی بۆ هات. بە پلیکانەکاندا هاتە خوارەوە بۆ ناو بەینی ئۆتۆمبیلەکان. هێندە لێم نزیک بوویەوە. خەمم بوو گوێی لە هەناسەکانم بێ. تەلەفۆنەکەی وەڵامدایەوە وتی پێشەوەی من بمرم ئەبێ ئەو سەگە پیرە بتۆپێنن. ئەو کارێکی کرد نەگەمە لووتکە نەگەمە تەواوی خەونەکانم. پێشتر زۆر هەوڵم داوە کەس ئەو خەونەی بەدی نەهێنام. ئومێدم بە تۆیە ئەو لە تەمەنێکە سەرمایە و کچە جوانەکانی لێکردم کە سەردەمی دەرکەوتنم بوو. سەردەمی گەنجی و خۆشیم بوو. جنێوی زیاتری پێ بدەن هەڕەشەی لێ بکەن پێی بڵێن ترسنۆک. ئەوەی بەدەمتاندا دێ مەیجێڕنەوە هەتا دێت و دەیتۆپێنن. دەمەوێ کەلاکە تۆپیوەکەی ببینم. تەلەفۆنەکەی داخستەوە و هەندێک جنێوی بە مندا. لە دوای ئەوە سەرقاڵی تەلەفۆنەکەی بوو. با سپایی چووم لە دوایەوە وەستام و دەمانچەکەمم خستە سەرسەری. بەهێمنی تەلەفۆنەکەم لێسەن. پاشان پێم وت ئەم شەوی مەرگی تۆیە. لەو ساتەدا هەموو ڕقی ئەو چەند ساڵە لە سەری پەنجەمدا کۆبووبەوە. سەری پەنجەم ئاگری گرتبوو بۆ ئەوەی مێشکی بتەقێنم. بەڵام خۆشەویستیەکەی ناودڵم ئاوی ساردی دەکرد بە ڕۆح و هەناو و هەستەکانمدا. کە منی بینی زمانی لە گۆکەوت. هەستم کرد میزی کرد بە خۆیدا. دانەویەوە و کەوت بەسەر قاچمدا. زۆر تکای کرد نەیکوژم. وتی من هەڵە بووم. بەڵێن بێ هەرچیەک بڵێ وا دەکەم بەسمەم کوژە. پیاوی باخەکە وتی من ناتۆپم ئەوەی ئەتۆپێت تۆی. لە دوای گرتنی باندە لە شفرۆشیەکەوە دەزانم تۆ ئەم کارە ناڕەوایانە لە دژی منەکەی. چەند مناڵێکی نەشارەزاد بۆ تۆزێ پارە دەنارد کە دەستم تیان نەدەچوو ئازاریان بدەم. چاوەڕوانی هاتنی خۆتم دەکرد هەتا بەیەک فیشەک ناو چاوانت بپێکم. لەسەر ئەو بەڵێنەی بە خۆشەویستەکەمەمدا بوو نەمکوشت. هەرچەند بۆ کوشتنی چوو بووم. خدا خۆشەویستەکەمی کرد بە هۆکاری ئەوەی دەستم بە خوێنی هیچ کەس پیس نەبێ. هەتا ئەو ماوەیی لە ژیانمدا ماومە با ئاسوودەیی بژیم. لە بەرامبەر ئەوەدا کەنی کوژم کاتێکم بۆ دیاری کرد کە وڵاتی تێدا جێبێڵێ و ئەو کەسانش لە ژیانم دوور بخاتەوە کە شەو و ڕۆژ خەریکی ئازاردانی ڕۆحم بوون. بەڵێنی پێدام ئەگەر نەیکوژم بە زووترین کات هەموو شتەکانی دەفرۆشێ. دواتریش خۆی و ئەو کەسانش کە کاری چەپڵی پێدەکردن لەو شارە دوور بخاتەوە. دەمانچەکەم بە ئامادەکراوی لە ناو لەپی دەستمدا بوو. بەهێمنی چەند هەنگاوێ دوور کەوتمەوە. لە دوامەوە گوێم لە دەنگی میلڕاکێشانی چەکێ بوو کە ئەو ڕوندایەوە بینیم کەسێکی دیکەیە چەکی پێیە و دوژمنەکەم دەستی گرتووە. ناهێڵێ ڕووی چەکەکە بکاتە من. دوژمنەکەم وەک پەشیمانێکی هەتاهەتایی دووبارە داوای لێبوردنی لێکردم. منیش بەرەو لای ئۆتۆمبیلەکەم ڕۆیشتم. کوڕم ڕاستە دەیان ساڵ بوو ڕقم لە دڵی خۆمدا کۆ کرد بوویەوە. بەڵام لە جێی دوژمنەکەم توانیم ڕقەکەم بکوشم. ئەوەش لە سایی خۆشەویستی ناو دڵمەوە. چەند شەوێک لە ماڵی باوکم لەو ماڵی پڕبوو لە خەون و یادگاری مناڵی مامەوە. پاش چەندین ساڵەیەکێ لەو شەوانەدا هەموو برا و خوشکەکانم و برازا و خوشکەزاکانم لە خۆم کۆ کردەوە. یەک هەمویانم لا مێزگرت و ماچم کردن. بەڵێنم لێ وەرگرتن هەرگیز دژی مرۆڤ و مرۆڤایەتی هیچ کارێ نەکەن. پاشان داوام لێکردن دوای ڕۆیشتنم هیچ شوێنێ بە دوای مندا نەگەڕێن. ڕاستە من و ئەم خاتوونە توانامان نەماوە هەتا وەک ژن و مێردێ یەکتر بلاوێنینەوە بە یەکەوە بخەوین و چێژ لە جەستەی یەکتر ببینین و مناڵمان ببێ. بەڵام بەڵێنێکی لە مێژینە لە بینماندا هەبوو کە تەنها بۆ یەکتر بمێنین. شتێکیش هەیە با لە یادم نەچێ. ئێستا من و ئەم خانمە بە ئاین و بە یاسا هاوسەری یەکترین. ئەو ڕاستیە تەنها تۆ لەگەڵ پیاوی سەرچەرخەکە دەیزانن کە ئەو وتەیە لە دەمی پیاوی باخەکە هاتە دەرەوە. کوڕە تەنها کە لە لای پیاوی باخەکە گلەی لە پیاوی سەرچەرخەکە کرد کە بۆچی ئەو هەواڵە خۆشەی پێنەداوە کە پیاوی باخەکەی دۆزیوەتەوە. پیاوی باخەکە دەستی کێشا بە پشتی کوڕەکەدا وتی ئەوە من بووم کە ڕێگریم کرد پێت بڵێ. ئەویش ماوەیەکی کەمە دەزانێ من لێرەم. جاری دووەم کە هاتەوە بۆ لام هاوسەر و مناڵەکانمی هێنا بۆ ئێرە. پاشەوەی منیان بینیەوە لێرەوە گەڕانەوە بۆ ئەو وڵاتەی کەلی دەژین. کوڕەکە داوای نهێنی مۆمەکانی لێ کرد. پیاوەکە وتی تەنها دوو نهێنیت پێ دەڵێم لەبارەی مۆمەکانەوە. لەو ڕۆژەدا کە مۆمەدانە گیرساوەکانم دادەنا خۆشەویستترین هاوڕێمم لە دەستدا کە شاعیر بوو خاوەنی دوو پەرتووکی شێعر بوو بە ناوەکانی دڵێ لە ونبووندا لەگەڵ باڵی خەیاڵەوە. هەر مۆمێکی دانەگیرساوە مەژێب بۆ ساڵێ دوورکەوتنەوەی لە من. مۆمەکانی شەوی یەکەمی مانگی جوڵای بۆ یادی لەدایک بوونی ئەم خانمە خۆشەویستە بوو کە ئێستا لەگەڵمان هاتووە و هاوسەری منە. ئیتر سەبارەت بە مۆمەکانی دیکە ئەگەر پرسیاریش بکەی وەڵامت نادەمەوە.
کوڕە تەنها کەوتی بۆچی ناوی خۆتت لەسەر نووسرا و بیرەوەری و وێنە و پەرتووکەکانت سڕیوەتەوە. پیاوی باخەکەوتی ناو لە لای من گرنگ نییە، گرنگەوەیە ئەو نووسین و شیعر و یاداشتانە هی مرۆڤێک بووە هەناسەی ئەم سەرزەمینەی هەڵکێشاوە. پیاوی باخەکەوتی بەڕاستیەکەم بیر نەچێ، شەوێک گەڕامەوە بۆ ناو باخەکە، ئەویش لە سەر داوای ئەم خانمە خۆشەویستە. پاشەوەی کە باسی چیرۆکی پەرداخە چاییەکانم بۆ کرد، داوای کرد ئەو پەرداخانە بە هەر ڕێگەیە هەیە بیهێنم بۆ ئەوەی هەتا ئەو پەرداخانە مابن بە یەکەوە چاییان تێدا بخۆینەوە. ئەو شەوە لە درەنگانێکە کە چاو چاوی نەدەبینی، من و خۆشەویستەکەم هاتین لە دوور و تۆمبێلەکەم ڕاگرت. زۆر دڵنیا بووم ئەو ساتە تۆ لە خەوێکی قوڵدا بووی، چونکە کات زۆر درەنگ بوو. خۆم هەڵدایە ناو باخەکە و هەردوو پەرداخەکەم هێنا. ئەو شەوە لە نزیک شەقامێکی گشتی لە ناو ئۆتۆمبێلەکەمدا لە تەنیشتی یەک خەوتین کە ئەو خەوتنەمان لە نزیکی یەکتر خەونی ساڵانێکی زۆری هەردووکمان بوو. بۆ ڕۆژی دوایی لە فێنێکی بەیانیدا بەڕێکەوتینەوە بۆ ئەم شارە بۆ ناو خەڵوەتگەکە. پاشتەوە بوونی قسەکانیان چوونە دەرەوە لە پەرتووکخانەی گشتی. پیاوی باخەکەوتی کوڕم ئەمە سویچی ئۆتۆمبێلەکەمە، ڕەنگە بزانی چەندە خۆشەویستە لەلام ساڵانێکە یادگاری بۆ یەکەوە دەهۆنینەوە. ئەمە ئەو ساتەیە کە دەبێ باوەڕ بەخۆم بهێنم کە ئیتر پیر بووم و توانام نەماوە بە باشی شۆفێری بکەم، نەبا بە ئۆتۆمبێلەکەم کەسێ ئازار بدەم یان زیان بە ئۆتۆمبێلی کەسێ بگێنم. لە ئێستا بەدواوە ئەویش دەبێتە مڵکی تۆ. ئەوە بزانە لەو شەوەوە کە هاتیتە ناو باخەکەم وەک کوڕەکانم خۆشم ویستووی. شقە و ئۆتۆمبێل و باخەکەش پێشکەشت بێ. من کە لە لای ئەم خانمە بم ئارەزووی هیچ شوێنێ ناکەم بۆی بچم. ئێمە ببەرەوە بۆ خەڵوەتگەکە و تۆش بڕۆرەوە بەلای باخ و باڵندە و بەرنامە تەلەڤیزیۆنێکەتەوە. لە ڕێگادا کوڕەکە هەتا گەیشتنە خەڵوەتگەکە گریا و سوودی نەبوو. لە بەردەم خەڵوەتگەکە ئۆتۆمبێلەکەی ڕاگرت. پیاوی باخەکە وافرەتەکە دابەزین و ماڵ ئاواییان لێ کرد. پیاوی باخەکە دوای چەند هەنگاوێ ڕۆیشتن ئاوڕی دایەوە، ئاماژەی بۆ کوڕەکە کرد کە چاوەڕی بکە پاش کەمێکی دیکە دەگەڕێتەوە بۆ لای. دوای نزیکی نیو کاتژمێر پیاوی باخەکە گەڕایەوە بە کوڕەکەی وت بیری شارەکەم ئەکەم، وەلێ بۆ خانمەکەم نەگونجاوە کە جگە لە خەڵوەتگەی پیری لە هیچ شوێنێکی دیکە لەگەڵ من بژی، چونکە تووشی تانەی کۆمەڵایەتی دەبێ. زەرفێکی نامەی داخرا و پارچە کاغەزێکی پێبوو کە کاغەزەکە لە شتێک پێچرا بوو. دای بە کوڕەکە وتی ئیتر نە هەواڵم بپرسە، نەخەمم بخۆ، نەبگەڕێرەوە بۆ لام. ئاسوودە بە، من ئاسوودەم. کوڕەکە ویستی مۆڵەتی ئەوەی لێ بخوازێ ئەم چیرۆکانی ژیانی بکا بە پەرتووک و بڵاوی بکاتەوە، بەڵام پیاوی باخەکە ڕازی نەبوو. وتی کوڕم چیرۆکی ژیانی من خوێنڕشتنی تێدا نییە، هەرگیز نەکەی ئەم ڕووداوانە بکەی بە چیرۆک. تاکەکانی کۆمەلگاکەمان فێری ئەوە نەبوون چیرۆکەکان بەبێ خوێنڕشتن کۆتاییان پێبێ، هەرچەند من مافی ئەوەشیان پێدەدەم، چونکە ئەم گەلەی ئێمە خاوەنی دوژمنی زۆر دڕندە و مێژوویەکی خوێناویە، ناتوانین لە خوێن جا ببینەوە. بەگریانەوە کوڕەکە لە بەردەم خەڵوەتگەکەدا ماڵ ئاوایی لە پیاوی باخەکە کرد. چەند خولەکێک دەستیان لە ملی یەکتردا بوو. دواتر بە چاوی پڕ لە فرمێسکەوە سوار ئۆتۆمبێلەکە بوو. ڕۆیشت. فرمێسک بەرچاوی کوڕەکەی گرتە بوو. بە ناچاری لەسەر شەقامی ئۆتۆمبێلەکەی ڕاگرت و کاغەزە پێچراوەکەی کردەوە. دڵە بەردینەکەی بینی. تووشی سەرسوڕمان بوو کە ئەو دڵە چی دەکا لێرە. ئەی بۆ لەناو ئەو هەموو شتەدا ئەو دڵە بەردینەی پێشکەش کرد. کوڕەکە دڵە بەردینەکەی نابەسنگیەوە. دواتر وەک ملوانکە کردیە ملی. زەرفی نامەکەی هەڵپشڕی و بینی نامەکە لێ نووسراوە. زۆر شت ماوە پێم نەوتوی. ئەوە بزانە هەندێ نهێنی هەیە مرۆڤ هەرنەی زانێ باشترە. تەنها ئەوە بزانە مرۆڤە باشەکان دوو جار مافی ژیانیان پێدەدرێ، کە جارێک لە ژیانی ڕاستەقینەدا دەژین و جاری دووهەم لە ناودڵی خەڵکیدا. کوڕەکە نەیدەزانی چی بکە، لەژێر ئەو ئاسمانە پان و بەرینەدا خەمخۆرێکی نەبوو لی تێبگا. ئەو ساتە لە هەموو کات زیاتر پێویستی بە خۆشەویستەکەی بوو. ئەویش دەنگی پێی نەدەگەیشت. بەهۆی بوونی پیاوی سەرچەرخەکەوە لە ناو شقەی پیاوی باخەکەدا کوڕەکە خەمی باخ و باڵندەکانی نەبوو. ئەو چرکەیە بوو کە دەبوو بە پێچەوانەی هەموو تەمەنیەوە بڕیارێکی جیاواز بدە. بە هەموو تواناویستیەوە پێی لە سکلێتەری ئۆتۆمبێلەکە تون کرد بەرەو شوێنێکی نادیار ڕێگای گرتە بەر.